گوێگرانی خۆشەویست هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی پێنجەم بە ناونیشانی مەترسیەکە لەسەر ئێران تێپەڕی لە کتێبی دوایین شای ئێران لاپەڕا 118 کورتەیەک لەسەر ئەم بەشە. پلان بۆ جیابوونەوەی ئازربایجان، بیانووی پێکەنی ناوی ستالین بۆ خۆبواردن لە چۆڵکردنی ئێران، پێشنیاری دابەشکردنی ئێران بۆ چەند ناوچەیەکی سەڵتەنەتداری، ژەهرەکانی باڵوێزی نەفرینی ئینگلیز لە ئێران، شاو دکتۆر مصەدەق هاو ئاواز دەبن، ڕێکەوتنامەی ڕووسەکان و ئینگلیزەکان بۆ جوداکردنەوەی خوزستان لە بەرامبەر جودابوونەوەی ئازربایجان، نهێنی گەلێک لە دەورانی حکومەتی قەوام سەڵتەنە کە بۆ یەکەم جار ئاشکرا دەبێ. قەوام سەڵتەنە لە بیری دەرکردنی شیا و سەرۆکوەزیرانی ئێران بووە. ڕۆژی 7 مەی 1945 زاینی بەرامبەر بە 7 ئۆردی بەهەشتی 1324 هەتاویدا لەگەڵ خۆبەدەستەوەدانی بێکۆت و مەرجی ئەڵمانیا جەنگ لە ئەوروپا کۆتایی هات. پێش کۆتایی هاتنی جەنگ لە ئێراندا دەوڵەتی بەیات ڕووخابوو شوێنەکەی خۆی دابوو بە دەوڵەتی حەکیمی دوای ناساندنی کابینەکەی خۆی بە پەرلەمان لە سەرەتاکانی مانگی خوردادی 1324 هەتاویدا لە درێژەی یاداشتێکیدا بە بیری هاوپەیمانانی هێنایەوە کە هێزە بیانیەکانی نێو ئێران بە پێی پەیمانێکی پێشووی خۆیان دەبێت تا 6 مانگ دوای کۆتایی هاتنی جەنگ ئێران چۆڵ بکەن. بەڵام دەوڵەتی ئێران داوا دەکا کە کاری چۆڵکردن هەرچی زووترە ئەنجام بدرێ بۆ ئەوەی دەوڵەتی ئێران دەستی واڵا ببێت لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە ئەنجامی جەنگەوە دووچاری ئێران بووە. دەوڵەتەکەی حەکیمی پێش ئەوەی وەڵامەکەی لە هاوپەیمانان وەربگرێتەوە کۆتایی پێهات. زۆربەی پەرلەمانتاران دەنگیاندا بە موحسین سەدرول ئەشرەف بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی ئێران. دواتر دەوڵەتی سەدریش دووچاری ڕوبەڕووبوونەوەیەکی توندی پەرلەمان بوویەوە و 4 مانگ زیاتر بەردەوام نەبوو. لە ماوەی دەسەڵاتدارێتی سەدردا ڕەوشی ئازربایجان ئاڵۆز بوو و بە دامەزراندنی گروپێکی سیاسی جوداخواز بە ناوی فرقە دیموکرات کە لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە هاوکاری دەکرا زەمینەسازی فراهەمهێنا بۆ دروستبوونی شۆڕشێکی چەکداری لە ئازربایجان. لە سێمین کۆنفرانسی هاوپەیمانان کە لە کۆتایەکانی مانگی تیری 1324 هەتاویدا لە پتزدان بەسترا، ترومن سەرۆکی کۆماری نوێی ئەمریکا کە لە دوای مردنی ڕۆزفێلد لە 12 ئەپڕێل بەرامبەر بە 23 فەروەردینی 1324 هەتاویدا شوێنی گرتبوویەوە و ئەتلی سەرۆکوەزیری نوێی ئینگلیستان کە دوای شکست خواردنی چەرچڵ لە هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ئینگلیزدا لە شوێنی ئەو هەڵبژێردرا جەختیان لەسەر پێویستی شۆڵکردنی ئێران کردەوە لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە. بەڵام ستالین ئامادە نەبوو بەرواری دەرچوونی هێزەکانی سۆڤیەت لە ئێران دیاری بکە. یەکێ لە بیانوەکانی سۆڤیەت بۆ دواخستنی چۆڵکردنی ئێران ئەوە بوو کە دەیانوت بەرواری چۆڵکردنی ئێران بە 6 مانگ دوای کۆتایی هاتنی جەنگ دیاری کراوە. لەبەر ئەوە هێشتا جەنگ کۆتایی نەهاتووە، کاتی دیاریکردنی چۆڵکردنی ئێرانیش هێشتا نەهاتووە. ڕووسەکان دەیانوت کاتێک جەنگ لە ڕۆژهەڵاتی دوور بەردەوامی هەبێت ناتوانین جەنگی دووهەمی جیهانی بە تەواوبوو ناو ببین. هەڵبەتە بە کەمتر لە مانگێک دوای کۆتایی هاتنی کۆنفرانسی پتزدام دوای ئەوەی 2 بۆمبی ناوەکی درا لە 2 شاری گەورەی یابانیش خۆیدا بەدەستەوە. ئیدی بیان و یەک بۆ ڕووسەکان نەمایەوە. ڕۆژی 2 ئابانی 1324 هەتاوی دووبارە ئیبراهیم حەکیم المولک بۆ بەدەستهێنانی دەنگی زۆرینەی پەرلەمانتاران هەڵبژێردرایەوە بۆ سەرۆکوەزیران. ئەمجارە بەڕێکەوتنی نزیکەی زۆرینەی پەرلەمانتاران لە هەلومەرجێکی قەیراناوی ئەو ڕۆژگارانەدا دەنگی بە دەوڵەتەکەی ئەودا. لەم کاتەدا شاڕۆڵی کاریگەری لە ئاراستەی سیاسی وڵاتدا لە ئەستۆ گرتبوو و بە پێداگری و فشاری ئەو هێزێک لە تارانەوە بۆ هاوکاریکردنی سەربازگەکانی تەبرێز نێردران بۆ ئازربایجان. بەڵام هێزا نێردراوەکە لە شەریف ئابادی قەزوین لەلایەن سوپای سوورەوە ڕێگریان لێکرا. دەوڵەتی سۆڤیەتیش گوێی بەو یاداشتە ناڕەزایەتیانەی دەوڵەتی ئێران نەدا کە لە ڕۆژی 26 ئاباندا بۆی ناردبوو. لەم ڕۆژەدا فرقەی دیموکرات ئازربایجان کۆنگرەیەکی بە نێوی کۆنگرەی دروستکردنی ئازربایجان لە شاری تەبرێز بەست. ڕۆژی 1 ئازاری 1324 هەتاوی لە نێو تەلەگرافێکدا بە ناونیشانی شاو سەرۆکوەزیران و سەرۆک پەرلەمان و گۆڤارەکانی پایتەخت ڕایانگەیاند کۆنگرەی دروستکردنی ئازربایجان بە ڕێکەوتنی بۆچوونەکان بڕیاری داوە سەردانی حکوومەتی ناوەندی ئێران، پێنج دەوڵەتی گەورەی یەکێتی سۆڤیەت، ئەمریکا، ئینگلستان، فەڕەنسا و چین ئەندامانی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان بکات و داخوازیان مەشروع و یاسایەکانی خۆیانیان پێڕابگەێنن.
لە ئەم ڕاگەیەندراوەدا هاتبوو کە دروستکردنی ئازەربایجان بنیادنرا و پشت بەستووە بە هۆکارەکان و ڕووداوە مێژوویە بێشمارە نەتەوەییەکان و زمان و دابوونەریت و تایبەتمەندیە تایبەتەکانی خۆی و ئەم تایبەتمەندیەش مافی ئەوەی پێدەدەن کە لەگەڵ ڕەچاوکردنی سربەخۆی و بێکەلێنی ئێران وەکو سەرجەم میلەتانی دنیا بەهۆی گشتنامەی ئەتلەنتیک ئازاد و سەرپشک بێ لە دیاریکردنی چارەنووسی خۆیدا. هاوکات لەگەڵ ئازەربایجان چەندین بزوتنەوەی جوداخوازیش لە کوردستاندا دروست بوون، هەروەکو فیرقەی دیموکرات لەلایەن لەشکری سوورەوە پارێزگاری لێ دەکرا. سەید جەعفەری پیشەوە ڕابەرایەتی فیرقەی دیموکرات ئازەربایجانی لە ئەستۆ گرتبوو، کۆمۆنیستێکی بە ئەزموونی ئێرانی کە لە دامەزرێنەرانی یەکەمین حیزبی کۆمۆنیستی ئێرانە لە کاتی ڕووداوەکانی شۆڕشی جەنگەڵدا لە سەردەمی ڕەزاشادا دەستگیر کراوە و پاشان خراوەتە زیندان. قازی محەممەد سەرۆکی حیزبی جوداخوازی کۆمەڵی کوردستان بوو، پیشەوەری کە دوای ئازادبوونی لە زیندانی ساڵی 1320 هەتاویدا ڕۆژنامەیەکی بەناوی ئاژیر لە تاراندا دەرکرد. ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ باڵوێزخانەی سۆڤێتدا لە تاران هەبوو. پیشەوەری لە هەڵبژارنەکانی خولی چواردەیەمی پەرلەماندا بە هاوکاری و دەسوەردانی ڕووسەکان بە نوێنەراتی شاری تەبرێز هەڵبژێردرا بۆ پەرلەمان، بەڵام کارنامەکەی لە پەرلەماندا دەنگی لەسەر نەدرا. دوای ئەم ڕووداوە پیشەوەری زیاتر لە جاران خۆی خستە دامێنی ڕووسەکان و گۆڕدرا بە ئامێرێکی بێ ئیرادا بەدەستی ئەوانەوە. دەوڵەتی حەکیمی دوای دەرکردنی ڕاگەیاندراوە جوداخوازیەکەی فیرقەی دیموکرات سەهام سوڵتان بەیاتی سەرۆکوەزیرانی پێشووی کردە پارێزگاری ئازەربایجان، ئەویش لە 7 ئازەردا چوویە تەبرێز. دەسەڵاتی ئەوەی پێدرا بوو کە لەگەڵ پیشەوەریدا بکەوێتە گفتوگۆ بە پێدانی بەڵێن و پەیمانگەلێک پیشەوەری لە بەرنامە جوداخوازی خۆی پەشیمان بکاتەوە، بەڵام پیشەوەری دەستێکی بۆ گۆڕینی ئەم بەرنامەیان نەبوو. بەرنامەکە لە مۆسکۆوە گەڵاڵە بوو ڕووسەکان دەیانویست بەر لە چۆڵکردنی ئێران لە هێزەکانیان ئازەربایجان لە پەیکەری ئێران جودا بکەنەوە و بە شوێنەیی بیکەن بە یەکێ لە کۆمارەکانی سۆڤێت یان پەیوەستی بکەن بە کۆماری ئازەربایجانی سۆڤێتەوە. فیرقەی دیموکرات کە لە سەرەتای مانگی ئازاردا بە دروستکردنی گروپە چەکدارەکان کە بە چەکی ڕووسی و لەژێر چاودێری ئەفسەرانی لەشکری سووردا بوون وردە وردە دەستیان گرت بەسەر گوند و شارەکانی ئازەربایجان و ڕۆژی 21 ئازەری 1324 هەتاوی بە گەمارۆدانی لەشکری تەبرێز لەلایەن سەربازانی فیرقەی دیموکراتەوە کە سەربازانی لەشکری سوور دەیان پاراستن بە تەواوەتی ئازەربایجان کەوتە دەستی هێزە جوداخوازەکانەوە. لە هەمان ڕۆژدا ئەنجومەنی نیشتیمانی ئازەربایجان بە بەشداری نوێنەراتی فیرقەی دیموکرات لە تەبرێز پێکهات. دەوڵەتی دروستکراوی ئازەربایجان بە سەرۆکایەتی پیشەوەر ڕاگەیەندرا. پیشەوەری کە ناونیشانی سەرۆکوەزیر یان بە وتەی خۆیان باشوەزیری ئازەربایجانی هەبوو، بە ئەم شێوەیە کابینەی حکومەتەکەی خۆی ناسان. سەید جەعفەر پیشەوەری سەرۆکوەزیران، دکتۆر سەلام الله جاویدی وەزیری ناوخۆ، ژەنڕاڵ کاویان وەزیری جەنگ، یوسف عەزیمە وەزیری داد، ڕەزا ڕەسووڵی وەزیری بازرگانی و ئابووری، محەممەد بیڕیا وەزیری فەرهەنگ، دکتۆر مۆحتاش وەزیری کشتوکاڵ، دکتۆر ئاورنگی وەزیری تەندروستی، غوڵام ڕەزا ئیلهامی وەزیری دارایی، کەبیری وەزیری پۆست و پەیوەندیەکان، بەیات ماکۆ وەزیری ڕاگەیاندن. لە نێو ئەوانەشدا زەین العابیدینی قیامی بە ناونیشانی سەرۆک دیوانی باڵای ئازەربایجان و فەرەیدون ئیبراهیمی بە ناونیشانی داواکاری گشتی ناسێنران. پیشەوەری وەک مافێکی تایبەتی بۆ تاران خۆی لادا لە ناساندنی وەزیری دەرەوە وتی ئەگەر لەگەڵ دەوڵەتی ناوەنددا بگەینە ئەنجام ئەوە وەزیری دەرەوەی ئێمە هەمان وەزیری دەرەوەی ئێران دەبێ. بەڕواڵەت لە قۆناغی یەکەمدا بەپێی ئەو بەرنامەیە کە لە مۆسکۆوە گەڵاڵە کرابوو ئەوە بوو کە دەوڵەتی ئێران دان بە خودی موختاری ئازەربایجان دابنێ لە چوارچێوەی قەڵەمڕەوی دەوڵەتی ئێراندا، هەتا بەشی دووەمی بەرنامە واتە جوداکردنەوەی تەواوی ئازەربایجان لە قۆناغێکی گونجاوتردا جێبەجێ بکرێ. لەشکری تەبرێز لە 22 ئازاردا بەبێ هیچ بەرگریەک خۆیدا بەدەستەوە، بەڵام تیپی ڕەزائیە کە کەوتە بەرگری لە بەرامبەر جوداخوازەکان و دوای چەند ڕۆژێ وەشاندن و خواردن و بەرگەگرتنی زیانی قورس لە پاسەوانیکردن وەستا. لەم نێوەندەدا کوردەکانیش بانگی سربەخۆییاندا. بە فەرمانی قازی محەممەدی سەرۆکی حیزبی کۆمەڵە ئاڵای ئێران لەسەر بینا حکومیەکان هێنرایە خوارەوە. چەند ڕۆژێک دوای ئەم ڕووداوانە کۆنفرانسی وەزیرانی دەرەوەی هەر سێ وڵات ئەمریکا، ئینگلیز، سۆڤێت لە مۆسکۆ بەسترا. بەرنامەی کاری کۆنفرانسەکە گفتوگۆکردن بوو لەبارەی ئەو پرسانەی کە لە جەنگەوە سەرچاوەیان گرتووە کە زیاتر پرسەکانی ئەوروپای لەخۆ دەگرت.
بەڵام بەهۆی ئەو ڕووداوانەی کە لە ئێراندا ڕوویاندا بوو بە دڵنیاییەوە پرسی ئێرانیش لە بەرنامەی کاریاندا بوو. وەزیری دەرەوەی ئەو کاتێ ئەمریکا جیمز بیرنس لە یادداشتەکانی خۆیدا کە بە ناوی گفتار سادقانە گوتاری ڕاستبێژانەوە بڵاوکراوەتەوە دەربارەی گفتوگۆکانی کۆنفرانس ڕوونکردنەوەی وردی داوە و لە نێویاندا دەربارەی ئێران دەنووسێ. لە یەکەم دیدار لەگەڵ ستالیندا کە ڕۆژی 19 دیسەمبەر بەرامبەر بە 28 ئازەری 1324 هەتاویدا ئەنجامدرا پێم وت ئێمە لەبارەی ڕووداوەکانی ئێرانەوە بەهۆی ئەو پەیمانەی کە سەرۆک ڕۆزفێلد و چەرچڵ و خودی ئەو لە ساڵی 1943 زاینیدا لە تاران داوتانە زۆر نیگەرانین. ڕووداوگەلێک لە بەرامبەر ئەم کۆنفرانسا لە ئێران ڕوویان داوە ئەوە دەردەخا کە بێدەچێ پەیمان نامەکە پێشێل بکرێ. دەوڵەتی ئێران بۆ جێبەجێکردنی پەیمانی ناوبراو داوای کردووە کە هێزا بیانیەکان هەرچی زووترە ئێران چۆڵ بکەن. ئێمە دەست بەجێ فەرمانمان کردووە کە پاشماوەی هێزەکانی ئەمریکا لە ئێران دەربچن و من پەیامێکم بۆ دەوڵەتانی ئینگلیستان و سۆڤێت ناردووە و ئامۆژگاریم کردوون کە هەمان کار بکەن. بەڵام دەوڵەتی سۆڤێت نەک خۆی دەبوێرێ لە چۆڵکردنی ئێران بەڵکو و ڕێگری کردووە لە جوڵاندنی 1500 سەربازی ئێرانی بەرەو ئازربایجان. من بە ستالینم وت کە ئەگەر ئێمە پەیمانێکی گونجاو لەگەڵ ڕاگەیاندراوەکەی تاراندا نەدەین گومانی تەواو هەیە کە ئێران سکاڵای خۆی لە دانیشتنی نەتەوە یەکگرتووەکان کە بەم زوانە لە لەندەن دەبەسترێت بخاتە ڕوو. ئەمریکاش بە ناونیشانی واژووکەری ڕاگەیاندراوی تاران ناچار دەبێت کە پشتیوانی لە ئێران بکە. بە بۆچوونی من بە بیانووی ئەم پرسە زۆر کێشەیە ئامادەبوونی 1500 سەربازی ئێرانی چۆن دەگونجێ 30,000 لەشکری سۆڤێت وەک ئەوەی باسی لێوەکراوە بخاتە مەترسیەوە. ستالین لە وەڵامی منداوتی کانە نەوتیەکانی سۆڤێت لە دەوروبەری باکۆ کەوتونەتە نزیکەی سنووری ئێران و هێمنی ئەو کان و بیرانە بۆ دەوڵەتی سۆڤێت مای گرنگی پێدانە. ئەم کانانە دەبێ بپارێزرێن لە هەر هەنگاوێکی دوژمنکارانەی دەوڵەتی ئێران. هیچ متمانەیەکیش بە دەوڵەتی ئێستای ئێران ناکرێ. پێدەچێت شتێکی خراپکاری ڕەوانەی کانەکان بکەن و چاڵان نەوتیەکان ئاگر بدەن. ستالین درێژەی پێدا لەبەر ئەوەی سۆڤێت بەپێی پەیمان نامە بەستراوەکە مافی ئەوەی هەیە کە هێزەکانی هەتا 15 مارس لە ئێراندا بهێڵێتەوە. هەر بۆیان نیازی نییە کە پێش ئەو بەروارە ئێران چۆڵ بکە و دەبێت لەو بەروارەشدا لە ڕەوشەکە بکۆڵێتەوە و تێبینی بکرێت کە ئایا گونجاوە سەربازانی سۆڤێت لە ئێران دەربچن یان نا. بڕیاری لەم بارەوە پەیوەستا بە دەوڵەتی ئێرانەوە. هەروەها ستالین ئەوەشی بەبیرهێنایەوە کە پەیمان نامەی ساڵی 1921 نێوان ئێران و سۆڤێت ئەو مافات بە دەوڵەتی سۆڤێت دەدا کە هەر کاتێک گومانی مەترسی لە سەرچاوەیەکی دەرەکیەوە ڕوبەڕووی یەکێتی سۆڤێت ببێتەوە ئەوە سۆڤێت لەشکری خۆی بنێرێتە باکووری ئێران. من بە ستالینم وت مای سەرسوڕمانە کە ئەو بۆچوونی دەوڵەتی ئێران بەرامبەر بە سۆڤێت بە دوژمنکارانە ناودەبا لەبەر ئەوەی تا ئەو شوێنەی کە ئێمە زانیاریمان هەیە دەوڵەتی ئێران ئەو پەڕی یارمەتی و هاوکاری لە گواستنەوەی چەک و پێداویستەکان بۆ سۆڤێت لە کاتی جەنگدا ئەنجام داوە. لەبەر ئەوە وتم دەوڵەتی ئەمریکا ڕۆژی 2 مارس بەرامبەر بە 12 ئەسفەندی 1324 هەتاوی بە کۆتا وادەی چۆڵکردنی ئێران دەزانێت نەک 15 مارس کە ستالین وتبووی. ستالین لە وەڵام داوتی دەوڵەتی سۆڤێت هیچ جۆرە چاوتێبڕینێکی بۆ زەوی یان غەیرە زەوی دەوڵەتی ئێران نییە. بەڵام دووبارە ئاماژەی بۆ ئاسایشی سەرچاوە نەوتیەکانی باکۆ کردوتی هەر کاتێ دەوڵەتی سۆڤێت دڵنیایی پارێزراوی ئاسایشی سەرچاوە نەوتیەکانی خۆی بەدەستهێنا هێزەکانی خۆی لە ئێران دەباتە دەرەوە. هەرچەندە زیاتر بیرم دەکردەوە لەبارەی بیانوەکانی ستالین بۆ مانەوەی هێزەکانیان لە ئێران زیاتر متمانەم بە سیاسەتەکانی سۆڤێت کەمتر دەبوویەوە. دەربڕینەکانی ستالینیش کە پشتی بەستە بوو بەوەی کە ئەو لە گومانی خراپکردنی کانە نەوتیەکانی باکۆ بەهۆی ئێرانەوە نیگەرانە بیانوێکی لاواز بوو بۆ هێشتنەوەی لەشکری سوور لە ئێران. بە تایبەتی ئاماژەدان بەوەی کە دوای کۆتایی هاتنی مۆڵەتی دیاریکراو بەپێی ڕاگەیەندراوەکەی تاران بابەتی برنەدەرەوەی هێزەکانی سۆڤێت لە ئێران دەخاتە بەرلێکۆڵینەوە کە ئایا ئەم کارە لە بەرژەوەندیدایە یاخودنا. بە تەواتی نیشان دەدا کە نیگەرانیەکانی ئێمە دەربارەی جێبەجێکردنی پەیمان نامەکانی ڕاگەیەندراوی تاران لە جێی خۆیدا بووە. لەبەر ئەوە بڕیارمدا لە ئەم بارەیەوە هەواڵێکی نوێ بهێنمە ئارەوە و زیاتر ستالین تێبگێنم لە پێگەی ئێمە بەرامبەر بە ئەو پەیمان نامەیە. پرسی ئێران یەکەم بابەت بوو کە من لە دووەمین دیداری لەگەڵ ستالیندا باسم کرد و پێم وت من نیگەرانم لە پێشنیارکردنی سکاڵای ئێران لە یەکەم دانیشتنی گشتینەتەوە یەکگرتوەکاندا و درێژەم پێدا
بە بۆچوونی من جێگای گرنگی پێدانە کە دەوڵەتە جلهێزەکان ڕێز لە پەیماننامەکەی خۆیان بگرن لەگەڵ دەوڵەتە بچووکەکاندا. لەگەڵ ئەوەشدا بەبیرم هێنایەوە کە ئەگەر دەوڵەتی ئێران سکاڵای خۆی بگێنێتە نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە خۆبواردنی سۆڤێت لە ئەنجامدانی پەیماننامەکە، ئێمە ناچارین پشتیوانی لە ئێران بکەین و ئەوەش مایەی نیگەرانی زۆرە لای دەوڵەتی ئەمریکا کە نەتەوە یەکگرتوەکان لە دەستپێکی کاریدا لەگەڵ سۆڤێتدا ڕوبەڕوو ببێتەوە. ئارنست بیون وەزیری دەرەوەی ئینگلیستان پێشنیاری کردکە کۆمسیۆنێک لە نوێنەرایەتی هەر سێ دەوڵەتەکە هەڵبژێردرێت بۆ ئەوەی بڕۆن بۆ ئێران و ڕێگەچارەیەکی گونجاو بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان بدۆزنەوە. ستالین دەربارەی ئەم پێشنیارە بۆ چوونێکی یەکلاکەرەوەی دەرنەبڕی و من دووبارە هیوام خواست کە ڕەوشێک لە ئێران دروست نەبێت کە بێتە هۆی ناکۆکی لە نێوان ئێمە و سۆڤێتدا. ستالین لە وەڵام داوتی خەمت نەبێ، کارێک ناکەی کە ڕوخساری ئێوە سوور ببێت. سەرنجام لە کۆنفرانسی وەزیرانی دەرەوەی ئەمریکا و ڕووس و ئینگلیزدا لە مۆسکۆ ڕێکەوتن لەسەر کارە پێشنیارکراوەکەی وەزیری دەرەوەی ئینگلیز دەربارەی پێکهێنانی کۆمسیۆنێک بۆ لێکۆڵینەوە لەمەڕ ئێران. بەڵام پێکهێنانی ئەم کۆمسیۆنە کە بەواتایەکی دیکە لەرزۆکردنی پەیماننامە ڕاگەیەندراوەکەی تاران و دووبارە دانانەوەی ڕێگەچارەیەکی دیکەیە لە تاراندا بە گومان و ڕەشبینی بوون دەنگی دایەوە. ڕادیۆی لەندەن لە بەرنامەی فارسی ڕۆژی 15 مانگی دی 1324 هەتاوی خۆیدا هەواڵێکی لەم بارەیەوە بڵاو کردەوە کە گواستنەوەی ئەم هەواڵە ڕوونکردنەوەیەکی زیاتری بە ئێمە دەدا. دەقی هەواڵەکەی ڕادیۆی لەندەن بەم شێوەیەی خوارەوەیە. لە تارانەوە هەواڵ دەگات کە سڕی درپولارد باڵوێزی مەزنی ئینگلیستان و ئاغای واڵاس میری و باڵوێزی مەزنی ئەمریکا لە تاران پێشنیاریان بۆ دەوڵەتی ئێران کردووە کە هاوکاری ئەو کۆمیتا سێکەسێ بکەن کە لە نوێنەرایەتی سۆڤێت و ئینگلیز و ئەمریکا پێکاتوە تا لێکۆڵینەوە لە ڕەوشی ئێران بەگشتی و ئازربایجان بە تایبەتی بکە. لەم بارەوە دوو باڵوێزی مەزن دانوستانیان لەگەڵ خاوەن شکۆ حەمەڕەزاشا ئەنجامداوە و پێشنیارەکەیان پێشکەش کردووە. دەوڵەتی ئێران هێشتا وەڵامی ڕازی بوونی بەم پێشنیارە نەداوەتەوە، پێدەچێ بیەوێ بەر لە ڕەزامەندی دەربڕین لەسەر ئەو پێشنیارە پێشکەشی پەرلەمانی بکات. ئەمەڕەزاشا لە چاوپێکەوتنێکی لەگەڵ کارانجای ڕۆژنامەنووسی هیندیدا پێشنیارەکەی بیونی بە پلانێک بۆ دابەشکردنی ئێران بۆ چەند ناوچەیەکی دەسەڵاتی جیاواز دادەنێت. دەڵێت وا دەهاتە بەرچاو کە بنەڕەتی پێشنیارەکەی بیون ئەوە بووە کە هاوپەیمانان فشار بخەنە سەر ئێران بۆ پێدانی دەسەڵاتی زیاتر بە پارێزگاکان بۆ ئەوەی هەندێک لە پارێزگاکان بتوانن کە حکومەتێکی خودموختاری لە چوارچێوەی ئەنجومەنی ویلایەتەکاندا دروست بکەن کە بەپێی دەستوری پێشنیار کراو بوو و بە بەشێک لە ئێران دەهاتنە هەژمار. بەڵام لە ڕاستیدا پێشنیارەکەی بیون چاوی لە پێکهێنانی حکومەتانێکی خودموختاری بوو لە ناوچە جیاوازەکانی ئێراندا وەکو ئازربایجان و گێلان و مازندەران و گورگان و کوردستان کە لە ژێر چاودێری دەسەڵاتی سۆڤێت دابن و پێکهێنانی حکومەتانێکی خودموختاری وەکو خوزستان و فارس کە لە ژێر چاودێری و پاراستنی ئینگلیز دابن. لە ڕاستیدا ئەمە پێشنیارێکی نوێی دابەشکردنی ئێران بوو بۆ چەند ناوچەیەکی دەسەڵاتی وەکو پەیماننامەکەی ساڵی 1970 زاینی. نیەتخراپی ئینگلیزەکان لە پێشنیارکردنی پێکهێنانی کۆمسیۆنێکی سێلایەنە لە تەلەگرافی ڕۆژی 10 ژانیۆی 1946 زاینی بەرامبەر بە 20 دی 1324 هەتاویدا واڵاز مریشدا باڵوێزی ئەمریکا لە تاران بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا دەردەکەوێ. واڵاس مری لەم تەلەگرافەدا دەڵێ سڕی درپولارد لە بنەڕەتی پێشنیارکردنی پەیوەندیدار بە پێکهێنانی کۆمسیۆنێکی سێلایەنە لە ئێراندا بە تایبەتی ئاماژەیە بۆ ڕۆشی خوزستان، گرنگترین پارێزگای پڕ لە نەوت و دانیشتوانێکی کەمینەی عەرەب زمان. وەوا دەردەکەوێت کە ئینگلیزەکان بەرنامەی جوداکردنەوەی خوزستانیان لە ئێران لە بەرامبەر جێبەجێکردنی پێگەی سۆڤێت لە ئازربایجاندا لە بەرچاوگرت بوو. لە کتێبی گرنگ و باوەڕپێکراودا کە لە ساڵی 1984 دەربارەی ڕەوتی سیاسەتی ئینگلیز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چاپکراوە، چاپی سێیەمی ئەو کتێبە لە ساڵی 1988 زاینیدا بەدەستی نووسەر گەیشتووە. نهێنی گەلێکی سەرسامکەر و نوێ لەبارەی پلانی پارچە پارچەکردنی ئێران بە ڕەزامەندی ئینگلیزەکان ئاشکرا بووە. لەم کتێبەدا کە لەلایەن زانکۆی ناوداری ئۆکسفۆردی ئینگلیزەوە چاپ کراوە بە ناونیشانی ئیمپراتۆری بریتانی درخاومڕمیانە واتە ئیمپراتۆری بەریتانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا
لە بەشێکی پەیوەست بە ڕووداوەکانی ئێران دواوە و ساڵی 1945 زاینی سەرەتای ئاماژەکراوە بە بەرنامەکانی سڕی درپولاردی باڵوێزی گەورەی ئەمریکا لە ئێران بۆ وەزارەتی دەرەوەی ئینگلیستان دوای کۆتای هاتنی جەنگ. بە خوێندنەوەی ئەم نامە و تەلەگرافانە کە پەیوەستن بە ساڵانی دوای جەنگەوە ئەوە دەردەکەوێت کە باڵوێزی نەفرەتی و خراپەکاری ئینگلیز لە ئێران لە تەواوی راپۆرت و نووسینەکانیدا بۆ وەزارەتی دەرەوەی بەریتانیا هەوڵی ڕیسواکردنی گەل و دەوڵەتی ئێرانی داوە و جەختی لەسەر سروشتی بوونی هەستی جوداخوازانەی خەڵکی ئازربایجان کردوتەوە. لە یەکێ لەم راپۆرتانەدا کە بەرواری 3 مارسی 1946 زاینی بەرامبەر بە 13 ئەسفەنی 1324 هەتاوی بۆ بوینی وەزیری دەرەوەی ئەو کاتەی بەریتانیا نێردراوە، پولارد چەندین جار ناوی حکومەتی فسفسی دیموکراتەکانی لە تەبرێز بە نێوی دەوڵەتی نەتەوەی ئازربایجان بردووە و دەنووسێ هەستی جوداخوازانە لە ئازربایجانی ئێران بە گوژم و بەهێزترە لەسەر جەم پارێزگاکانی دیکەی ئێران و هۆکارگەلێکی مێژووی و سروشتی بەهێزیش هەیە. نامەردی و بێئاگایی بەرپرسا دەوڵەتیەکانی ئێران لە بەرامبەر داواکاری و هەستەکانی خەڵکی ئازربایجان بوویە هۆی ئەوەی کە خەڵکی ئازربایجان پێشوازی یاخود دەعوەتی هێزە هێرشکەرەکانی رووسیا واتە ئازادکەرەکان بکەن بۆ ماڵەکانی خۆیان. تەنانەت ئازربایجانیەکان لە بەرپرسا گەندەڵ و ستەمکارەکانی ئێران بە باشتر دەزانن وەوا بەبەرچاو دەکەوێت کە ئارەزومەندیەکی زۆر لە نێویاندا هەبێت بۆ پەیوەستبوون بە ئازربایجانی سۆڤیەتەوە. لەو کتێبەدا کە ئاماژەی بۆ کراوە و دەستکەوتی چەندین ساڵەی لێکۆڵینەوەی نووسەرێکی بەناوبانگی وەکو ویلیام راجر لوئیسا ئاماژە بە پێشنیاری بوین دەکات بۆ پێکهێنانی کۆمیسیۆنێکی سێلایانە بۆ لێکۆڵینەوەی پرسەکانی ئێران تێیدا و هاتووە دەڵێت بوین دنەی ئەوە دەدا کە بابەتی ئێران لە جیاتی ئەوەی لە نەتەوەی گرتوەکان پێشنیار بکرێت و هاوپەیمانانی دەورانی جەنگ لەدەست بەکاربوونی ئەم ڕێکخراوەدا ڕوبەڕووی یەکتر ببنەوە لە نێوان خودی دەوڵەتە خاوەن بەرژەوەندیەکاندا چارەسەر بکرێت. سەرباری ئەوەی کە بوین گومانی خراپی هەبوو لە مەبەستی ئەمریکیەکان لە ئێراندا وای بۆ دەچوو کە ئینگلیستان لە کۆمیسیۆنێکی سێلایەنەدا بۆ چارەسەرکردنی پرسەکانی ئێران باشتر دەتوانێت بەرژەوەندیەکانی خۆی لە ئێراندا بپارێزێ تا ئەوەی کە ئەم ڕەوشە بکێشرێتەوە دانیشتەکانی نەتەوە یەکگرتوەکان. لەلایەکی دیکەوە خراپترین سەرنجام کە پێدەچوو لە کۆنفرانسی سێلایەنەدا دەست بکەوێ ناساندنی ئازربایجانی سربەخۆ بوو کە پاراستنی پاشماوەی خاکی ئێران لە بەرامبەر ئەودا دەبوو. حەمە ڕەزاشا سەربارەی ئامۆژگاریە دڵسۆزیەکانی سڕی دەرپولارد ئامادە نەبوو پێکهێنانی کۆمیسیۆنی سێلایەنە پەسەند بکە. پەرلەمانتارانیش بە ئاماژەی ئەو کەوتنە دژایەتیکردنی ئەو پێشنیارە. یەکێک لە دوژمنە سەرسەختەکانی پێکهێنانی کۆمیسیۆنی سێلایەنە و دەسوەردانەکانی ئینگلیز لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان ئێران و سۆڤیەتدا دکتۆر موسەدەق بوو کە لە درێژایی وتارێکیدا لە دانیشتنی 19 دی 1324 هەتاوی داوتی بۆچوونی من ئەوە بوو کە لە نێو دەوڵەتاندا سەبارەت بە چەشنی ئیدارەکردنی بەشێک لە ئەم وڵاتە کە لەگەڵ ژمارەیەک لە خەڵکی ئەو ناوچەیەدا ناکۆکی دروست بووە سەرەتا دەبوو لەگەڵ خەڵکی ناوچەکە بکەوتایەتە گفتوگۆوە. لەوانە بوو بتواندرایە کە کێشەکان لەگەڵ خودی ئەواندا چارەسەر بکرانایە. ئەگەر لە ئەم ڕێگەیەوە دەستکەوتێک بەدەست نەهاتایە ئەو جا لەگەڵ دەوڵەتی سۆڤیەتدا گفتوگۆ کرابە بۆ ئەوەی ڕێگریەکان و ناکۆکیەکان چارەسەر بکرێن. من لە بەرژەوەندی و باشی میلەتی ئێران تکا لە ئاغا حەکیمی دەکەم کە زیاتر لە ئەمە کاتی وڵات بە هەدەر نەدات و دەست بەجێت دەست لە کار بکێشێتەوە. بۆچوونی شایش کە لەم بارەیەوە بە تەواوەتی هاوتای بۆچوونەکەی دکتۆر موسەدەق بوو، شا لە چاوپێکەوتنی لەگەڵ کارانجای ڕۆژنامەنووسی هیندیدا لە نێو باسێک دەربارەی ڕووداوەکانی ئازربایجان و پێشنیاری پێکهێنانی کۆمیسیۆنی سێلایەنە سەرۆگۆزیرانی ئەو کاتە بە یەکێ لە بەکرێگیراوەکانی ئینگلیز دەناسێنێت و دەڵێ ئینگلیزەکان دەیانویست بەدەستی ئەو بەرنامەی پارچە پارچەکردن و دابشکردنی ئێران بەسەر چەند دەسەڵاتێکدا ئەنجام بدەن. حەکیمی بۆ جێبەجێکردنی بۆچوونەکانی ئینگلیزەکان کەم تەرخەمی دەکرد لە گواستنەوەی کێشەکان بۆ نەتەوە یەکگرتوەکان. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە ڕێگەی کۆمیسیۆنی سێلایەنەوە بە باشتری دەزانیت تا لە ڕێگەی سکاڵای ئێرانەوە لە نەتەوە یەکگرتوەکان بێت. سەرنجام حەکیمی کەوتە ژێر کاریگەری شاو پەرلەمان و ناچار بوو کە لە بەرامبەر دەستوەردانەکانی سۆڤیەتدا لە کاروباری نێوخۆیەکانی ئێران سکاڵای ئێران بگەێنێتە نەتەوە یەکگرتوەکان. واز لە چارەسەرکردنی کێشەکانی ئێران بهێنرێ لە ڕێگەی کۆمیسیۆنی سێلایەنەوە لە بەرواری 19 ژانوی 1946 زاینی بەرامبەر بە 29 دی 1324 هەتاویدا
ئاغای تەقیزادا باڵوێزی ئێران لە لەندەن و لە هەمان کاتیشدا نوێنەرایەتی ئێران لە نەتەوە یەکگرتووەکان لە ئەستۆدا بوو. لە نامەیەکیدا بۆ بەڕێوەبەری گشتی نەتەوە یەکگرتووەکان سەرباری ڕوونکردنەوەی دەسوەردانەکانی سۆڤیەت لە کاروباری نێو ئێران و بیان و گرتنی ئەو وڵاتە بۆ خۆلادان لە چڵکردنی ئێران داوای کرد کە لە ئەنجومەنی ئاسایشی ڕێکخراوەکەدا لێکۆڵینەوە لە سکاڵای ئێران بکرێ. لەو کاتانەدا نەتەوە یەکگرتووەکان تازە دەستی بەکارەکانی کردبوو تا ئامادەکردنی باڵەخانە هەوربڕە شوشەیەکەی ڕێکخراوەکە لە نیویۆرک. دانیشتنی گشتی و سەرجەم ئۆرگانەکانی دیکەی ڕێکخراوەکە لە لەندەن ئەنجام دەدرا. سکاڵای ئێران کەوتە بەرنامەی کاری ئەنجومەنی ئاسایش و دوای گوێگرتن لە ڕوونکردنەوەکانی نوێنەری ئێران و وەڵامەکانی سۆڤیەت لە بەرواری 30 ژێنوەی بەرامبەر بەدەی بەهمەنی 1324 هەتاویدا لا درێژەی نامەیەکی یەکلاکەرەوەدا ئامۆژگاری هەردوو لاکرا کە ڕاستەوخۆ بکەونە دانوستان بۆ چارەسەرکردنی جیاوازیەکانیان و تا مانگێکی دیکە ئەنجومەن لە سەرنجامەکەی ئاگادار بکەنەوە. بەر لە دانیشتنی ئەنجومەنی ئاسایش بۆ پێوشوێنگرتنی سکاڵەکەی ئێران دەوڵەتەکەی حەکیمی ڕووخا. ئەحمەد قەوام واتە قەوام سەڵتەنە لە ڕۆژی 6 بەهمەنی 1324 هەتاویدا بە بەدەستهێنانی زۆرینەیەکی زۆر لاوازی پەرلەمان 53 کەسی ڕازی و 51 کەسی ناڕازی هەڵبژێردرا بۆ سەرۆکوەزیران. یەکەمین کاری قەوام سەڵتەنە دوای دەرکردنی فەرمانی سەرۆکوەزیرانەکەی لە ڕۆژی 7 بەهمەندا ناردنی تەلەگرافێک بوو بۆ ستالین و ئەتلی سەرۆکوەزیری ئینگلیز و بیرنس وەزیری دەرەوەی ئەمریکا کە تیایدا ئامادەی ئێرانی نیشاندا بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکانی نێوانیان لە ڕێگای دانوستانی ڕاستەوخۆوە. هەروەها قەوام نامەیەکی شینار بۆ تەقیزادەی باڵوێزی ئێران لە لەندەن و نوێنەری ئێرانیش لە نەتەوە یەکگرتووەکان داوای لێکرد بوو کە سکاڵانامەکەی ئێران لە ئەنجومەنی ئاسایش وەربگرێتەوە، بەڵام تەقیزادا گوێی بۆ ئەم تەلەگرافە نەدا بە بیانووی ئەوەی کە دوای ئامادەبوونی ئەو لە دانیشتنی ئەنجومەنی ئاسایش تەلەگرافەکەی سەرۆکوەزیران بەدەستی ئەو گەیشتووە. ئامادەی دانیشتنی ئەنجومەن بوو وتارێکی ورد و بەڵگەداری لەبارەی دەسوەردانەکانی سۆڤیەت و کەمتەرخەمی و بیانوەکانی ئەو وڵاتە لە جێبەجێکردنی پەیماننامەکەی خۆیدا لە بەرامبەر ئێران پێشکەش کرد. قەوام سەڵتەنە لە ڕۆژی 25 بەهمەندا کابینەکەی خۆی ناسان سەرباری پۆستی سەرۆکوەزیران سەرپەرشتی هەردوو وەزارەتی ناوخۆ و دەرەوەشی لە ئەستۆگرت. یەکێک لە یەکەمین هەنگاوەکانی قەوام لە پۆستی سەرۆکوەزیریدا گۆڕینی سەرۆکی بارەگای لەشکر و سەرۆکی گشتی ژاندارمیری و فەرماندەی سوپای تاران بوو کە ئەمە بە جۆرێک لە ململانێ خوازی لەگەڵ شادا دەهاتە هەژمار. هەروەها قەوام بەدانانی مەلیک شوعەرای بەهار بە وەزیری فەرهەنگ و مزەفەر فەیروز کوڕی نوسرەت دەوڵەی فەیروزی کە دوژمنایەتێکی دێرین لەگەڵ شادا هەبوو بە یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەڵبژارد. برەویدا بە بەدگومانیەکانی شا بەرامبەر بەخۆی، بەڵام شا لەو ڕەوشا قەیراناویەدا چارەیەکی دیکەی جگە لە تەسلیمبوون و ڕازیبوون نەبوو. قەوام سەڵتەنە لە ڕۆژی 29 بەهمەنی 1324 هەتاویدا بە دیاریکردنی سەهام سوڵتان بەیاتی وەزیری دارایی کابینەکەی خۆی وەک بریکاری سەرۆکوەزیر خۆی بە سەرۆکایەتی شاندێک گەیشتە مۆسکۆ. لە ماوەی 20 ڕۆژی مانەوەی لە مۆسکۆ دیدار و دانوستانی لەگەڵ ستالین و مولوتف و هەندێک لە لێپرسراوەکانی دیکەی سۆڤیەتدا ئەنجامدا. قەوام ڕۆژی گەڕانەوەی خۆی بۆ تاران بە جۆرێک ڕێخستە بوو کە هاوکاتی کۆتایی هاتنی خولی چواردەیەمی پەرلەمان بێ بۆ ئەوەی ناچاری ئامادەبوونی پەرلەمان و پێشکەشکردنی راپۆرتی دانوستانەکان و وەرگرتنی متمانەی پەرلەمان نەبێت. هەڵبەتە بۆ پاراستنی ڕووکەشانەی خۆی ڕۆژی 21 ئەسفەندی 1324 هەتاوی دانا کە تەمەنی پەرلەمان بە کۆتا دەگەیشت ئامادەی پەرلەمان بوو. لە دانیشتنێکی تایبەتدا راپۆرتێکی لەبارەی دانوستانەکانیەوە لە مۆسکۆ پێشکەش کرد. لەبەر ئەوەی لە دانوستانەکانی مۆسکۆدا ئەنجامێکی بەدەست نەهێنا بوو، ڕووسەکان خۆیان دەبوارد لە چۆڵکردنی ئێران و کشانەوەی هێزەکانیان. قەوام لە راپۆرتەکەی خۆیدا لە پەرلەمان بە ڕێزێکی زۆرەوە باسی لە خودی ستالین و پێشوازیە گەرم و دۆستانەکەی لە شاندی ئێران کرد. هەروەها لە نێو راپۆرتەکانیشدا باسی لە دوای دانیشتنی میوانداری شاندەکەی لە کۆشکی کرملن کرد کە لەم دانیشتنەدا چەندین گفتوگۆی دۆستانە لە نێوان ئەندامانی شاند و بەرپرسانی سۆڤیەتدا ئەنجام دراوە. لە نێو ئەوانەشدا خودی ژەنڕال ستالین چەندین بەیاننامەی وردی داناییان کە نمونەی فراوانی بۆچوونەکان و لوتکەی بیری سیاسی بەڕێزیان بوو لەبارەی پێویستی ریفۆرم و ئەنجامدانی چاکسازی لە ئێراندا خستە ڕوو.
لە وەڵامی ئەوانەدا ڕوونم کردەوە کە تا ئێستا کاریگەریەکانی جەنگ و گۆڕانکاری ڕژێمی پێشوو و شێواویەکانی کاروبارەکانی وڵات هەلی ئەنجامدانی چاکسازی بۆ دەوڵەتی ئێران نەهێشتوتەوە. ئێستاش کە دەوڵەتەکەی من ئامادەی ڕیفراندۆمی بنەڕەتی و فەراهەمهێنانی ژیانێکی خۆشگوزەران و دادپەروەرانەیە بۆ خەڵکی ئێران بەهۆی هاوکاری نەکردنی دەوڵەتی سۆڤیەت بە نەکشانەوەی هێزەکانی خۆی لە ئێران و چەندین کێشەی دیکە ئەنجامدانی کاری چاکسازی زۆر سەخت بووە. دەوڵەتی سۆڤیەت بە پێشاندانی نیەتپاکی خۆی و هەنگاوێک لە جێی خۆیدا دەتوانێت کێشەکانی بەرپێی ئێمە لا ببات. هەڵبەتە لەم بارەیەوە چاکسازی بنەڕەتی لە نێو خۆی ئێراندا ئەنجام دەدرێت و سیاسەتی دەرەوەی ئێران لە ڕووی بنەمای هاوسەنگی و دۆستایەتی و ڕازگۆیانە دەبێت لەگەڵ یەکێتی سۆڤیەتدا. ستالین پشتیوانی لە ئەم بۆچوونە چاکسازیی دەوڵەت کرد و دانی پێدانا، بەڵام لەبارەی چۆڵکردنی ئێرانەوە وەڵامێکی گونجاوی نەدایەوە. قەوام لە کۆتایی راپۆرتەکەیدا کە هیچ دەرەنجامێکی باشی لەبارەی چاکسازیکردنی کێشەکانی نێوان ئێران و سۆڤیەتدا تێدا نەبوو، وتی دەبێت لە کۆتاییدا ئەوە بڵێم هەروەکو چۆن ڕوونم کردەوە گفتوگۆکانمان دەستکەوتی داواکراوی بەدەست نەهێنا، بەڵام نابێ بێتە مایەی ڕەشبینی نەک تەنها بیر و ڕای من بەڵکو بۆچوونی سەرجەمنەتەوە پەرست و دووربینەکانیش ئەوەیە کە دەبێت گەلی ئێران و سۆڤیەت بەهۆی چەندین هۆکارگەلی مێژووی و پێکەوە بوونی سروشتی و جوگرافی و پێویستیات دارایی و فەرهەنگی و کۆمەڵایەتیەکان بە یەکتری دەبێت دۆستی گیانی بەگیانی یەکتر بن و پەیوەندیەکانی نێوانیان لەسەر بنەمای ڕازگۆیی و ڕێزگرتنی یەکتر بن کە ئەمانە پێویستیەکانی ڕێکەوتن و پێکەوە بوونن ئەنجام بدرێ. مەبەستی بڵاو کراوەکەی نەتەوە یەکگرتوەکانیش هەمان جۆری پەیوەندی ڕازگۆیانە و دادپەروەرانە و ئاشتی خوازانەیە بۆ ئەوەی خەڵکی دنیا لە چەرمەسەری و خوێن ڕێژیەکانی جەنگ پارێزراو بن. بەهۆی ئەم پێشەکەی منەوە هەرگیز ڕەشبین نین و ناشبین لە پێکهێنانی پەیوەندی دۆستانە لە نێوان هەردوو وڵاتدا. ئەم ئامانجەش هەمیشەیی و بێبڕانەوەیە. لەو ڕوانگەیەشەوە کە لە کۆتایی هاتنی ماوەی ئێمە لە مۆسکۆ دەرچووە بەڕوونی هەمان ئارەزومەندی تێدا بەیان کراوە. ئومێدەوارم ئەم دۆستایەتیە بێوێنەی نێوان هەردوو وڵات پراکتیکی بکرێت. زۆر خۆشحاڵم کە کەسێکی وەکو ئاغای ساچچیکۆف کە پیاوێکی سیاسەتمەدار و خێرخوازە بە باڵێزی گەورەی سۆڤیەت لە ئێران دیاری کراوە. هیواخوازم بەهۆی بەڕێزیانەوە ڕۆژ بەڕۆژ دۆستایەتی نێوان هەردوو وڵات پتەوتر بێت. قەوام سەڵتەنە ئەم ڕێکەوتنە ژێربەژێری و نیهێنیەی کە لە سەفەرەکەی مۆسکۆدا لەگەڵ ستالین و مولوتفدا بەستبووی ئاشکرای نەکرد، بەڵام دەرەنجامەکانی ئەو ڕێکەوتنە بە شوێنەی ئاشکرا بوون. ڕۆژی 15 فەروەردینی 1325 هەتاوی لە نێوان قەوام و ساچچیکۆف و باڵوێزی نۆی سۆڤیەت لە ئێراندا ڕێکەوتن نامەیەک دەربارەی پێکهێنانی کۆمپانیایەکی هاوبەشی نەوتی ئێران سۆڤیەت واژووکرا. ماوەی ڕێکەوتن نامەکە 50 ساڵ بوو. ناوچەی کارکردنیش بریتی بوو لە سەرجەم ناوچەکانی باکووری ئێران جگە لە ناوچەکانی سنووری ئێران لەگەڵ تورکیادا. پشکی سۆڤیەت لە 25 ساڵی سەرەتادا بریتیە لە 151 و پشکی ئێرانیش لە 149 بوو، بەڵام لە 25 ساڵی دووەمدا پشکی هەردوو لە 50-50 دەبوو. قەوام بەڵێنی بە ڕووسەکاندا بوو کە هەڵبژاردننی خولی 15 پەرلەمان بە شێوەیەک ڕێک بخاکە بەبێ هیچ کێشە و ڕوبەڕووبوونەوەیەک ئەم ڕێکەوتنە لە پەرلەماندا پەسەند بکرێ و دەنگی لەسەر بدرێ. پەیڕەوی واژووکردنی ئەم ڕێکەوتنە بە ڕاگەیەندراوێکی سێمادەیی کە لە خوارەوە نووسراوە لەلایەن هەردوو دەوڵەتی ئێران سۆڤیەتەوە بڵاوکرایەوە. ڕاگەیەندراوی ڕێکەوتنە سێمادەییەکە کە لە نێوان ئێران و سۆڤیەتدا بڵاوکرایەوە خاڵ یەکەم چەند بەشێکی لەشکری سوور لە ڕۆژی یەکشەممە 24 مارسی 1946 زاینی بەرامبەر بە 4 فەروەردینی 1325 هەتاویدا لە ماوەی 1 مانگ و نیودا تەواوی خاکی ئێران چۆڵ دەکەن. 2 ڕێکەوتن نامەی دامەزراندنی کۆمپانیای هاوبەشی نەوتی ئێران سۆڤیەت و مەرجەکانی لە بەرواری 24 مارس هەتا ماوەی 7 مانگ پێشکەشی خولی 15 پەرلەمان دەکرێت بە مەبەستی دەنگدان لەسەری. 3 لەبارەی ئازربایجانەوە لەبەر ئەوەی کاروباری نێوخۆیی وڵاتی ئێرانە ڕێخستنێکی ئاشتی خوازانە بۆ جێبەجێکردنی چاکسازیەکان بەپێی یاسا و هاوکاری لەگەڵ ڕۆحیەتێکی خێرخوازانە بەرامبەر بە خەڵکی ئازربایجان لە نێوان دەوڵەت و خەڵکی ئەو ناوچەیەدا ئەنجام دەدرێت. هاوکات لەگەڵ دەستپێکردنی چۆڵکردنی ئێران لەلایەن هێزەکانی سۆڤیەتەوە دانوستان لەگەڵ نوێنەرایەتی ئازربایجان بە سەرۆکایەتی پیشەوەری دەستی پێکرد. قەوام سەڵتەنە بۆ خۆشحاڵکردنی سۆڤیەت چالاکیەکانی حیزبی تودەی ئازاد کرد و 3 وەزیری لایەنگری حیزبی تودەی خزاندا نێو کابینەکەی خۆیەوە.
قەوام لە دیدارەکانی خۆشیدا لەگەڵ باڵوێزانی ئینگلیز و ئەمریکا لەوە دڵنیای دەکردنەوە کە ئێران نەکەوتۆتە باوەشی ڕووسەکانەوە و چالاکیەکانی حیزبی تودەیش بە تەواوەتی لەژێر چاودێریدان. ئەمریکەکان زیاتر نیگەرانی چۆڵکردنی خاکی ئێران بوون لە هێزەکانی سۆڤێت، بەڵام ئینگلیزەکان بیریان لە گومانی بەردەوامی دەسەڵاتی سۆڤێت لە ئێران و سەرنجامی پێکهێنانی پەرلەمانێکی لایەنگری سۆڤێت و پەسەندکردنی ڕێکەوتنامەی دامەزراندنی کۆمپانیاکی هاوبەشی نەوتی ئێران سۆڤێت دەکردەوە. ڕۆژی 16 ئەپڕێلی 1946 زاینی بەرامبەر بە 27 فەروەردینی 1325 هەتاوی واتە 12 ڕۆژ دوای ڕاگەیاندنی واژووکردنی ڕێکەوتنامەی نەوتی ئێران و سۆڤێت دانیشتێکی ناچاری و بەپەلا لە وەزارەتی دەرەوەی ئینگلیزدا بەسترا. بابەتی دانیشتەکە لێکۆڵینەوەیە لە ڕەوشی ئێران و گفتوگۆ لەربارەی راپۆرتی ڕۆبرت هاو، یەکێک لە یاریدەدەرەکانی وەزارەتی دەرەوەی ئینگلیز بوو. لەم راپۆرتەدا ئاماژا بە مەترسیەکانی بەرەی چەپ و ڕۆیشتنی ئێران و پێکهێنانی پەرلەمان و حکومەتێکی دیاریکراو لە ئێران کە لە بەرژەوەندیەکانی ئینگلیستان دەخاتە مەترسیەوە کراوە. لە راپۆرتەکەدا هاتووە کە ڕووسەکان بەکردنەوەی سەرچاوەنەوتیەکانی بەکوورواز ناهێن و دوای ئەوەی کە شوێنپێی خۆیان بەهێز کرد و جێگیر بوون دەکەونا بیری هەڵوشاندنەوەی چیاوگی نەوتی ئینگلیز و دەبنا خاوەنی ئەویش. راپۆرتەکەی ڕۆبرت هاو بە ئەم ڕستانە درێژەی پێدەدا. ئیدی سربەخۆی ئێران مارێکی کۆتایی هاتووە و پەیوەستە بەڕابردووەوە. ئێمە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆمان پێش ئەوەی کە زیاتر درەنگ بکات دەبێت تاکتیکی ڕووسەکان بۆ لەباربردنی بەرنامەکانی ئەوان لەبەرچاو بگرین و دەوڵەتێکی سربەخۆ لە باشووری ئێران واتە خوزستان دروست بکەین. راپۆرتەکەی ڕابرت هاو بۆ بۆچوونەکانی کە لەو بارەیەوە خستبوون یەڕوو نێردرا بۆ بیونی وەزیری دەرەوەی بەریتانیا، بەڵام بیون ئەوەی بێدەنگ کرد و تا ڕەوتی ڕووداوەکانی دواتری ئێران جێبەجێکردنی ئەو بۆچوونەی ڕاگرت. ڕەوتی ڕووداوەکانی دواتر کە لە بەڵگەنامە نهێنیەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە 30 ساڵ دواتر بڵاوکرایەوە لەگەڵ ئەوەی لەبارەی مێژووی ئێرانەوە گرنگێکی زۆری هەیە، بەڵام هێشتا وەرنەگێڕراوەتە سەر زمانی فارسی و پێ و شوێن دەگرین. ئەم بەڵگەنامانە چەندین بابەتی تێدایە کە بۆ یەکەمین جارە لە ئێران بڵاو بکرێتەوە. ئەو راپۆرتانە لە بەرگی حوتەمی راپۆرتە پەیوەندیەکانی دەرەوەی ئێران لە ساڵی 1946 وەرگیراوە. جۆرج ئاڵن باڵوێزی نوێی ئەمریکا لە ئێران کە لە ئۆردیبەهەشتی ساڵی 1325 هەتاویدا لە ئێران دەستی بەکارەکانی کردبوو لە یەکەم راپۆرتی خۆیدا بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەرواری 8 مەی و 18 ئۆردیبەهەشتدا بە نێردراو دەنووسێت. قەوام کە یەکەمین دانیشتنیم لەسەر لە بەیانی ئەمڕۆ لەگەڵیدا ئەنجامدا باسی ئەو کێشانەی کرد کە لە کاتی دانوستان لەگەڵ پیشەوەریدا بۆی پێش هاتووە. ئەو بەجەختکردنەوە لەسەر ئەوەی کە ئەم بەشەی وتەکانی زۆر نهێنیە وتی ئەوەندەی لەگەڵ شادا کێشەم هەیە ئەوەندە لەگەڵ پیشەوەریدا کێشەم نییە. زیاتر لەسەری ڕۆیش لەگەڵ پیشەوەریدا گەیشتۆ تا چەند ڕێکەوتنێک، بەڵام حەمە ڕەزاشا دژایەتی بنەماکانی ئەم ڕێکەوتنە دەکا. زیاتر ئارەزوومەندی بەکارهێنانی هێزی سەربازیە بۆ چارەسەرکردنی کێشەی ئازەربایجان شاوای بۆ دەچێت کە دەتوانێت بەناردنی هێزێکی 5 بۆ 600 هزار کەسی دەتوانێت بەسەر ئازەربایجاندا سەر بکەوێت و بیخاتە ژێردەسەڵاتی خۆیەوە لە کاتێکدا کە بێ دەچێت بەشێک لە ئەم هێزە لە کاتی ئەنجامدانی کارەکاندا پەیوەستی لایەنی بەرامبەر ببن. سەرباری ئەوەش ئازەربایجانیەکان هێزێکی 30,000 کەسیان هەیە کە دەتوانن بە باشی ڕوبەڕووی لەشکری ئێران ببنەوە. دواتر قەوام وتی کێشەی بنەڕەتی ئەو لەو کاتەدا سەرهەڵدەدا کە شاف فەرماندەی سەرجەم هێزەکانی لەشکری لە ئەستۆدایە. قەوام داوای لە من کرد کە لە دیداری دواتر لەگەڵ شادا بەبێ ئەوەی ئاماژە بە قسەکانی ئەو بدەم ئامۆژگاری شا بکەم. من پرسیارم لە قەوام کرد کە ئایا کاری چۆڵکردنی ئێران لەلایەن هێزەکانی سۆڤێتەوە ئەنجام دراوە. قەوام وتی ئەو ڕاستپێدراوانەی کە لەلایەن دەوڵەتەوە نێردراون بۆ تەبرێز و جڵفا راپۆرتیان ناردووە کە هێزەکانی سۆڤێت ئەو دوو ناوچەیان چۆڵ کردووە و وا بڕیارە کە باڵوێزی سۆڤێت ڕاگەیەندراوێک دەربارەی کۆتایی هاتنی کاری چۆڵکردنەکە بڵاو بکاتەوە. بەو مود ڕاگەیاندراوی باڵوێزی سۆڤێت بەس نییە. دەوڵەتی ئێران دەبێت راپۆرتی تەواو ڕاست و ئاگاداریە ڕەسەرڕاستیەکانی کۆتایی هاتنی چۆڵکردنی ئێران لەلایەن هێزەکانی سۆڤێتەوە بدات بە ئەنجومەنی ئاسایش.
جۆرج ئالن لە راپۆرتی ڕۆژی 11 مەی بەرامبەر بە 21 ئۆردیبەهەشت 1325 هەتاویدا بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە باسی چۆنیەتی پێشکەشکردنی نامەی ناساندنی خۆی بە حەمەڕەزا شا دەنووسێ لە ڕێوڕسمی پێشکەشکردنی نامەی خۆناساندنەکەمدا قەوام وەکو وەزیری دەرەوە ئامادە بوو لە ڕووداوەکانی ئەم ڕێوڕسمەدا ئاگاهی زۆرم بەدەست نەهێنا لەبەر ئەوە بە تەواوەتی دەردەکەوێت کە قەوام و شا لە کاتی ئامادەبوونی یەکتریدا قسەی دڵیان نەکردووە. دەربارەی بابەتی ئێران لە ئەنجومەنی ئاسایش وتم کە ئێران پێگە و قورساییەکی زۆری لە ئەمریکادا هەیە، بەڵام ئەنجومەنی هەماهەنگی لە نێوان کەم و کوڕیەکانی پلەدارانی دەوڵەتی ئێران لەگەڵ ئەوە کە لەلایەن نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتووەکان پێشکەش دەکرێت کێشە دروست دەکات. لەبارەی پرسی ئازەربایجانەوە قەواموتی پیشەوەری و شاندی نوێنەرانی ئازەربایجان هێشتا لە تاراندان، بەڵام شتێکی لەبارەی ئەنجامی دانوستانەکانەوە نەوت. هەڵنجاندن و تێگەشتنی من هەر ئەوەیە کە شا لایەنگری کاری توندا، بەڵام قەوام بە دوای ڕێگەچارەیەکی ئاشتی خوازانەدا دەگەڕێ کە سەرنجامەکەی بەمانەوەیەکی هێزی سەربازی سربەخۆ لە ئازەربایجان تەواو دەبێت. جۆرج ئالن لە راپۆرتی بەرواری 13 مەی بەرامبەر بە 23 ئۆردیبەهەشتی 1325 هەتاوی خۆی دادەنووسێ بەیانی ئەمڕۆ قەوام هەواڵی پێدام کە پیشەوەری و ئەندامانی شاندی نوێنەرانی ئازەربایجان بە تووڕێیەوە گەڕاونەوە بۆ تەبرێز. قەوام درێژەی پێدەدا کە نیگەرانی پێشەوەری و هاوڕێکانی لە شکستی دانوستانەکاندا ئاراستەی خودی ئەو نییە، لەبەر ئەوە ئەوان دەیانزانی کە ئەوە لایەنگری ڕێگەچارەیەکی ئاشتی خوازانێ و ڕێگری لە ڕژانی خوێن دەکا. قەوام پرسیاری کرد ئەگەر کار بگاتە ڕوودانی جەنگ ئەنجومەنی ئاسایش دەتوانێت چ کارێک بۆ ئێمە بکات؟ من بێپەردا پێم وت ئەگەر ئێران دەیەوێت لە خستنەڕووی سکاڵای خۆی لە ئەنجومەنی ئاسایشدا ئەنجامێکی دەستکەوێ دەبێ بەڵگەی ڕوون و ئاشکرا دەربارەی دەستوەردانەدارێکیەکانەوە بخاتە ڕوو، گومانکردن و تێبینی کاری بخاتە لاوە. ئەوەشم زیاد کرد کە دەربڕینا دژیەک و کەموکوڕیەکانی عەلا لە نیویۆرک و مزەفەر فیروز لە تاران پێگەی ئێران دەتاسێنێت. من لەگەڵ ئەوەشدا ئاماژەم بە راپۆرتی چاپکراوەکان کرد دەربارەی ئامادەبوونی باڵێزی سۆڤیەت لە دانوستانەکانی نێوان قەوام و پیشەوەریدا. وتم ئامادەبوونی باڵێزی سۆڤیەت لەم دانوستانەدا بەڵگەی دەستوەردانی سۆڤیەتە لە کاروبارەکانی ئێراندا. پێگەی ئێران لاواز دەکا لە کاتی خستنەڕووی سکاڵاکەی خۆی لە ئەنجومەنی ئاسایش. باڵێزی ئەمریکا لە راپۆرتی بەرواری 15 مەی بەرامبەر بە 25 ئۆردیبەهەشتی 1325 هەتاوی خۆیدا بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا دەنووسێ ئەمڕۆ قەوام ئەم بۆچوونەی خۆی لای من دەربڕی کە دەبێت دەوڵەتی ئێران جیاوک واتە ئیمتیاز بە ئازەربایجان بدا. لە نێو ئەوانەشدا ئاماژەی بە بابەتی فەرماندەی هێزەکانی ئازەربایجان و دانانی پارێزگار کرد. قەوام وتی ئەگەر ئێمە ئامادەی پێدانی چیاوگ و ئیمتیازی ئازەربایجان نەبین پێدەچێت ئازەربایجان سربەخۆیی ڕابگەن و بنەماڵەی پەهلەوی ڕەت بکەنەوە و پەسەندی نەکەن. قەوام درێژەی پێدا کە شا دەستی وەرداوەتە ڕەوتی دانوستانەکانی ئەم دواییەوە و ڕێگر بووە لە بەردەم ڕێکەوتن لەگەڵ پیشەوەریدا. دەربارەی قسەکانی شەوی ڕابردووی پیشەوەری لە ڕادیۆی تەبرێزدا کە شکستی دانوستانەکانی تارانی گەڕاندبووەوە بۆ دەستوەردانی کەسانی نابەرپەرزوتی مەبەستی ئەو حەمەڕەزا شا بووە. قەوام داوای لە من کرد کە سوود لە پێگەی خۆم وەربگرم لە بەدەستهێنانی ڕەزامەندی شا بۆ پێدانی چەند ماف و چیاوگێک بە ئازەربایجان. ئەوەشی وت کە ئەگەر ئەو واتە شا دەیەوێت تەخت و تاجەکەی خۆی و یەکپارچەی خاکی ئێران بپارێزێ دەبێ بە ئەم داواکاریە ڕازی ببێ. دواتر قەوام بە ئاوازێکی توندەوە وتی ئەگەر شامل بۆ خۆسەپاندن نەدا مەترسی ڕوودانی جەنگ لە نێوان ئێران و سۆڤیەتدا دوور نییە. من باوەڕم وایە ئاماژەدانی قەوام بە مەترسیە کە هەڕەشە لە شاو تەخت و تاجەکەیشی دەکا بۆ ڕازیکردنی ئەوە بە پێدانی مافە لە بەرچاوگیراوەکەی لەبارەی ئازەربایجانەوە. باڵێزی ئەمریکا لە راپۆرتی دوور و درێژی بەرواری 25 مەی بەرامبەر بە 5 ئۆردیبەهەشتی 1325 هەتاویدا بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەم پێشەکە دەست پێ دەکات. پێدەچێت قەوام لە بۆ ڕازیکردنی ڕووسەکان سکاڵای ئێرانی لە بەرنامەی کاری ئەنجومەنی ئاسایش بکشێنێتەوە. دواتر بە ئاماژەدانی بە ئەو نەئارامیانەی کە دەگونجا لە ئێران ڕووبدا ئاگاداریەک دەنێرێت بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەم شێوەیەی خوارەوە. خاڵی یەکەم لەگەڵ ئەوەی کە سەربازانی یەک پۆشی لەشکری سووری ئێرانیان چۆڵ کردووە
هێشتا ژمارەیەکیان بە پۆشاکی مەدەدی یان پۆشاکی لەشکری ئازربایجانەوە ماونەتەوە. دووهر بریکاری کونسوڵی ئەمریکا لە تەبرێز ژمارەی ئەوانەی کە تەنها لە تەبرێزدان بە 2500 کەس مەزەندە دەکات. هەڵبەتە زۆرێکیان خەڵکی ناوچەی ئازربایجانی سۆڤیەتین و دیاریکردنی ناسنامە و ناونیشانی ڕاستەقینەی ئەوانە ئاسان نییە. خاڵی دووەم دەربارەی دەسوڵدانەکانی سۆڤیەت لە کاروبارەکانی ئێراندا جگە لە کاروبارە باڵاکان ناتواندرێ بابەتێکی دیاریکراو بخرێتە ڕوو. پیشەوەری لە تەبرێز بە شێوەیەکی ڕێکوپێک لە کۆنسوڵخانەی سۆڤیەتدا لەگەڵ کونسوڵدا دیدار ساز دەکات و کونسوڵیش زۆر دەچێت بۆ دیتنی ئەو. واگومان دەبرێ کە پیشەوەری لەسەر جەم هەنگاوەکانیدا لەگەڵ ئەودا ڕاوێژ بکات. باڵێزی سۆڤیەت لە تاران بە شێوەیەکی پێشبینی نەکراو سەری لە قەوام شێواندە بوو. لەگەڵ ئەوەی کە قەوام ناڕازی بووە لە هەندێک لە کارەکانی حسەین ئەلای نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتوەکان وابیر دەکاتەوە کە ئەلا بە ئاگاداری ئەو کارانەی ئەنجام داوە. خاڵی سێیەم مزەفەر فەیروز یاریدەدەری سیاسی قەوام سەڵتەنە لە هەمان کاتدا کەوا دەردەکەوێ هۆکاری جێبەجێکاری مەبەستەکانی سۆڤیەتە ئارەزومەندی وەرگرتنی پۆستیشە، ئامانجی کۆتایی ئەو بەدەستهێنانی دەسەڵات و تۆڵاسەندنەوەیە لە شا. آخر باوکی مزەفەری فیروز باوکی شای ئێستای کوشتویەتی. خودی قەوام وابیر دەکاتەوە کە دەتوانرێت لەگەڵ سۆڤیەت و هێزا چەپگەرەکاندا یاری بکات و لە کاتی خۆیدا چەپەکان لەسەر جێگای خۆیان دانیشێنێت. خاڵی چوارەم لە ئێستادا دەوڵەتی ئێران پێشوازی لە پێشنیاری هەناردەکردنی شاندی لێکۆڵینەوەی ئەنجومەنی ئاسایش بۆ ئێران ناکات، بەڵام گەڵاڵەکردنی ئەم بابەتە دەتوانێت پێگەی دەوڵەت لە دانوستان لەگەڵ ئازربایجانەکان بەهێز بکات. باڵێزی ئەمریکا دوای ئەم تەلەگرافە دیدارێک لەگەڵ شادا ئەنجام دەدا. ڕۆژی دواتر 6 ئۆردیبەهەشت لە تەلەگرافێکیدا بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەنووسێت شا لە سیاسەتی شپرزانەی قەوام ناڕازیە، ئارەزومەندی بەدەستهێنانی دڵنیایی ئەمریکیەکانە بۆ ڕوبەڕووبوونەوەی دەسوەردانەکانی سۆڤیەتیەکان، بەڵام قەوام سەڵتەنە بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی ڕووسەکان تا ئەوەندەش بەرەو پێشەوە دەچێت کە حسەین ئەلای نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتوەکان لە پۆستەکەی لادەدات. سەرباری دژایەتی و ناڕازیەکانی حەمەڕەزا شاش 3 وەزیری سەر بە حیزبی توودا دێنێتە نێو کابینەکەی خۆیەوە. بەر لە پێکێنانی کابینە هاوپەیمانەتیەکە لەگەڵ حیزبی توودەدا شاندێک بە سەرۆکایەتی مزەفەر فەیروز دەڕۆن بۆ تەبرێز و ڕێکەوتن نامەیەک لەگەڵ پیشەوەریدا واژوو دەکەن لەسەر بنەمای ئەوەی کە ناوی پەرلەمانی دروستکراوی ئازربایجان دەگۆڕێت بۆ ئەنجومەنی ویلایەتی ئازربایجان. سەلام الله جاویدی وەزیری ناوخۆی دەوڵەتەکەی پیشەوەری فەرمانی پارێزگاری ئازربایجان وەردەگرێت، بەڵام لە ڕاستیدا ئازربایجان لە دەستی پیشەوەری و فیرقەی دیموکراتدا بووە. ئەم گۆڕانکاریانەش لە ڕواڵەتدا بووە گۆڕانکاریەک لە چۆنیەتی جودایی ئازربایجان لە ئێراندا نەبووە. جۆرج ئاڵنی باڵێزی ئەمریکا لە راپۆرتی بەرواری حەڤەی ژوئین بەرامبەر بە 27 خوردادی 1325 هەتاوی خۆیدا بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا دەنووسێ ڕێکەوتن نامەی 13 ژوئین واتە 23 خوردادی نێوان تاران و تەبرێز بە سەرکەوتنێکی گەورە بۆ قەوام داناندرێت. من وای بۆ دەچم کە لە باتی ئەوەی ئازربایجان گەڕابێتەوە سەر قەڵەمڕەوی دەوڵەتی ئێران کەوتۆتە ژێردەسەڵاتی ئازربایجان، نەک تەنها ئەوەی کە حیزبی دیموکراتی ئازربایجان بە تەواوەتی دەسەڵاتەکەی خۆی پاراستووە، بەڵکو هاوکاری حیزبە کۆمۆنیستەکانی دیکەی ئێرانە، واتە حیزبی توودەش دەکات بۆ بڵاوبوونەوەی دەسەڵات لە سەرانسەری ئێراندا. چاودێرانی کاروبارەکان لێرەدا زیاتر لە جاران دووچاری دڵەڕاوکێ بوون دەربارەی مەبەستی ڕاستەقینەی قەوام، بەگشتی باوەڕیان وایە کە ئەو لە ڕادە بەدەر خۆی خستۆتە باوەشی سۆڤیەتەکانەوە و ڕێگایەکی بۆ گەڕانەوە نییە. جۆرج ئاڵن لە راپۆرتی بەرواری 6 ئوت بەرامبەر بە 15 موردادی 1325 هەتاوی خۆیدا بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەنووسێ قەوام بەهێنانی وەزیرە توودەیەکان بۆ ناو کابینەی حکومەتەکەی شاو تەواوی مەملەکەتی خافڵ گیر کردووە، زیاتر لەسەری دەڕوات کە گوایە بۆ پیشەوەریش یان یەکێ لە هاوکارەکانی پۆستێکی لە کابینەکەیدا بۆ داناوە. دواتر باڵێزی ئەمریکا بۆ چوونی یەکێ لە ئەندامانی شاندی دیبلۆماسی ئەمریکا لە ئێران کە ناوی ڕۆسۆیە و پێشتر کۆنسۆلی ئەمریکا بۆ لە تەبرێز دووبارە دەکاتەوە دەنووسێت بە بۆچوونی ڕۆسۆ نەک تەنها ئازربایجان بەڵکو بەشەکانی دیکەی ئێرانیش
وردە وردە دەکەونە ژێر کۆنتڕۆڵی سۆڤیەتەوە و ئەگەر بارودۆخ بە هەمان شەشن بڕواتە پێش ئەگەر قەوامیش بیەوێت ڕێگای گەڕانەوە نابێت. راپۆرتی 25 ئوت بەرامبەر بە 3 شەهریوەری 1325 هەتاوی باڵوێزی ئەمریکا بۆ وەزیری دەرەوەی وڵاتەکەی لە چاو راپۆرتەکانی دیکەیدا گەشتبینانەترە. جۆرج ئاڵن دوای ئاماژەدانی بە دانوستانەکانی پێشووی نێوان دەوڵەتی ئێران و شاندی نوێنەرانی ئازربایجان بۆ چارەسەرکردنی کێشە هەڵواسراوەکانی دیکەی نێوانیان دەنووسێت. من نیگەرانیەکانی خۆمم لەو راپۆرتانەی کە دەربارەی ڕەزامەندی دەوڵەتی ئێران بۆ پاراستنی ڕەوشی ئێستای هێزە چەکدارەکانی ئازربایجان دەربڕیوە ڕوونم کردەوە و وتم هەبوونی لەشکرێکی سربەخۆ لە ئازربایجان کە لە ڕاستیدا لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی سۆڤیەتەکاندایە بە مەترسیکی هەمیشەیی بۆ سەر سربەخۆیی و یەکپارچەی خاکی ئێران دێتە هەژمار. قەوام جەختیرەوە دەکردەوە کە نوێنەرانی ئازربایجان لەم ڕووەوە پێداگری دەکەن، بەڵام دووپاتی کردەوە کە ئامادەی پەسەندکردنی داواکاریەکانی ئەوان نەبووە. قەوام پەشیمانی خۆشی دەربڕی لە هێنانی هێزی وەزیرە توودەیەکان بۆ نێو کابینەکەی خۆی. وتی من ئومێدەوار بووم بەشداری پێکردنی ئەوانە لە کابینەکەدا ببێتە هۆی ئەوەی کە زیاتر بیر لە بەرژەوەندیە نیشتیمانی و نەتەوەیەکان بکەنەوە و پێگەی حکومەت لە بەرامبەر سۆڤیەتدا بەهێز بکەن. بەڵام ئێستا دەبینم کە ئەوانە هەروەکو ڕابردوو شوێن کەوتووی سیاسەتەکانی سۆڤیەتن. دواتر قەواموتی حیزبی توودا بە شێوەیەکی ئاشکرا لەلایەن باڵێزخانەی سۆڤیەتەوە ڕێنوێنی دەکرێ و درێژەی پێدا کە لە کەین و بینی هەلێکی گونجاودایە بۆ دەرکردنی وەزیرە توودەیەکانی نێو کابینەکەی. راپۆرتەکەی سرەوە هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی هۆزەکانی فارس واتە شیراز لە دژی دەوڵەتی ناوەندی نێردراو. شۆڕشی هێزەکانی فارس کە لە سەرەتاکانی مانگی شەهریوەرەوە دەستی پێکرد بوو لە کۆتایەکانی ئەو مانگەدا بەشێکی زۆری ناوچەی ویلایەتی فارسیان خستە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. براکانی قەشقائی کە سەرۆکاتی ئەم شۆڕشەیان دەکرد ڕۆژی 31 شەریوەر لە دوو توێی تەلەگرافێکدا بە ناونیشانی سەرۆک وەزیر داوای ئەو مافانەیان بۆ خۆیان کردبوو کە بۆ ئازربایجان درابوو. لەم تەلەگرافەدا سەرباری خودموختاری بۆ ویلایەتی فارس و پێکهێنانی ئەنجومەنی ویلایەتی بۆ بەڕێوەبردنی کاروبارەکانی ئەم پارێزگایە داوای دەرکردنی وەزیرە توودەیەکانیشیان لەو کابینەیە کردبوو. باڵوێزی ئەمریکا ڕۆژی 25 سێپتەمبەری 1246 زاینی بەرامبەر بە 6 میهری 1325 هەتاوی لا تەلەگرافێک دەنێرێت بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لەبارەی ڕوونکردنەوەی ڕۆڵی ئینگلیزەکان لەو کاتە هەستیار و قەیراناویەدا. گرنگی خۆی هەیە. جۆرج ئالن لە تەلەگرافەکەیدا دەنووسێت بەڵگە و شاهید لە بەردەستا هەیە کە ڕوونی دەکاتەوە ئینگلیزەکان پارچەکردن و جوداکردنەوەی ئازربایجانیان لە ئێران دەگۆڕنەوە بە دەسەڵاتی سۆڤیەت لە تەواوی ئێراندا. واتە سۆڤیەت تەنها لە ئازربایجاندا دەسەڵاتی هەبێت باشترە تا لە تەواوی ئێراندا. ئەوان دەڵێن بڕین و دوورخستنەوەی بەشێکی گەنیوی سێو لەوە باشترە کە واز لە سێوێک بهێنین تا ئەو پارچە گەنیوات تەواوی سێوەکە خراپ بکات. دوێنێ باڵوێزی ئینگلیز لە دانیشتێکی لەگەڵ منداوتی هەوڵ و تێکۆشانی بەردەوامی دەوڵەتی ئێران بۆ پاراستنی ئازربایجان وەک بەشێک لە خاکی ئێران واقع بینانە نییە و بەردەوامی ئەم پەیوەندیەش دەبێتە هۆی فراوانبوونی دەسەڵاتی سۆڤیەت لە سەرانسەری ئێراندا. بەڕواڵەت بۆچوونی ئەوە بوو کە دەبێت دەوڵەتی ئێران بە شێوەیەکی تەواو و پەیوەندیەکانی خۆی لەگەڵ حکومەتی تەبرێزدا داببڕێت. بەجێگیرکردنی هێزێکی سەربازی بێهێزیش لە سنوورەکانی ئازربایجاندا ڕێگری بکات لە فراوانبوونی دەسەڵاتی ئازربایجان بۆ ناوچەکانی دیکەی خاکی ئێران. بە بۆچوونی ئەو دەوڵەتی ئێران لەبەر خاتری پاراستنی ئازربایجان لە چوارچێوەی قەڵەمڕەوی دەوڵەتی ئێراندا چیاوگ و مافی زۆری داوە بە دەوڵەتی سۆڤیەت. بەشداری پێکردنی چەند وەزیرێکی حیزبی توودەش یەکێکە لەو مافانە. ئەم بارودۆخەش تەواوی ئێران دەخاتە بەرمەترسی کارتێکردن و دەسەڵاتی سۆڤیەتەوە. باڵێزی ئەمریکا لە راپۆرتەکەیدا باس لەوەش دەکا کە ئینگلیزەکان لە ئێراندا زیاتر بیر لە بەرژەوەندیە نەوتیەکانی خۆیان دەکەنەوە نەک سەربەخۆی ئێران. لە کۆتایی راپۆرتەکەشدا بە پێچەوانەی بۆچوونەکانی باڵێزی ئینگلیزەوە دەنووسێ من پێم وایە بە جودایی ئازربایجان لە ئێران فشارەکانی سۆڤیەت بۆ سەر ئێران کۆتایی نایات، بەڵکو ئەوان دەخاتە پێگەیەکی بەهێزترەوە بۆ گەیشتن بە ئامانجەکانی دیکەی خۆیان. من هێشتا ناتوانم ئەو بۆچوونە پەسەند بکەم کە ئازربایجان لەدەست چووە و باوەڕم وایە کە دەبێ ئێمە بە هەموو توانای خۆمانەوە
بەردەوام بین لە پارێزگاریکردنی یەکپارچەی خاکی ئێران لەسەر بنەما ڕاگەیەندراوەکەی تاران و بڵاوکراوەی نەتەوە یەکگرتووەکان. ڕۆژی 30 سێپتەمبەر 8 میهری 1325 هەتاوی باڵێزی ئەمریکا لەسەر داوای قەوام سەڵتەنە دیدارێکی لەگەڵدا ئەنجام دەدات و لە راپۆرتی هەمان ڕۆژدا بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەنووسێ. دوای ڕووداوەکانی باشوور قەوام لە سیاسەتی ئاشتی خوازانەی خۆی دەربارەی پرسی ئازەربایجان بێ ئومێد بووە بۆ چارەسەرکردنی کێشەکانی داوای هاوکاری لە ئێمە دەکا. لە دوای ئەم تەلەگرافە ئەرچسۆن کە لە نەبوونی بیرنسدا بە وەکالەت وەزیری دەرەوەی ئەمریکای لە ئەستۆ بوو، تەلەگرافێکی لە ڕۆژی 1 ئۆکتۆبەر بەرامبەر بە 9 میهری 1325 هەتاویدا بەناونیشانی وەزیری دەرەوەی ئەمریکا لە پاریسەوە دەنێردرێتەوە لە نێوانیاندا دەنووسێت: ئێمە نیگەرانین لە ڕەوتی ڕووداوەکانی ئەم دوایەی ئێران. ئەم ڕەوشەی دەسوەردانەکانی سۆڤێت و ئینگلیز کە گومانی مەترسی ڕوودانی جەنگێکی ناوخۆیی لە ئێران لێ دەکرێت بە هەڕەشەیەک دادەنرێ بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی، لەگەڵ ئەوەشدا کە ئەگەر ئەو جۆرە دەسوەردانانە هیچ مەترسیێکیشی نەبێ، ئەو هەڕەشانەی کە ڕوبەڕووی یەکپارچەی و سربەخۆیی ئێران بوونەتەوە پێچەوانەیە لەگەڵ دەستوری بڵاوکراوەی نەتەوە یەکگرتوەکان و سیاسەتی ئەمریکا. پێدەچێ بەردەوامی ئەم ڕەوشە بە دابەشبوونی ئێران بۆ دوو ناوچەی دەسەڵاتداری جیاواز یان سەپاندنی دەسەڵات و فەرمانڕەوایی هێزێکی دەرەکی بەسەر ئێراندا تەواو ببێت. لە ئەم بارودۆخەدا باشترین ڕێگە چارەی گونجاو بۆ پاراستنی سربەخۆیی ئێران و بەهێزکردنی قەوام دڵنیاکردنەوەیەتی لە هاوکاری و پارێزگاریکردنی ئەمریکا لە ئەو. ئەم تەلەگرافە بە پشتیوانی وەزیری دەرەوەی ئەمریکا دەنێردرێ بۆ تاران و جۆرج ئاڵنی باڵێزی ئەمریکاش لە تاران قەوام لە هاوکاری و پارێزگاریکردنی ئەمریکا بۆ ئێران دڵنیا دەکاتەوە. قەوام سەڵتەنەش بڕیار دەدا کە خودی خۆی بۆ ئامادەبوون و بەشداریکردن لە کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و دانوستان لەگەڵ بەرپرسی باڵای دەوڵەتی ئەمریکا سەردانی ئەو وڵاتە بکە. جۆرج ئاڵن ڕۆژی 5 ئۆکتۆبەر بەرامبەر بە 11 میهری 1325 هەتاوی لە تەلەگرافێکی دیکەدا بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەنووسێ: ئەمڕۆ قەوام پێیوتم کە ناچار کراوە لە بەرنامەی پێشووی خۆی بۆ ئامادەبوون لە دانیشتنی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان پەشیمان ببێتەوە، لەبەر ئەوەی باڵێزی سۆڤێت فشاری خستۆتە سەری بۆ دەستبەجێ ئەنجامدانی هەڵبژاردنێک. لەبەر ئەوە لەم بارودۆخەدا ناتوانێت لە ئێران بچێتە دەرەوە. بە بۆچوونی من هەڵبژاردن لە ئێراندا لە وەها ڕەوشێکدا جگە لە شانۆیەکی پێکەنی ناوی هیچی دیکە نییە، بەڵام مەبەستی سۆڤێت بۆ دەنگدانە لەسەر ڕێکەوتن نامەی نەوت. باڵێزی ئەمریکا ڕۆژی دواتر 14 میهری 1325 هەتاوی لە تەلەگرافێکی دیکەدا بۆ واشنگتۆن دەنووسێ: دوێنێشا پێیوتم کە فەرمانی دەستپێکردنی هەڵبژاردنی واژوو کردووە. شاوتی لە واژووکردنی ئەم فەرمانە گومانی هەبووە، بەڵام نەیدەتوانی بەرپرسیارەتی سەرنجامی زیاتری دواخستنی ئەو هەڵبژاردنە لە ئەستۆ بگرێ. شا ترسی لەوە هەیە کە لە خولی داهاتووی پەرلەماندا تەنها دوو دەستە دەستنیشانکراوەکانی سۆڤێت و لایەنگرانی قەوام بێنە پەرلەمانەوە. وابیر دەکاتەوە کە دەستەی دووەمیش لایەنگرانی قەوام لە ژێرکاریگەری ئەم ڕەوشەی ئێستادا ببنە لایەنگری سۆڤێت و فاتیحای سربەخۆیی ئێران بخوێنن. شادەیوت لەبەر ئەوەی کە خودی قەوام حیزبێکی دروست کردووە دەبێت دەست لە کار بکێشێتەوە و هەڵبژاردن بە سەرپەرشتی دەوڵەتێکی بێلایەنە ئەنجام بدرێ. هۆکاری سەرەکی نیگەرانیەکانی حەمەڕەزا شا لەوەوەیە کە دەترسێت پەرلەمانی داهاتوو لە ژێر کۆنتڕۆڵی قەوام و مزەفەر فەیروزدا بن و پێگەی ئەو بخەنە مەترسیەوە. من ناتوانم هەستی خۆم دەرببڕم کە سەرنجام شا چ کارێک دەکات، لەوانەشە وەکو زۆربەی کارەکانی دیکە هیچ نەکا و بە چاوەڕوانی ڕەوتی ڕووداوەکان دابنیشێ. قەوام ڕۆژی 25 میهری 1325 هەتاوی بە شێوەیەکی ئاسایی دەستی لە کار کێشایەوە. حەمەڕەزا شایش دەست لە کارکێشانەوەی کابینەکەی پەسەند کرد و دووبارەش ڕایسپاردەوە بۆ پێکهێنانی کابینەیەکی نوێ لە کابینە نوێکەدا کە ڕۆژی 27 میهری بە ئامادەبوونی شا ناسێنرا. وەزیری دیکە شوێنی وەزیرە تودەیەکانی گرتبوویەوە. مەبەستی دەست لە کارکێشانەوە و گۆڕینی کابینەکە تەنها دوورخستنەوەی تودەیەکان بوو لە دەوڵەت. گۆڕانکاریەکی دیکەی دەست ئەنقەست لە دەوڵەتدا لادانی مزەفەر فەیروز بوو لە کابینەکە و دیاریکردن و دانانی وەکو باڵێزی ئێران لە مۆسکۆ. جۆرج ئاڵن لە راپۆرتی ڕۆژی 19 ئۆکتۆبەر بەرامبەر بە 27 میهری 1325 هەتاویدا
کە دوای ناساندنی کابینە نوێەکەی قەوام نردوێتی لە دەمی خودی قەوامەوە دەنووسێ. گۆڕانکاری کابینەکە و دەرکردنی وەزیرە تودەیەکان لەسەر بڕیار و پێداگیری خودی ئەو بووە. دیاریکردنی مزەفەر فەیروزیش وەکو باڵوێزی ئێران لە مۆسکۆ بۆ باراستنی پەیوەندیە دۆستانەکانی نێوان ئێران و سۆڤیەت بووە. بەڵام لە راپۆرتی ڕۆژی 20 ئۆکتۆبەری باڵوێزی ئەمریکا بۆ واشنگتۆن کە لە دوای دیداری باڵوێزی لەگەڵ شادا نێردراوە فیلمێکی تەواو جیاواز لەوەی کە ڕوویداوە پێشاندراوە. جۆرج ئاڵن لەم راپۆرتەدا بەم شێوەیە دەنووسێ: شەوی ڕابردوو تەواوی ڕووداوە ڕاستەکان کە بوویە هۆی گۆڕانکاریەکانی ئەم دوایەی کابینەکەی قەوام لە زمانی شاوە بیست کە جیاوازە لەگەڵ ئەو راپۆرتەی پێشتر ناردم. شاوتی دوای کۆتایی گفتوگۆی لەگەڵ مندا بڕیاری داوە قەوام لە کار بخات. دەیویست ئەو بڕیارە ئەمڕۆ 20 ئۆکتۆبەر و 28 میهری جێبەجێ بکە. قەوام ڕۆژی 16 ئۆکتۆبەر بەرامبەر بە 24 میهری لە گومانی لە کارخستن و دەستگیرکردنی لەلایەن شاوە ئاگادار دەکرێتەوە. دەربارەی ڕاست و هەڵەی ئەم دەنگۆیە لەگەڵ وەزیری جەنگ سپەهبەت ئەمیر ئەحمەدیدا قسە دەکات. وەزیری جەنگ پێی دەڵێ ئاگای لە بەرنامەی شانیە، بەڵام ئەوە دەزانێت کە شا ناڕازیە لە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەدەمەوەچوونی دەوڵەتی ئێران بەرەو سۆڤیەتەکان. بە هەرحاڵ لەشکری وەفادارە بەرامبەر هەر بڕیارێک کە شا دەری بکات و گوێڕایەڵی سەرجەم فەرمانەکانی بەڕێزیان دەبێ. قەوام بەیانی ڕۆژی دواتر 7 ئۆکتۆبەر بەرامبەر بە 25 میهری داوای بە خزمەت گەیشتنی شا دەکات و ئامادەی خۆی بۆ ئەنجامدانی فەرمانەکانی شا نیشان دەدا. شا دەیوت کە قەوام لە ترساندا دەلەرزی. لە ئەم دیدارەدا شا بە قەوام دەڵێت مەرجی یەکەمی بەردەوامی حکومەتەکەی ئەوەیە کە مزەفەر فەیروز و هەر سێ وەزیرە تودەیەکە لە کابینەکەی دەربکە. مەرجی دووەمی ئەوەیە کە حیزبی دیموکراتی ئەو واتە قەوام هەموو بیر و بۆچوونێکی هاوپەیمانی لەگەڵ حیزبی تودەدا بخاتە کەنارەوە و لە هەڵبژاردندا لەگەڵ حیزبی تودەدا بکەوێتە ململانێوە. قەوام سەڵتەنە سەرجەم مەرجەکانی شا پەسەند دەکات، تەنها داوا دەکا هەرچۆنێ بێ مزەفەر فەیروز بە شێوەیەکی کاتی لە دەوڵەتدا بمێنێتەوە. شا دەڵێ ئەو لە پێداگریەکەی قەوام دەربارەی مزەفەر تووڕە دەبێت و لە کاتێکدا کە بە مشت دەیکێشا بەسەر مێزەکە داوتی ئەگەر یەک جاری دیکە ناوی مزەفەر لەبەر دەمی ئەودا بهێنێ هەموو شتێک لە نێوان ئەواندا کۆتایی پێدێ. دواتر شا دەڵێ مزەفەر یان دەبێت دەست بەجێ وڵات بەجێ بهێڵێ یان دەبێت دەستگیر و زیندانی بکرێ. لەم کاتەدا قەوام دەڵێ ئەگەر خاوەن شکۆ پەسەندی بکات و ئەو بنێرێ بۆ مۆسکۆ، شا پاشکەمێک ئارامبوونەوە پەسەندی دەکا. قەوام سەڵتەنە دەست لە کارکێشانەوەی کابینەکەی پێشکەش دەکات و دووبارە ڕاست دەستپێردرێتەوە بۆ پێکێنانی کابینەیەکی نوێ. لە هەمان دانیشتندا لیستی ناوی کابینە نوێەکەی لەلایەن شاوە پەسەند دەکرێت. ئەوان واتە شا و قەوام ڕێکەوتن کە ڕاگەیەندراوی کابینە گۆڕاوەکە بۆ ماوەی 24 کاتژمێر دوابخەن و بابەتەکە بە نهێنی بمێنێتەوە بۆ ئەوەی ڕێکاری پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی خۆپشاندان کە دەگونجێ ڕوو بدا ئامادە بکەن. بەڵام قەوام بابەتەکە لەگەڵ مزەفەردا باز دەکات و ئەویش دەست بەجێ باڵوێزی سۆڤیەت لە ڕووداوەکە ئاگادار دەکاتەوە. ساد چیکۆفی باڵوێزی سۆڤیەت شەو دەچێ بۆ بینینی قەوام و بە ئاوازێکی تند و هەڕەشە ئامێزەوە لەگەڵیدا قسە دەکا. قەوام بەیانی ڕۆژی دواتر واتە 26 میهری دووبارە دەچێتەوە خزمەتی شاو بە حاڵەتێکی شپرزەی و پەشۆکاویەوە دەڵێ پێدەچێ لە کاتی گۆڕینی کابینەکەدا هێزەکانی سۆڤیەت دووبارە هێرش بکەنەوە سەر ئێران. شا دەڵێ ئەو وا بیر ناکاتەوە کە سۆڤیەت لەبەر خاتری گۆڕینەی کابینەیەک سنووری خاکی ئێران بشکێنێت. لە کاتێکدا ئەگەر ئەوەش بکە ئێران دەتوانێت داوای هاوکاری لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بکە. شا پێداگری لەسەر گۆڕینی کابینەکە دەکاتەوە و قەوامیش ڕۆژی دواتر ئەندامانی کابینە نوێەکەی بە ئامادەی شا دەناسێنێت. شا پێیوتم کە بۆ دەرکردن و جێبەجێکردنی ئەم بڕیارە و ئەوەی کە ئایا لە بەرژەوەندیدا هەیە چانسێکی دیکە بدرێ بە قەوام 3 شەو نەخەوتووە و سەرنجام گەیشتۆتە ئەو دەرەنجامەی کەوا باشترە خودی قەوام تودەیەکانی هێناوەتە نێو کابینەی حکومەتەکەی و هەرخۆیشی لێپرسراوێتی دەرکردنی ئەوان لە ئەستۆ بگرێ. ئەو لەبارەی ئەم بڕیارەوە لە بۆچوونی منی پرسی، منیش وتم وای بۆ دەچم کە بیرێکی ژیرانە بوو و ئەو کار و کردارەشی کە لەم گۆڕانکاریەدا بەکارهێنراوە پەسەند کراوە. قەوام سەڵتەنە لەوە بەدواوە لە دەسەڵات و گەورەی خۆی کەوت
بە ئاگاداری ئەویش کە هەم لەشکر و هەمیش دوو دەوڵەتی گەورە و بەهێزی ڕۆژ ئاوایی پارێزگاری لە شا دەکەن گوێڕایاڵی دەکرد و ملی بۆ دەدا. ئاژاوەکەی باشووریش دوای دەرکردنی وەزیرە تودەیەکان لە کابینەی حکومەتدا کۆتایی دێ. هەڵبژاردن دوا دەکەوێت و سەرەتاکانی هێرشی لەشکر بۆ ئازربایجان لە مانگی ئازەری 1325 هەتاویدا فراهەم دێت. کارگێڕی ڕاستەقینەی ئەم چالاکیانە خودی شاو فەرماندەی لەشکرەکەی ڕزم ئارا بوون. قەوامیش هەمیشا دوای دەربڕینی نیگەرانی لەبەر پەرشدانەوەکانی سۆڤیەت و گوێپێنەدانی شا بە ئاگادارکردنەوەکانی ئەو فەرمانە شاهانەیەکان جێبەجێ دەکا. پەیوەندی نهێنی و ڕاستەوخۆی شا لەگەڵ کۆشکی سپی واشنگتۆن لە هەمان بەروارەوە دەست پێ دەکا. نامە ئاڵوگۆڕکراوەکان لە نێوان شا و ترومنی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی ئەمریکادا و هەندێک لە نامەکانیش کە لە ڕێگای باڵوێزی ئەمریکاوە دەنێردرێن و دەهێنران بە تەواوەتی لە بەڵگەنامە نهێنەیەکانن کە لە نێوان ئەو بەڵگەنامانن کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا بڵاو کراونەتەوە و بەرچاو ناکەون. بەڵام بۆ چوونی ڕاست ئەوەیە کە شا بە دڵنیایی و پشتیوانیەکی ڕاستەقینەی ئەمریکا کە لەو کاتەدا تەنها وڵاتانی دارایی چەکی ئەتۆمی بوو زاتی ئەوەی کردووە دەست بدات بۆ وەها کارێکی بە جەرگانە کە مەترسی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ سۆڤیەتدا هەبووە. ساڵانێک دواتر ترومن ئاشکرای کرد کە لە ساڵی 1946 زاینیدا دوو جار ئاگاداری داوەتە ستالین دەربارەی ئێران کە جاری یەکەمیان پەیوەستە بە سەرەتاکانی هەمان ساڵەوە واتە مانگی مارس دەربارەی چۆڵکردنی ئێران لەلایەن هێزەکانی سۆڤیەتەوە. جاری دووەم لە کۆتاییەکانی ئەو ساڵا واتە مانگی دیسەمبەر کاتی هێرشی ئێران بۆ ئازربایجان بوو. لە ئاگاداری یەکەمدا ترومن مەترسی ئەوەی دابوو بە ستالین کە ئەگەر هێزەکانی خۆی لە ئێران نەکشێنێتەوە ئەمریکاش هێزی خۆی دەهێنێتە ناوخاکی ئێرانەوە. ئاگاداری دووەمیش هەڕەشەی سوود وەرگرتن بووە لە چەکی ئەتۆمی. ستالین پێشتر بێباکی ترومنی لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە ژاپۆندا بینی بوو. نەیدەتوانی گوێ نەدا بە بەکارهێنانی ئەو چەکە لە ئازربایجان و قەفقاز و ناوچە سەرچاوە نەوتیەکانی سۆڤیەت. فەرمانی پاشەکشەکردنی هێزەکانی فیرقەی دیموکرات لە ئازربایجان دوای تێپەڕینی هێزەکانی لەشکر لە ڕێڕەوی قافڵان کۆوە و تەسەڕوف میانەوە بە پەلەپەلێک لە مۆسکۆوە دەرکرا کە ژمارەیەک لە سەران و ئەندامە کاریگەر و بەرجەستەکانی حیزب هەلی هەڵهاتنیان دەست نەکەوت و بەدەستی خەڵکی یان هێزەکانی سوپا کوژران. خودی پیشەوەریش بە شێوەیەکی تەواو هەتا 24 کاتژمێر بەر لە هێرشی لەشکر ئاگای لە چارەنووسی خۆی نەبوو. لەبەر ئەوە ڕێک ڕۆژێک بەر لە هاتنەناوەوەی لەشکر بۆ ئازربایجان دروشمە بە ناوبانگەکەی خۆی ئول مەلکوار دوو نمگ یوخدور یان مەرگ ڕاستیە و ناگەڕێتەوە لە ڕادوێی تەبرێز دووبارە دەکردەوە. بڕواڵەت وا دەردەکەوێت کە باڵوێزی سۆڤیەتیش لە تاران ئاگا و هەواڵی لە هۆکاری ئەم گۆڕانکاریە لە ناکاوەی سیاسەتی ستالین و فەرمانی گەڕانەوەی هێزەکانی حیزب لە ئازربایجان نەبووە. لەبەر ئەوەی بە شێوەیە کەشا لە چاوپێکەوتنەکەیدا لەگەڵ کارانجیای ڕۆژنامەنووسی هیندیدا دەڵێت دوای دەرکردنی فەرمانی هێرشی هێزەکانی لەشکر بۆ ئازربایجان باڵوێزی سۆڤیەت داوای دیداری دەستبەجێی شا دەکا. شا کاتێک کە داواکەی پەسەندەکە کە هێزەکانی لەشکر لە کاتی پێشڕەویکردندان لە نێو ئازربایجاندا. باڵوێز بە توندی ڕخنا لە هێرشی لەشکر بۆ سەر ئازربایجان دەگرێت و دەڵێت ئەم کارە ئاشتی جیهان دەخاتە مەترسیەوە. باڵوێز داوا لە شا دەکا کە دەستبەجێ فەرمانی پاشەکشەی لەشکر لە ئازربایجان دەربکە. هەڕەشەی ئەوەش دەکا کە بەردەوامی ئەم چالاکی و هێرشانە بە جەنگ و خوێنڕێژیەکی دوور و درێژ تەواو دەبێت. شا ئەو تەلەگرافانەی کە هەر ئەو کاتە بەدەستی گەیشت بوو بۆ باڵوێزی دەخوێنێتەوە و دەڵێ نیگەران مەبە لە هیچ لایەکەوە ڕوبەڕووبوونەوە ڕووی نەداوە. تەبرێزیش بەبێ هیچ خوێنڕێژیەک خۆی داوە بەدەستەوە. شا دەڵێ کاتێ ئەم تەلەگرافانم بۆ باڵوێز خوێندەوە حەپەسا و بەبێ ئەوەی یەک وشەی تر قسە بکە کۆشکی بەجێهێشت. حەمەڕەزاشا دوای سەرکەوتنی لە ئازربایجان پێگەیەکی دەستکەوت کە هەرگیز تا ئەو کاتە بەخۆیەوە نەدی بوو. دوای ئەم ڕووداوانە شا دەیتوانی بەبێ ڕوبەڕووبوونەوەی بچووکترین کێشە قەوام سەڵتەنا لە سەرۆکوەزیری لا بدات و کەسێکیش دیکە لە شوێنی دابنێ. بەڵام وای دانا کە هەڵبژاردننی خولی 15 بەدەستی ئەو ئەنجام بدرێ وەکو دەڵێن حوشترێک کە خۆی بردوێتیە سەرەوە خۆشی بیهێنەتە خوارەوە.
خودی بەرپرسیارەتی پێشنیاری ڕێکەوتن نامەی نەوت بۆ بەردەمخولی داهاتووی پەرلەمان لە ئەستۆ بگرێت. شا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەستی وەردایە هەڵبژارنەکانی خولی پازدەی پەرلەمانەوە. زۆرێک لەو نوێنەرانەی کە بەڕواڵەت کاندیدی حیزبی دیموکراتی قەوام بوون هەڵبژێردران بۆ پەرلەمان، لە ڕاستیدا هەڵبژێردران و دەستکیسەی خودی شا بووە. قەوام سەڵتەنە ڕێکەوتن نامەی نەوتی بۆ دەنگدان لەسەری پێشکەش بە پەرلەمان کرد کە خودی خۆی دروستی کردبوو. هەمان ئەو پەرلەمانە بە زۆرینەی دەنگی 102 بەرامبەر بە 2 دەنگ ڕێکەوتن نامەی نەوتی هەڵوەشاندەوە. لە مادەیەکدا کە لە دانیشتنی ڕۆژی 19 میهری بەرامبەر بە 1326 هەتاوی لە پەرلەمان دەنگی لەسەردراوە هاتبوو کە هەرچەندە سەرۆکوەزیران نیەتی باشی بووە لە ئەنجامدانی دانوستان بۆ بەستنی پەیماننامە لەگەڵ دەوڵەتی سۆڤیەتدا، کارەکەی بەڕێزیان بە گەڕانەوە بۆ یاسا پەسەند کرا. ڕۆژی 11 ئازەری 1323 هەتاوی پرۆژە یاسای دکتۆر مصەدەق دەربارەی پێنەدانی چیاوگی نەوت بۆ بیانیەکان بەکارێکی نایاسایی دادەنرێ. لە هەمان مادەدا هاتووە بۆ دروستکردنی هاوسەنگی لە کار و ڕەفتاری ئێران لەگەڵ دەوڵەتە بیانیەکاندا ئەم بەندەش گونجێنراوە کە دەوڵەت ناچارە لەسەر جەم ئەو بابەتانەی کە مافی گەلی ئێرانن لە بەرامبەر سەرچاوەکانی داهاتی وڵات بەگشتی لە سەرچاوەی ژێرزەوی و سەرچاوەکانی دیکە کە بە خەسار دەدرێن، بە تایبەتی لەبارەی نەوتی باشوورەوە بە مەبەستی بەرژەوەندی مافی نەتەوەیی دانوستان و کاری پێویست ئەنجام بدات و پەرلەمان لە دەرەنجامەکەی ئاگادار بکاتەوە. قەوام سەڵتەنە 2 هەفتە دواتر بە نامەیەک باڵوێزخانەی سۆڤیەت لە ڕەتکردنەوەی ڕێکەوتنی پێکێنانی کۆمپانیای هاوبەشی نەوتی ئێران سۆڤیەت ئاگادار دەکاتەوە. سات چیکۆفی باڵوێزی سۆڤیەت ڕۆژی 20 نۆڤەمبەری 1947 زاینی بەرامبەر بە 29 ئابانی 1326 هەتاوی لە دووتوێی نامەیەکی توندا بۆ سەرۆکوەزیران ئەم هەنگاوانەی دەوڵەت و پەرلەمانی ئێران بە پەیمانشکێنی و دوژمنانە ناوزەند کردووە و بەرپرسیارەتی هەر دەرئەنجامێکیشی خستۆتە دەوڵەتی ئێران. قەوام بۆ ڕوونکردنەوەی ئەوەی کە ڕووی داوە نامەیەکی دیکە بۆ سات چیکۆف نارد، بەڵام باڵوێزی سۆڤیەت ڕۆژی 1 دیسەمبەری 10 ئازەری 1326 هەتاوی لە دووتوێی نامەیەکی فەرمیدات لەگەڵ جەختکردنەوەی لەسەر ناوەڕۆکی نامەکەی پێشووی خۆی نووسی بووی ڕوونکردنەوەکانی دەوڵەتی ئێران هەوڵدانێکی بێهودەیە بۆ ڕەوایەتی پێدانی کەم و کوڕی و پەیمانشکێنیەکانی دەوڵەتی ئێران. لەگەڵ گۆڕانەوەی ئەم یاسایانەدا لێپرسراوەتی قەوامیش بە کۆتا گەیشت و ئیدی شاش هۆکارێکی بۆ بەردەوامی حکومەتەکەی قەوام نەدەبینی. ئاماژەی بۆ پەرلەمانتارانی وابەستەی دەربار کرد کە زەمینە سازی ڕووخانی کابینەکەی قەوام فراهەم بێنن. 10 کەس لە وەزیرەکانی کابینەی قەوام دەستیان لە کار کێشایەوە و قەوامیش ڕۆژی 18 ئازەری 1326 هەتاوی بۆ دڵنیابوون لە پاڵپشتیکردنی پەرلەمان و ناساندنی وەزیرە نوێکانی داوای بەخشینی متمانە بە وەزیرەکان دەکات. بە ئامادەبوونی 112 پەرلەمانتار تەنها 46 ئەندام پەرلەمان دەنگی ڕەزامەندیان بۆدا. بەو شێوەیە قەوام سەڵتەنە لەلایەن ئەو پەرلەمانەی کە خۆی بڕی بووی و دووری بووی دەرکرا. ئەم بەشە بۆ تێڕامانێکی گشتی بۆ کردەوەکانی کۆتا حکومەتی قەوام سەڵتەنە و دەستکەوتا نوێیەکانی کەسایەتی ئەو لە پەیوەندی لەگەڵ شادا. کۆتایی پێدێنین ماوەی نزیکەی بە نیم سەدا بەسەر کۆتایی هاتنی جەنگی دووهەمی جیهانی و ڕووداوەکانی ئازربایجاندا تێبدەپەڕێت. کەسایەتێکی ئەفسانەیی لە قەوام سەڵتەنە دروستکراوە کە بە لێهاتووی و زیرەکی خۆی ستالینی کۆڵداوە و بە بەڵێنی پێدانی چیاوگی نەوت کە خۆشی دەیزانی پەرلەمان دەنگی لەسەر نادا بوویە هۆی دەرکردنی هێزەکانی سۆڤیەت لە ئێران و زەمینە سازی و پلانگێڕی جودابوونەوەی ئازربایجان لەبار برد. نووسەری ئەم کتێبە ڕای وایە بەپێی ئەو بەڵگەنامەی کە لەم بەشەدا کەوتۆتە بەردیدی خوێنەران جێگایەکی بۆ دوودڵی نەهێشتوتەوە کە قەوام نەک تەنها لە پێدانی بەڵێنی بەشداری پێکردنی سۆڤیەتیەکان لە دۆزینەوە و دەرهێنانی نەوتی ئێران مەبەستی فریودانی ستالینی نەبووە، بەڵکو لە ماوەی دەسەڵاتداری خۆشیدا ماف و چیاوگی سیاسی زۆری داوە بە ڕووسەکان. ئەگەر بەرگریەکانی شاو خاوەندە سەڵاتە دەرەکیەکانی دیکە ڕێگەیان لێ نەگرتبە پێدەچوو هێدی ئێرانی بگۆڕیایە بە یەکێ لە مانگەکانی یەکێتی سۆڤیەت. قەوام سەڵتەنە بە پێچەوانەی ئەوەی کە ناوبانگی دەرکردووە سیاسەتمەدارێکی زیرەکیش نەبووە. باشترین بەڵگەی ئەوەش شکست خواردن و وردە پاشەکشەی ئەو بوو لە بەرامبەر شایەکی لاوی بێئەزموندا.
عەقڵی دابڕاوی قەوام لە کۆتایی سەردەمی دەسەڵاتداری خۆیدا مزەفەر فیروز بوو کە جگە لە تۆڵەسەندنەوەی کوشتنی باوکی لەلایەن ڕەزا شاوە تەنانەت ئەگەر بە فیداکردنی بەرژەوەندی نەتەوەیش بێ ئامانجێکی دیکەی لەسەردا نەبووە. وابەستەیی لە ڕادەبەدەری قەوام بەوەها کەسێکی نەزان و کینە لە دڵ کە بوویە هۆی گومانی خراپی شا لە بەرامبەر مەبەستەکانی ئەودا خۆی بۆ خۆی هۆکارێکی دیکەیە لەسەر ناوریایی سیاسی قەوام سەڵتەنە. هەندێک لە نووسەران کە هەر خویان گرتووە سەرجەم پیاوانی کۆن و نوێی ئێران بە بەکرێگیراوی یەکێ لە وڵاتە بیانیەکان دەناسێنن، قەوام سەڵتەنەشیان بە بەکرێگیراوێکی ئینگلیز یان ئەمریکا ناساندووە. بە بۆچوونی من قەوام نە ئەمریکا نە ئینگلیز نە ڕووسی نەبووە. لە کۆتاییەکانی دەورانی دەسەڵاتداری خۆیدا لە جێی ئەواندا یاری دەکرد. قەوام سیاسەتمەدارێکی پۆستویست بووە کە لە هەموو کاتێکدا دەیویست سوود لە هێزێکی دەرەکی وەربگرێ بۆ بەهێزکردنی پێگە و دەسەڵاتی خۆی. ئەوەی کەمای سەرسوڕمانە ئەم سیاسەتمەدارە ناسراوە بە زیرەک و کارزانە هەمیشە هەڵی دەکرد لە هەڵبژاردنی ئەو دەسەڵاتەی کە دەبوو پاڵپشتی ئەو بوایە. ئەو دوو جار بەر لە دەستپێکردنی سەڵتەنەتی پەهلەوی سەردەمی قاجەری و دوو جاریش لە سەردەمی حەمە ڕەزا شادا پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرتووە کە هەر چوار جارەکە بەهۆی هەڵەیەک یان چەند هەڵەیەکی سیاسیەوە لە شانۆکات دەرکراوە. ئاخرین و گەورەترین هەڵەی سیاسی ئەو ڕازیبوونی بوو بە وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیری لە مانگی تیری 1330 هەتاویدا بۆ جاری پێنجەم کە لە شوێنی شیاوی خۆیدا ئاماژەی بۆ دەکەین. مزەفەر فیروز کە لە کۆتاییەکانی حکومەتی قەوام سەڵتەنەدا بە پێداگیری شا لە باڵوێزخانەی ئێران لە مۆسکۆ لادرا و یەکسەر لەوێوا ڕۆیشت بۆ پاریس تا کۆتایی تەمەنی لە ئەوروپا بەردەوام بوو لە ململانێکردنی دژی ڕژێمەکەی شا. جارجارێک وتاری لە ڕۆژنامەکانی فەڕەنسادا دەنووسی. لە وتارێکیدا یان لە چاوپێکەوتنێکیدا بوو خوێندمەوە کە ئەگەر حکومەتەکەی قەوام لە ئەنجامی پشتیوانیکردنی ئەمریکەکان لە شا لاواز نەبوو بە خودی ئەوان واتا قەوام سەڵتەنە و مزەفەر فیروز حکومەتی شایان لەناو بردبوو. ئەم بانگەشەیە دەگونجێ ڕاست بێت چ جای ئەوەی کە خودی قەوامیش کینەیەکی دێرینی بەرامبەر بە ڕەزا شا و کوڕەکەی هەبوو بە بەڵێنی سەرۆک کۆماری ئێران لەلایەن ستالینەوە لە مۆسکۆ گەڕابوویەوە بۆ تاران. ئەگەر شای گەنج و بێ ئەزمون لە کاروباری سیاسیدا هاوتای ئەم سیاسەتمەدارە کۆنەکار و بە ئەزمونە نەدەبوو بە ئامانج و ئارەزووی خۆی دەگەیشت. گەگرانی عەزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی پێنجەم لە کتێبی دوایین شای ئێران. بۆ بەشی شەشەم دێنەوە خزمەتتان و کاتێکی ئاسوودا بۆ هەموو لایەک. گەگرانی ئازیز و خۆشەویست، هاتینەوە لاتان بۆ خوێندنەوەی بەشی شەشەم بە ناونیشانی مەتەڵۆکەی فەوزیە لە کتێبی دوایین شای ئێران لاپەڕا 153. پوختەیەک لەسەر ئەم بەشە: بۆچی فەوزیە بە تۆراوی لە ئێران ڕۆیشت؟ ڕۆڵی ئەشرەفی خوشکی شا لە جیابوونەوەی شا و فەوزیەدا. فەوزیە دەترسا کە دەرمان خواردی بکەن. نامەی پاڕانەوەی حەمە ڕەزا شا بۆ مەلیک فاروقی میسر بۆ گەڕانەوەی فەوزیە. باڵوێزی شا لە میسر تۆمەتی خیانەت دەداتە پاڵ فەوزیە، مەتەڵێک کە تەنها ئەشرەف دەتوانێت هەڵی بهێنێت.
بە درێژایی ئەو ساڵا پڕ لە ڕووداوانەی کە لە بەشەکانی پێشوودا خرانە بەردیدی خوێنەران، حەمەڕەزا شا بە تەنها لە کۆشکەکەی خۆیدا دەژیا. فەوزیەی هاوسەری یەکەمی شا دوای ئەو ڕووداوانەی کە لە بەشی دووەمدا ئاماژەی بۆ کراوە، ئاپارتمانەکەی خۆی لە شا جودا کردەوە و ئیدی ئامادە نەبوو گفتوگۆ لەگەڵ شادا بکە. دەوترێت کە فەوزیا ژنێکی سارد و سڕ بووە بە جۆرێکە ژرار دووی لێی نووسەری فەڕەنسی دەنووسێ کە شا نازناوی فینۆسی سەهۆڵینی پێداوە. لەگەڵ ئەوەی کە فەوزیا دوایی لەسەر تەختی سەڵتەنەت دانیشتنی حەمەڕەزا شا کۆشکی سەڵتەنەتی تەرک نەکرد و لە میوانداریا فەرمی و تەشریفیەکانیدا دەربار وەکو شاژنی ئێران ئامادە دەبوو. بەڕواڵەت هەڵسو کەوتەکانیشی لەگەڵ شادا باش بوو، بەڕادەیەک کە جگا لە دەرباریەکان هیچ کەس ئاگاداری ساردی نێوانیان نەبووە. فیردۆست لە یاداشتەکانی خۆیدا بابەتێکی لەبارەی فەوزیەوە نووسیوە کە هەرچەندە وەکو هەموو بابەتەکانی دیکە کە لە وتەی ئەوە وەرگیراوە یان نووسراوە پێچەوانەیە و ناتەواون و مایەی وردبوونەوە لێیان، بەڵام بەهۆی ئەوەی کێکێکا لەسەر چاوە پەیوەندیدارەکان بە ژیانی یەکەمین هاوسەری شاوە بەو پەڕی خۆپارێزیەوە بەشێکی لێدەگوازینەوە. فیردۆست دەنووسێ: دەتوانم باگەشەی ئەوە بکەم کە فەوزیا ژنی ژیان بوو، شەرمن قەشەنگ تەنها هۆگری ژیان بوو، بەڵام حەمەڕەزا پەیوەندی زۆری بەوە نەبووە و ئەو بە سروشتی خۆی ژنی زۆر ڕوودار و سەرەڕۆی خۆش دەویست و فەوزیەی شەرمنیش ئەوی ڕازی نەدەکرد. ژیانی فەوزیا ئەم جۆرە لە دەرباردا بەردەوام بوو تا ئەو کاتەی کە سیاسەتی ئینگلیز گۆڕدرا و جودابوونەوەی حەمەڕەزا و فەوزیا لە هەمبانەی کاریاندا بوو. بۆچی؟ هۆکارەکەی نازانم، بەڵام دەتوانم گومان ببەم کە لەوانەیە لەو ڕۆژگارانەدا ئینگلیزەکان بەهۆی گەندەڵی مەلوک فاروقەوە پێشنیاری لە کارخستنی ئەویان ئامادە کرد بوو و دەیانویست بە جودابوونەوەی حەمەڕەزا لە فەوزیا بابەتەکانی ئەو دوو وڵاتە لە یەکتر جودا ببنەوە بۆ ئەوەی هیچ مەترسی و هەڕەشەیەک لە سەڵتەنەتەکەی حەمەڕەزادا ڕوونەدات. بە هەرحاڵ لە ڕووداوی جیابوونەوەی فەوزیا و حەمەڕەزادا ئەرنست پڕون ڕۆڵی بنەڕەتی لە ئەستۆدا بوو. لەم ساڵانەدا حەمەڕەزا مەعشوقێکی پەیدا کردووە کە ناوبانگی بنەماڵەکەی دیو سالار بوو. چۆن و بەهۆی کێوە ئاگام لێ نییە، بەڵام گومان دەکەم کە ڕاستەوخۆ بەهۆی دایکی کچەکەەوە بوو بێت کە بۆ پێشکەشکردنی نامەیەک چۆتە خزمەتی حەمەڕەزا و ئەم پەیوەندیە دروست بووە. ئەم کچە زۆر جوان و هەرزە و خۆچەوسێن بووە و هۆندراوەشی دەوت و بە تەواوەتی ئەو ژنە بوو کە حەمەڕەزا شا دەیویست. یەکەم جار لە ڕێگای پرونەوە لەم کەین و بەینە ئاگادار کرام. ڕۆژێک پرون وتی هیچ دەزانی کە حەمەڕەزا ماوەیەکە لەگەڵ کچێکدا بە ناوی دیو سالار پەیوەندی عاشقانەی هەیە؟ وتم نەخێر، هیچ ئاگام لێ نییە. ئەی دەڵاڵیان کێ بووە؟ پرونیش نەیدەزانی. پرون وتی من بەرگەی ئەم ڕەوشان ناگرم کە حەمەڕەزا سەرباری هەبوونی ژنێکی جوان و شەربنی وەکو فەوزیا ئەم ڕەفتارانەشی هەبێت. دەبێت یان تۆ ببکات و ئیدی بە دوای ژندا نەڕوات، یان من ئامۆژگاریەکی دەکەم کە فەوزیا لێی جودا بێتەوە. هەمان ئەم بابەتە شێوەی ڕەفتاری پرون لەگەڵ حەمەڕەزادا و ڕادەی ڕووداوی ئەو بەباشی دەردەخا. بە کورتی پرون فەوزیی ئاگادار کردەوە کە مێردەکەت هاوڵی کچی گرتووە و خیانەت لە تۆ دەکا. بۆ ئەوەی کە ئەم بانگەشەیەی من بسەلمێنرێ دەبێ خۆت بێت و بە چاوی خۆت ڕووداوەکان ببینیت. ئەو لەوە ئاگادار بوو کە حەمەڕەزا چ ڕۆژانێک دەچێ بۆ ماڵی ئەو کچە، ناونیشانی ماڵی کچەکە لەکوێیە، چ کاتێک دەچێتە ژوور و چ کاتێکیش دێتە دەر، لە کام ژووردا یەک دەبین و سیستەمی خەوەکەیان لە کام ژووردایە. ئەم وردەکاریانە زانیاریەک نین کە دەستی پرون کەوتبێت، بەڵکو بە دڵنیاییەوە بە وردی هەمووی لەلایەن باڵمێزخانەی ئینگلیزەوە پێیدرا بوو. ئەم بەرنامەیەشی بەهۆی ئەوانەوە پێشنیار کرا بوو. پرون دۆستێکی هەبوو بە ناوی ڕەفعەتیان کە سەرهەنگی لەشکر بوو. ئەو کاتەی کە زانی حەمەڕەزا دەچێت بۆ لای دیو سالار بە ئۆتۆمبیل فەوزیەی برد و لە باتی شۆفێرەکەی ڕەفعەتیان سواری کرد و ڕۆیشتن بۆ لای ماڵی دیو سالار. لەوێ بە فەوزیەی وت کە ئاگادار بێت بۆ ئەوەی کە دڵنیا بێت حەمەڕەزا لەوەیە. دواتر فەرمانی کرد بە ڕەفعەتیان کە بە سیلاحەکەی لاقەدی گولەیەک بنێ بە ژووری خەوتنەکەوە. ڕەفعەتیان تەقاندی و گولە دای لە سەقفی ژوورەکە. پاش ماوەیەک کچەکان نیگەران بوو و تا ڕادەیەکیش بەجەرگ بوو
هاتە بەردەم پەنجەرەکە و کردیەوە و سەیرێکی دەرەوەی کرد بۆ ئەوەی دڵنیا بێ لەوەی کە کەس لە دەرەوە نییە و حەمەڕەزاشا بتوانێت بێتە دەرەوە. پرون و فەوزیە و ڕەفعەتیان لە تاریکیدا چاوەڕێیان کرد. دوای ماوەیەک حەمەڕەزاشا بەو پەڕی وریاییەوە لە باڵەخانەکە هاتە دەرو سواری ئۆتۆمبیلێک بوو. لە کاتێکدا کە خۆی شۆفێر بوو بەپێ پارێزە ڕۆیشت و فەوزیەش هەموو ئەم شانۆیانەی بینی. حەمەڕەزاشا هەرگیز ئەم ڕووداوەی تا ساڵی 1357 هەتاوی بۆ باس نەکردم، بەڵام هەر هەمان شەو دوای گەڕانەوەی منی برد بۆ ژوورەکەی و ڕووداوەکەی بە ورد و درشتەوە بۆ باس کردم. من نیگەران بووم و پێم وت چۆن ڕێگە بە خۆت دەدەی لەگەڵ حەمەڕەزادا وەها کارێ بکەی، ئەگەر کولەکە بەر ئەو بکەوتە چی دەبوو؟ پرونوتی ئێستا خۆبەری نەکەوت، من کاتێ هەستەکانم دێتە کۆڵ لەم شتانە تێدەگەم. سرم لە ڕەفتارەکەی سوور نەما، لەبەر ئەوەی ئەمە یەکەم جاری نەبوو کە توند و زەبری ئەوم لەگەڵ حەمەڕەزادا بینی بێت. مانگێک بەسەر ئەم ڕووداوە تێپەڕی و لەو ماوەیەدا فەوزیان نە لەسەر مێزی نان خواردن و نە لە هۆڵەکەشدا تەنها بەوشەیەک لەگەڵ حەمەڕەزادا قسانی نەدەکرد و هەمیشە خەمبار بوو. دوای ماوەیەک تێگەیشتم کە فەوزیا دەیەوێ بچێتەوە بۆ میسر. من لێم پرسی ئەوە بۆ چییە؟ وەڵامی دایەوە کە هیلاک بووم و دەمەوێ بۆ ماوەی مانگێک بڕۆمەوە بۆ میسر و ئیسراحەتێ بکەم، دوای مانگێک دەگەڕێمەوە. فەوزیا ڕۆیشتەوە بۆ میسر و نەزاندرا لەوێت چی ڕوویدا. لەوانەیە بەهۆی کاریگەری ئامۆژگاریەکانی دایک و خوشکەکانیەوە بوو بێت. دوای ماوەیەکی کەم گەڕایەوە بۆ ئێران و تیری پرون دای لەبەرد. بە شکست خواردنی ئەم بەرنامەیە پرون بەرنمەیەکی دیکەی ئامادە کرد. ئەو پێشتر بە پێداگرتنێکی سەرسوڕهێنەر کەسێکی بە ناوی تەقی ئیمامی خزاندان نێو کۆشک و ئاهەنگا تایبەتیەکانی حەمەڕەزاشاوە. ئیمامیش بەهۆی وەرزشکاریەوە توانی بووی لەگەڵ حەمەڕەزادا بێتە دۆستێکی گیانی بەگیانی. ماوەیەک دوای گەڕانەوەی فەوزیا ڕۆژێک پرون بانگی کردم وتی لە کۆشکدا ڕووداوگەلێک ڕوودەدا. لە نێو تەقی ئیمام و فەوزیەدا پەیوەندیەکی ناشەرعی دروست بووە. وتم ئەمە چ قسەیەکە کە دەیکەیت؟ کوا شایەتیت؟ وتی شۆفێرەکەی فەوزیە شایەتە و بابەتەکەش تۆمار کراوە و ئەمەش بە حەمەڕەزاشا دەڵێم. پرون نەوەستا و هەمان ڕۆژ بابەتەکەی بە حەمەڕەزاوت. حەمەڕەزا منی بان کردووتی بڕۆ شۆفێرەکەی فەوزیە بێنە و بە شێوەیەکی تەواو لێکۆڵینەوەی لەگەڵدا بکە و دڵنیایشی بکەرەوە کە دوور دەبێت لە مەترسی و هەڕەشەشی لێ بکە کە ئەگەر شتێک درۆ بڵێت بەڵگەی دیکەش هەیە و بەتوندی سزا دەدرێ. منیش دیدارێکم لەگەڵ شۆفێرەکەی فەوزیەدا ڕێخست. ئەویژوتی ئەم بابەتە ڕاستە و ماوەیەکە کە هەفتەی 2 شەو یان شەوێک و هەندێک جاریش هەموو شەوی هەفتەیەک تەقی ئیمامی و فەوزیە دەبم بۆ گردەکانی مەحمودیە لەو کاتەدا بیابان بوو، دواتر بوویە شەقامی پیراستا. لەوێ فەرمان بە من دەکەن کە پیادە ببم و دوور بکەومەوە تا خۆیان ئاگادارم دەکەنەوە. دواتر شۆفێرەکە تکای دەکرد کە من تاوانم نییە و تەنها شۆفێرم. شاژن فەرمان بە من دەکا و منیش دەبێت جێبەجێ بکەم. وتەکانی شۆفێرەکەم بۆ حەمەڕەزا باس کرد. وتی فەرمان بدە بە گارد کە ئیدی ڕێگە نەدەن تەقی ئیمامی بێتە ناو کۆشکەکەوە. من دەست بەجێ ئەم فەرمانم جێبەجێ کرد و کاتێک کە تەقی ئیمامی ویستی بێتە نێو کۆشکەکەوە لەلایەن گاردەوە پێیوترا کە تۆ مۆڵەتت نییە بچیتە ژوورەوە، بگەڕێرەوە و ئیدی نەیەیتەوە تا فەرمان دەکرێ. فەوزیا تێگەیشت کە ئیدی تەقی ئیمامی نایەتەوە بۆ کۆشک و هەر چۆنێک بێ بابەتەکە پێی گەیشت بوو کە لەبارەی ئەوەوە قسانێک هەیە. بەو تایبەتمەندی و ڕۆشنایەتیانەی کە هەیبوو پێدەچوو کە ئەمە تەنها شتێک بێ لای ئەو مایەی ئارامگرتن و بەرگەگرتن نەبێ. دووبارە ئەو دا بۆ 15 ڕۆژێک زۆر بێدەنگ و خەمبار بوو. دواتر ڕایگەیان بە مەبەستی حەوانەوە دەچێتەوە بۆ میسر. ڕۆیشتەوە بۆ میسر، ئیدی نەگەڕایەوە. پاش ماوەیەکیش مەلیک فاروقی برای پەیامێکی دایە حەمەڕەزا کە دەبێ فەوزیا تەلاق بدەیت. ڕاست و چەوتی ئەم وتانەی فیردۆس بە تایبەتی لەولایەنەوە کە لە هەموو شتێک تەنانەت لە پەیوەندیە جنسیەکانی دەرباریەکانیشی لە دەستی ئینگلیزەکان وەردەگیرێت دڵنیایی ناکەمەوە. بەڵام بە هەر حاڵ بەشێک ڕاستی لە دەربڕینەکانی فیردۆسدا هەیە و سەرچاوی دیکەش خیانەتی شاو فەوزیەیان لە بەرامبەر یەکتردا پشڕاست کردوتەوە. پێویستە ئەوە بەبیر بهێنرێتەوە کە فەوزیا تەنانەت بەر لەو ڕووداوەی کە فیردۆس ئاماژەی بۆ دەکات
ئاگاداری پەیوەندیەکانی شا بووە لەگەڵ ژنی دیکەدا و خوشکەکانی شایش لەمبارەیەوە بە تاوانبار دەزانێ و بابەتی پەیوەندی ئەویش لەگەڵ تەقی ئیمامیدا ئەگەر ڕاست بێ نەک لە ڕووی هەوەسبازیەوە بێت بەڵکو جۆرێک بووە لە تۆڵە سەندنەوە. لە یاداشتەکانی سوورەیە ژنی دووەمی حەمەڕەزا شاشدا ئاماژەیەکی کورد بە ژیانی شا لەگەڵ فەوزیەدا کراوە لەبەر ئەوەی شیاوی ڕاسترا لە چاو سەرچاوەکانی دیکەدا بۆیە گواستنەوەی ئەوە بە سووتر دێتە هەژمار. سوورەیە دەنووسێ هاوسەرگیری شا لەگەڵ فەوزیەدا هەر لە سەرەتاوە هاوسەرگیریەکی سەرکەوتوو نەبوو لەبەر ئەوەی کە فەوزیە لە دەربارێکی پڕزرق و برق و لە نێو ناز و نعمەتێکی زۆردا گەورە بووە و دەربارەی پەهلەوی بە بۆچوونی ئەو زۆر هەژارانە دەهاتە بەرچاوی. سەرباری ئەوەی کە ئەو چەندین ساڵ لە ئێراندا بوو هەوڵی نەدا فێری فارسی بێ و هیچ کاتێ پێگەی خۆی وەکو شاژنێکی ئێرانی بەلاوە گرنگ نەبوو. بەبیری ئەو تەنها تاران شارێکی بچووک و مردوو بووە و لە تەواوی ئەو ماوەیەی کە شاژنی ئێران بوو بەردەوام تاسەی بۆ گەڕانەوەی میسر و دووبارە بینینەوەی ڕۆشناییەکانی شاری دڵگیری قاهیرە دەخواست. شا لەگەڵ زۆر ژندا پەیوەندی هەبوو کە دوای جیابوونەوەی لە فەوزیە لای شتێکی سروشتی بووە. ئەو بە ژنانی ئەوروپایی و ئەمریکاییەوە بە تایبەتی گروپی ژنانی ئەوروپاییەوە پەیوەندی هەبووە بەڵام هەرگیز مەبەستی هاوسەرگیری لەگەڵیاندا نەبووە لەبەر ئەوەی پێگەی خۆی وەک شای وڵاتێکی موسڵمان دەپاراست و لە دوای فەوزیەش لە بیری هاوسەرگیری لەگەڵ ژنێکی ئێرانی و موسڵماندا بووە. سوورەیە لە شوێنێکی دیکەدا لە باسی پێشەکی هاوسەرگیری و چۆنیەتی ئاشنابوونی بەشە ئاماژەی بە دیداری خۆی لەگەڵ شەمسول پەهلەویدا دەکات لە پاریس دەنووسێ ئەو شەمس لە یەکەم دیداردا پێی وتم دڵم توی زۆر گرتووە و ئەگەر هاوسەرگیری لەگەڵ براکەمدا بکەیت دەبم بە باشترین دۆستی تۆ. من لە کاتی فەوزیەدا زۆر پەشێو بووم و کاتێک هۆکارەکەیم لێ پرسیوتی ئەشرەفی خوشکم خۆی زۆر لەو نزیک کردبوویەوە ئەوانە هەمیشە پێکەوە بوون سەرنجام ئەشرەف بوویە هۆی جودابوونەوەی فەوزیە لە براکەم. ئاگات لە خوشکەکەم بێت ئەو کەسێکی پێگەویست و پیلانگێڕە. لەو سەرچاوە جیاوازانەی کە دەربارەی فەوزیە و لە بەردەمی نووسەراندا ئاماژە بە دەستوەردانەکانی ئەشرەف و پرون و فردۆس کراوە لەو ڕووداوانەی کە سەرنجامەکەی ڕۆیشتنی فەوزیە بوو لە ئێران بەڵام بابەتی سەلمێنراو ئەوەیە کاتێک فەوزیە لە سەرەتاکانی ساڵی 1324 هەتاویدا بە مەبەستی سەردانی میسر ئێرانی بەجێهێشت شا مەبەستی تەلاقدانی ئەوی نەبووە. کاتێک کە فەوزیە خۆی دەبوارد لە گەڕانەوەی بۆ ئێران شا لە چەندین ڕێگەی جیاوازەوە کەوتە بیر و دڵدانەوەی ئەو ئامادەکردنی پێداویستیەکانی گەڕانەوەی بۆ ئێران و یەکێک لەو کەسانەی کە داوای لێکرد یوسف زولفقار پاشا باوکی شاژنە فەریدا خەزوری مەلیک فاروق و باڵوێزی گەورەی پێشووی میسر لە ئێران بوو. دکتۆر قاسم غەنی کە لەگەڵ بەرپرسیارەتی گەڕاندنەوەی فەوزیە بۆ ئێران لە مانگی میهری 1326 هەتاویدا بە ناونیشانی باڵوێزی گەورەی ئێران لە میسر بەرەو ئەو وڵاتە بەڕێکەوت. لە یەکەم قۆناغی کاری خۆیدا دیدارێکی لەگەڵ زولفقاردا ئەنجامدا بۆ ئەوەی سوود لە دەسەڵات و پێگەی ئەو لە دەرباری میسردا وەربگیرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. لێکۆڵینەوە لە یاداشتەکانی دکتۆر غەنی کە لە گرنگترین سەرچاوەکانی دەرباری ڕووداوی تەلاقدانی فەوزیەیە دەست دەکەین بەڕاوەکردنی ئەم دیدارە. دکتۆر غەنی دەربارەی یاداشتەکانی ڕۆژی 26 میهری 1326 هەتاوی لە کاتی خۆیدا دەنووسێ بەیانی زولفقار پاشا کاتژمێر 10:30 تەلەفۆنی کرد و هات بۆ باڵوێزخانە. زولفقار پاشا باوکی شاژنە فەریدەیە کە یەکەم باڵوێزی مسر بوو لە ئێران و لە کاتی شایەکەدا واتە لە مارسی 1939 زاینی وەکو باڵوێزی دیاریکراو لە کاتی گواستنەوەی خاوەن شکۆیان پەهلەوی و فەوزیە و شاژنە نازلیدا لەگەڵ ژنەکەی و کوڕەکەیدا هاتن بۆ ئێران. زۆر ئێران دۆستە، شای زۆر خۆش دەویست، هاوڕێیەتێکی پێشینەدار و درێژخایەنیشی لەگەڵ مندا هەیە، زۆر بەڕێزە، زۆر دەربارەی بابەتەکەی ڕێزدار فەوزیە قسەم کرد. ئەم پیاوە تا ئێستا زۆر هەوڵی داوە بەڵام سەرکەوتوو نەبووە. جارێک خودی خاوەن شکۆ لە تاران بۆی باس کردم بە جۆرێک کە خۆی بە درێژی باسی کرد دەچێتە خزمەتی مەلوک فاروق، واتە نزیکەی 2 ساڵ پێشتر کەمێک دوای هاتنی فەوزیە بۆ میسر و دەلیلی زۆری بۆ باس دەکات کەوا باشترا شاژنە فەوزیە بگەڕێتەوە بۆ ئێران. مەلیک فاروق دوای گێگرتن لەسەر جەم هۆکارەکانی دەڵێت من چی بکەم؟ خوشکەکەم نایەوێ بڕواتەوە. دەست بەجێ تەلەفۆن دەکات و فەوزیە دێت دەڵێت خوشکێ
لەبارەی ئێران و گەڕانەوەت چی دەڵێیت؟ زولفقار پاشا دیسان هۆکارەکانی خۆی دووبارە دەکاتەوە. فەوزیە دەڵێت نا هەرگیز ناگەڕێمەوە، هەر چۆنێک بێت ماوەی چەند ساڵە ئارامم گرتووە، چەرمەسەریم کێشا، ئیدی توانام نییە، ئارامم لەسەر هەموو جۆرە هەڕەشە و سوکایەتیەک گرت، ئیدی لە توانامدا نەما و هەرگیز ناگەڕێمەوە. زولفقار پاشا دەڵێ ئاخر خاوەن ڕێز چی بە شاهینازی کچتان دەڵێیت؟ دەڵێت بەڵێ ئەمە تەنها کارە ساتێکە بۆ من، دەبێت کارێ بکەین کە 6 مانگ جارێک چەند ڕۆژێک شاهیناز بنێرێت بۆ میسر، بە کورتی ڕازی نابێت. ئەم بەشی گفتوگۆکەم لە دۆستی ئەو بابەتتا خوێندبوویەوە، بەڵام زولفقار پاشا لە درێژەی باسکردنی ئەم گفتوگۆیەدا داوای بەڵێنی لێکردم کە نهێنی بێت و هیچ کەسێک نەزانێ. وتی ئەو نهێنی کە دەبێ بە تۆ بڵێم ئەوەیە کە لەو کاتەدا لەبەر ئەوەی کە من زۆر پێداگریم لەسەر دەکرد. فەوزیە وتی زۆر باشە، ئەگەر بڕۆمەوە ئیدی بە هیوای ئەوە نەبێت کە من بە زیندوی ببێنێتەوە. تووشی شۆک بووم. کەواتای چییە؟ وتی بەڵێ من دڵنیام کە ژەهر خواردم دەکەن و لە ناوم دەبەن و ناو ناتۆرەی ناسازیشم دوا دەخەن. دکتۆر قاسم غەنی لە یاداشتەکانی ڕۆژی 6 ئابانی 1236 هەتاوی خۆیدا لە خانم محسین قەراگوزلووەوە کە لە تاراندا هاتوچۆی لەگەڵ فەوزیەدا هەبووە دەنووسێ. فەوزیە هەر لە سەرەتاوە ماوەیەکی کاتی هات، بەڵام کاغەزێکی بەدەست گەشت کە خوێندیەوە گریا و دەرگاکەی لە خۆی داخست و پێشوازی لە کەس نەکرد و نانی نەخوارد. کاتژمێر 3:20 شەو براکەی هات و ئەوی لەگەڵ خۆیدا بر. ئیدی تا ئێستا بەو شێوەیە کە دەیبینی کاغەزەکە لەکوێ و چی بووە نەیدەتوانی هیچ گومانێک ببە. هەرچی لەبارەی فەوزیەوە دەبیستم بەڵگەی هیوابراوین و دەچنە سەر ناڕۆشنی بابەتەکە، چۆن فەوزیەیان بەو کاغەزە پڕکەین و بینە هەڵوەراند. کاغەزەکە هیکێ بووە و بە چمە بەستێک. یەکێ لەو کاغەزانە بەهۆی وەزارەتی دەرەوە لە تاران هاتووە. کاتێک دەچێتە بەڕێوەبەراتی وەزارەتی دەرەوە دەڵێن کاغەز لەلایەن ئەشرەفەوە بووە. ئەشرەف حاشا دەکات و بێ ئاگایی خۆی دەردەبڕێ، لەوانەیە ڕاستیش بکە، بە ناوی ئەوەوە پێیاندا بێ. دەڵێن خانم ئەلاو دایکە جادوگەرەکەی لەم ڕووداوەدا هەبوون، بەبیری ئەوەی کە ئێرانی کچی ئەلا بکەن بە هاوسەری شا. ئاغای ساحب دیوانی ئەمە بە پلانی ژنی ئەلاو ئەشرەفی پەهلەوی دەزانێت و دەڵێ ئێستاش ئەشرەف ڕۆیشتووە بۆ ئەمریکا و ئەمەش لە کارەکانیەتی. خانم قڕەگوزلیش دەیوت ئەشرەف ئێستا زۆر بەرز بۆتەوە و بووە تا هەمەکارەی دەربار. ناچار حەزی نەدەکرد کە فەوزیە بڕوات و دەردی سەری بۆ ئەو دروست بکە، واتە ئەو لەژێر ڕۆشنایی کەسێکی دیکەدا بێ. دکتۆر غەنی لە یاداشتەکانی ڕۆژی 19 ئابانی 1326 هەتاوی خۆیدا باز لە یەکەمین پێشوازی خۆی بە ئامادەبوونی مەلیک فاروق دەکا پاش ڕوونکردنەوەی ورد دەربارەی گفتوگۆی سەرەتاییەکان لەگەڵ پادشای میسردا. دەنووسێ سەرنجام باسی فەوزیە هاتە نێو باسان، باسێکی پەیوەندی و خۆشەویستیە گیانی بە گیانیەکانی خاوەن شکۆم بۆ شاژنا فەوزیە لە خزمەتی مەلیکدا کرد کە ئەما بنەڕەتە و کێشەکانی دیکە لە نێو دەچن و بیر نامێنن. لەبەر ئەوەی کە خودی ئەوی شاژنی زۆر خۆش دەویست، ئارەزووی خۆشبەختی و دڵخۆشی ئەوی دەکرد، شاهینازی بێگوناهی منداڵیش نیشانەی تەواوی ئەم بەدبەختیانەیە. لەم بابەتە وەها باسێکم لە خزمەتیاندا باس کرد کە مەلیک فاروق لە کاتی قسەکردنی من داوتی بەڵێ ئەما بە تەواوەتی مایەی داخوونی گەرانیە. دواتر وتم خاوەن شکۆ تۆ لە جێگای باوکی فەوزیەدا دەندرێت، لە دنیای باوکایەتیشدا دەبێت ئەوەی کە لە بەرژەوەندی ئەوە دەستور بدەیت ئەنجام بدرێ. مەلیک فاروق وتی من سەرجەموتەکانی تۆ بەڕاست دەزانم و ئەوەش بزانە ئەم بە یەکگەیشتنەی من ئەنجامم داوا پیاوانی میسر و زۆربەی دەرباریەکان و ئەندامانی بنەماڵەی سەڵتەنەتی هەمووان دژی ئەوە بوون. تەنانەت دایکیشم زۆر ڕەزامەندی لەسەر ئەم کارە نەبوو. من هەمان ئەو بەرژەوەندیم لەبەر چاوگرت و گرنگیم پێدا تا ئەنجام بدرێ، بەڵام بەداخەوە کارەکەمان بەڕاست دەرنەهات. من خوشکەکەم خۆش دەوێت، ئەویش منی خۆش دەوێ. کاتێ هاتەوە تەندروستی ئەو بەتەواوەتی خراپ بوو. ئەوەی کە دەستکەوتووە ناتواندرێت و ناشێوێ ئەم کارە بکە. من ئەتوانم چی بکەم؟ دکتۆر غەنی دیسان پێداگری دەکات و مەلیک فاروق وەڵام دەداتەوە. کاکی باڵێز باوەڕ بکە و قبولی بکە کە ناتوانم، تەواو بووە.
دکتۆر غەنی داوای دیدار لەگەڵ فەوزیە دەکات تا ڕاستەوخۆ قسەی لەگەڵدا بکە. مەلیک فاروق لە وەڵامدا دەڵێت فەوزیە نایەوێت جارێکی دیکە لەو بارەیەوە گفتوگۆ بکە، نوێی بکاتەوە و بێتەوە بیری لەبەر ئەوە سوودی نییە. دکتۆر غەنی هەمان دانوستانی خۆی لەگەڵ مەلیک فاروقدا بە راپۆرتێک دەنێرێ بۆ تاران، وەڵامی پێدەگاتەوە کە خاوەن شکۆ حەمەڕەزاشا فەرموویەتی ئەو کارانەی کە ئەنجامت داوە باش بووە، دانوستان و کارەکانی خۆت بە شێوەیەک کە بە گونجاو لەبار دەزانن پێو شوێن بگرن. بەر لە پێو شوێنگرتنی یاداشتەکانی دکتۆر غەنی پێویستە دەقی نامەیەک کە محەممەد ڕەزا لە ڕێگەی مەحموود جەمی باڵوێزی پێشووی ئێران لە میسر نردوێتی بۆ مەلیک فاروق لێرەدا بیخەینە ڕوو. ئەم نامەیە کە بە زمانی فەڕەنسی نووسراوە بەڕواڵەت وار دەردەکەوێت کە دوای ئەوەی مەلیک فاروق ئاگاداری دەداتە باڵوێزی ئێران کە ئیدی فەوزیە ناگەڕێتەوە بۆ ئێران بۆ پادشای میسر نێردراوە. دەقی نامەکە ئەوە دەردەخا کە مەلیک فاروق هۆکاری خۆی بۆ داواکردنی تەلاقدانی فەوزیە خستۆتە ڕوو، لەگەڵ ئەوەشدا تۆمەتانێکیشی داوەتە پاڵشا. وەرگێڕدراوی نامەکە بۆ مەلیک فاروق دوای لابردن و پێشەکیەکەی بەم شێوەیەی خوارەوەیە. من بەداخەم ئێوە لەم بابەتە ئاگادار بکەمەوە کە ئەوەی دەربارەی بە زۆر هاوسەرگیری من بە فەرمانی باوکم و ئەوەی کە من پێشتر ئەنجامدانی هاوسەرگیری معشوقێکم هەبوو بێت بە ئێوە وتراوە درۆیەکی شاخدارە. عشق و دڵبەسراوی من بە خوشکەکەی ئێوەوە بەڕادەیەک ڕوونا کە من هیچ پێویستیەکم بۆ جەختکردنەوە لەسەر ئەو بابەتە نابینم. من دەتوانم بە تەواوەتی ئەم بابەتە بخەمە ڕوو کە ماوەی 3 ساڵ تا ڕووداوەکەی شەهریوەری 1320 هەتاوی من باشترین مێردەکان بووم. دوای ڕووداوەکەی شەهریوەر کە شاژن بۆ ماوەی 20 تا 30 ڕۆژ سەفەرێکی کرد بۆ ئەسفاهان، لە گەڕانەوەی ئەو سەفەرەیدا هەستەکانی ئەو بەرامبەر بە من گۆڕانکاری بەسەردا هات و نەخۆشی ئەویش بوویە ڕێگر لە بەردەم هاونشین بوونمان. پێویست بە ڕوونکردنەوە ناکە کە جەنابی خاوەنشکۆ خۆتان ئاگادارن لە ڕوودانی کارەساتەکان کە بە ڕووخانی خەمهێنەری باوکم کۆتایی پێهات. دەزانن کە من تا چڕادەیە گفتاری کار و بارەکانی وڵات بووم، چەندە پێویستم بە هاوکاری هەبوو. دیسان دەبێت بە تەواوەتی بەداخەوە بڵێم کە خوشکی ئەو خاوەنشکۆیە هیچ جۆرە یارمەتی و هاوکاریەکی لەگەڵ مندا نەکرد. ئەگەر ئێستا ئەو من تاوانبار دەکا بە هەبوونی معشوقێک، ئابڕوو ناموسی من ڕێگا نادا کە هەندێ بابەتی پەیوەندیدار بەوەوە هەیە ئاشکرای بکەم. لەبەر ئەوەی کە دەستکەوتێکی جگە لە ڕسوابوونی هەردوو بنەماڵەکان نییە، پەیوەندی تایبەت و ژن و مێردی من لەگەڵ شاژندا ڕێک 10 مانگ پێشتر، ئەویش بەهۆی کۆمەڵە هۆکارێکەوە کە لە وتنیان شەرم دەکەم پچراوە. لەگەڵ تەواوی ئەو شتانەی کە بەبیرم هێنایەوە ڕۆژێک نەبووە کە لە کاتی خۆیدا نەگەڕێمەوە بۆ کۆشک و لەگەڵیدا نانم نەخوارد بێت و دەبێ ئەوەش زیاد بکەم کە هەمیشە کاتژمێر 9 لە ماڵدا بووم، مەگەر ئەوەی کە ڕووداوێک ڕوویدا بێت و دوای خست بێتم. بەڵام دەربارەی نەخۆشی شاژن ئەم بابەتە پەیوەندی بە منەوە نەبووە. بە پێچەوانەوە لە ئەنجامی ئەو ڕەوشە شەرم هێنەرەی کە ئەو دروستی کردبوو سەرچاوەی گرتووە. ئەو تۆمەتە ئاڕاستەکراوانەی بەرامبەر بە من بەڕادەیەک بێ بنەمایە کە من بەسەر سوورمانەوە لە خۆم دەپرسم ئەم بابەتە بۆچی بۆتە سەرباز. ژووری خەوی ئێمە لە یەکتری جودا نەبووە و من هەمیشە لەگەڵیدا باشترین ڕوبەڕووبوونەوەم هەبووە، بەڵام ئەو هەرگیز ئارەزووی هاونشینی لەگەڵ مندا دەرنەبڕی. ئەو هیچ کات هۆگری بۆ کار و باری وڵات دەرنەبڕی. هەمیشە کاتژمێر یەکی دوانی وەڕۆ لە خەو هەڵدەستا و بە زۆر و بە تایبەتی بەبێ شۆفێر لە کۆشک دەچوە دەرەوە و ڕێگەی بە کەسیش نەدەدا لەگەڵیدا بڕوات. من بە تەواوەتی هەوڵی خۆمم بۆ نهێنی هێشتنەوەی ئەم کارە شەرم هێنەرا خستبوو یەگەڕ. بەداخەوە شاژن ئەوەندە خۆپارێزی نەدەکرد تا هەرا و قاڵەی ئەوە تارانی تەنیەوە. ئەگەر شاژن دەیەوێت لە میسر بمێنێتەوە دەبێ بزانێ کە بوارنامەی هەندێکە سەبارەت بە سەرنجی ئەو تۆمار کراوە. من بە دەرەنجامەکە گەیشتوم کە ئەو تۆمەتانەی ئەو داوێتیە پاڵ من بۆ بەرگریکردن لە خۆی بەهیە و کانگیز باشترین شایەتن بە ئێوە بڵێن کە من کەی گەڕاومەتەوە بۆ ماڵەوە. ئەم نامەیە کە زۆر بێ ئەزمونانە و بێڕەچاوکردنی یاسای نامەنووسین، ئەویش لە نێو 2 پادشادا نووسراوە، ڕوبەڕووی بەرپەرشدانەوەیکی توندی دەرباری میسر بوویەوە. تەنانەت هەوڵەکانی دواتری مەحموود جەمیش بۆ ساخکردنەوە و گەڕانەوەی بابەتەکە بەرهەمی نەبوو. سەرنجام مەلیک فاروق لە درێژەی نامەکەیدا بۆ شای ئێران بێ پێچ و پەنانووسی. بەداخەم کە خوشکەکەم ناتوانێت و نایەوێ بگەڕێتەوە بۆ ئێران و داوای تەلاق دەکا. منیش ناتوانم ئەمڕوو داوا بگۆڕم
وا باشترە ئەم کارەش بۆ پاراستنی بەرژەوەندی و ئابڕووی هەردوو بنەماڵەتی سەڵتەنەتی بە شێوەیەکی ئاشتیانە و دۆستیانە ئەنجام بدرێت و کار نەگاتە دیوانی سەڵتەنەتی میسر. دکتۆر غەنی دوای گەشتنی ئەم نامەیە لە ئەمریکاوە بۆ تاران بانگ کرایەوە. لەگەڵ کارەکانی باڵوێزی گەورەی ئێران لە میسر چارەسەرکردنی ئەم کێشەیەشی پێڕاستپێدرا. شا نامەیەکی بۆ وەڵامی نامەکەی مەلیک فاروق ئامادە کرد و بە خودی دکتۆر غەنیدا ناردی. دوای سەرنجەکانی بە زیادکردنی چەندێ ڕێک بە مەبەستی ناساندنی دکتۆر غەنی بابەتی کارەکەی نامەکەی واژوو کرد. دەقی ئەو نامەیە کە خودی دکتۆر غەنی هەڵی گرت بوو بەم شێوەیە بوو. لە وەڵامی نامەکەی برای بەڕێزمدا بە سەرنجدان بەو هۆگریە زۆرەی دڵم کە بۆ خودی شاژنە فەوزیە و خۆشبەختی شەهنازی منداڵە ئازیزەکەمان هەما، وەگومان دەبم هەر کاتێ جەنابیان فەوزیە بگەڕێنەوە بۆ دڵی خۆیان دوای هەموو دڵتەنگیەکیان کە بێدەچێت هەیبێت ناتوانێ حاشا لەو هۆگریەی دڵی من بکات سەبارەت بە خۆی و خۆشبەختی منداڵە ئازیزەکەمان. هەر بۆیە بە پێویستی دەزانم کە جارێکی دیکەش ئەم خاڵانەی خوارەوە بەبیر بەڕێزیان بهێنمەوە. یەکەم، ئەوان چەندین ئەرکی ئەخلاقی وجدانی لەسرە کە دەبێ بە بیرێکی ڕاست و دروستەوە بڕیار بدا کە شایستەی پێگەکەی ئەو بێ. دووەم، ئەوان شاژنی مەملەکەتێکی مێژووی مەزنن کە سەرجەم تاکەکانی ئەو میلەتە بەو پەڕی ڕازگۆییەوە خۆشیان دەوێت و ڕێزی لێدەگرن. دایکی منداڵێکی بێگوناهن کە بە هەمان ئەو جۆرەی گوڵێکی ناسک پێویستی بە نور و گەرمایی هەیە تا پەروەردەیی ببێت و گەشە بکە، ئەویش نیازمەندی نور و گەرمایی خۆشەویستی دایکانەیە. سێم، ئەوان هاوسەری پاشایەکن کە لە دڵ و گیانیەوە ئەوی خۆش دەوێت و هۆگری خۆشبەختیەکانی ئەوە چۆن دەگمژێ گوێ بەم هەموو ئەرکە نەدات و زیاتریش وڕک گیر بێت و پێداگری بکا لەسەر جێبەجێکردنی کارێکی شومی وەکو تەلاق. پێدەچێت ڕەوشی ژیانی ئەو ژینگەی دەرباری هاوتای ئارەزوەکانی ئەو نەبوو بێ و لەم ڕووداوە ناڕەزایی زۆر هەبوو بێ. بۆ ئەمە پێویست بوو ئەو کاتەی کە لە ئێران مابوو بەدەمی پێی بوتمایە و یان دواتر بە نووسرا و منی ئاگادار بکردایەتەوە تا بە هەر چەشنێک کە ئارەزووی ئەوان بێت بۆیان ئامادە بکرێت. ئەو ژینگەی کە ئارەزووی لێیە دروست بکرایە. ئەو کەسانەی کە بۆ هاونشینی خۆی یان بۆ جێبەجێکردنی کارە دەرباریەکانی تایبەتی خۆی بوو بێت بە گشتی میسر یان ئێران دەنێردرایە خزمەتی. من پڕ بەدڵ بەڵێن دەدەم کە هەر چۆنێک ئەوان بەدڵیان بێ ژیانان بۆ ڕێک بخەم و ئەوان فەرمون بگەڕێنەوە و هەستن بەکاری تایبەتی سەڵتەنەتی شاژنی ئێران و دایکایەتی و هاوسەرداری. خاوەنشکۆ مەلیک فاروق لە بەرامبەر مندا ڕێژەیەک برایەتی و لە بەرامبەر ئەویشدا بە شێوەیەکی تایبەت و جۆرێک لە ڕێژەی باوکایەتی و گەورایەتیتان هەیە. لە ئەو دنیانیەت پاکی و بیرباشەی کە هەتا دەبێ ئامۆژگاری و ڕێپیشاندەری برایانەی ئەنجام بدەی و ئەوەی کە پێویستە خۆشگوزەرانی هەردوو وڵاتە ئامادەی بکەیت. دڵنیام کە بەڕێستان تەنها کەسێکن کە دەتوانیت بیری شاژن بگۆڕیت و پێداویستیەکانی لێکتێگەیشتنی من و ئەو ئامادە بکەیت. منیش بەنۆرەی خۆم بەو جۆرەی کە ئاماژەی بۆ کراوە هاوتای سەلیقە و ئارەزووی ئەو ژیان و خودی دەرباریشیان بە باشترین شێوە بۆ فەراهەم دەکەم. خاوەنشکۆ شایەتی ڕوودانی ڕووداوەکان بوویت کە نزیکەی 2 ساڵە بەهۆی هۆگری فراوانی دڵم بە خۆشبەختی شاژنە فەوزیە و شاهیناز هەم بووە. هێمنی و ئارامیم کردووەتە دروشمی خۆم. لەم ماوەیەشدا هیچ دەلیلێکی ڕاستم نەدۆزیەوە کە ببێتە هۆی وەڕزبوونم. ئێستاش هیچ دەلیلێکی ئاوەزوم نابینم کە بوو بێتە هۆی مایە وەڕزبوون و تەلاقدان. باڵوێز و نوێنەرانی تایبەتی من دکتۆر غەنی کە بەتەواوەتی ئاگای لە نیەت باشی من هەیە دێتە خزمەتی ئەو برا بەڕێزەم بە ئومێدم کە وتەکانی ئەو کە هاوتای نیەتی منە لەگەڵ سەرنجی ڕووخۆشی و خۆشەویستی هاوتا بووە. ئەم کارە بە ڕەچاوکردنی باشی و بەرژەوەندیەکانی هەردوو کۆتایی پێبێنێت. دکتۆر غەنی دوای پێشکەشکردنی دەقی نامە فەڕەنسیەکە بە مەلیک فاروق و ئەنجامدانی گفتوگۆ لەگەڵیدا سەرکەوتوو بوو لە ڕێخستنی دیدارێک لەگەڵ خودی فەوزیە لە ڕۆژی سێشەممە 17 ئازەری 1326 هەتاویدا. دکتۆر غەنی لەبارەی ڕووداوەکانی ئەم دیدارەوە کە لە کۆشکی قیبەی شوێنی نیشتەجێبوونی فەوزیە ئەنجامدرا بە دوور و درێژی باسی کردووە کە پێشەکی ئەو ڕووداوە ڕۆشتنا نێو کۆشک و پێشوازی و یەکترناسین و پاشان خستنە ڕووی بابەتەکەیە
کە تا ڕادەیەک پوختە نامەکەی محەممەد شایان بۆ مەلیک فاروق تیایدا زیاتر جەخت کراوەتەوە لەسەر عەشق و هۆگری شا بۆ هاوسەرەکەی و بەڵێنی جێبەجێکردنی سەرجەم داواکاریەکان و مەرجەکانی بۆ گەڕانەوەی بۆ ئێران و جوڵاندنی هەستی دایکایەتی فەوزیەیە. فەوزیە لە وەڵامدا دەڵێت من لەو بارەیەوە بیری خۆمم کردوتەوە، ماوەیەکە بڕیاری یەکلاکەرەوەم داوە کە ئەویش نەگەڕانەوەیە بۆ ئێران. ئارەزوو دەکەم ناکۆکی دروست ببێت و کۆتایی پێبێ. هەڵبەتە شاهینازم خۆش دەوێت، خۆشحاڵم کە هەمووان ئەوتان خۆش دەوێت و گرنگی پێدەدەن. دیسان دکتۆر غەنی باسێکی دوور و درێژی دەربارەی هەستەکانی شا لە بەرامبەر ئەودا دەخاتە ڕوو دەڵێ ئەمڕۆ ئەو پاشا گەنجە تاکە پاڵپشتێکی دەرونی کە دەبێت هەیبێت هێمنی و ئارامیە لە ماڵەکەی خۆیدا کە بەداخەوە ئەوەی نییە. تۆ هەموو شتێکی ئەوی، تۆ ناتوانی هەست بکەی کە تا چ ڕادەیەک تۆی خۆش دەوێ. بەشێکی بۆشاییت لە دڵی ئەودا بەرهەمهێناوە، بە هەر هەنگاوێک منداڵەکەتان سەرجەمی نوێ دەکاتەوە. وەرە و ڕابردوو فەرامۆش بکە، بگەڕێرەوە بۆ لای مەملەکەتەکەت و منداڵەکەت و هاونشینی مێردەکەت بە. دووبارە فەوزیە هەمان وەڵامی کورد دەداتەوە کە من هەستەکانم گۆڕاوە، ناگەڕێمەوە. دواتر دکتۆر غەنی بابەتی ئەو نامەیەی کە بۆ فەوزیە نێردراوە بووەتە هۆی بڕیاری لە ناکاوی جودابوونەوەی ئەو لە محەممەد پاشا دێنێتە بەرباس و دەڵێ بیستوما کاغەزێک گەیشتووە بە تۆ خانم، دەبێت ئەوە بزانیت کە تۆ خاوەن شکۆی خراپەکار و دڵڕەشتان لە دوور و نزیکی خۆتاندا هەیە، بە تایبەتی مەلیکەکان و پاشاکان و شاژنەکان لە بەردەمی ئەم مەترسی و خراپ تێگەیاندن و گومان خراپیەدان. ئایا ئەگەر بەو شێوەیە بێ تۆ دەتوانی سەرجەم پێوەرەکانی ژیری و ویژدان و ئەرک و کار فەرامۆش بکەیت و کاریگەر بیت بە کاغەزی ڕێکخراوی کەسێکی دڵپیس؟ فەوزیە حاشا لە بابەتی ئەو نامەیە دەکات و سەرنجام دەڵێت من دەمەوێت بە شا بڵێیت کە من ناگەڕێمەوە، باشترە بە شێوەیەکی ئاشتیانە من تەلاق بدە، ئەگینا من خۆم لێرە هەنگاو هەڵدێنم، پێی بڵێ کە بە دۆستانە و بەخۆشی کۆتایی پێبهێنێت تا ناچار نەبم خۆم لێرە هەنگاو هەڵبێنم. دوای باسکردنی ئەم دیدارە ئاوەزووی دکتۆر قاسم غەنی گۆڕانی بەسەردا دێت و گومانانێک بە فەوزیە و مەلوک فاروق تەنانەت پەیوەندیشیان لەگەڵ یەکتردا دەداتە پاڵیان. لە شوێنێکدا لە درێژەی گفتوگۆکانی لەگەڵ زولفقار پاشای خەزووری مەلیک فاروقدا دەنووسێ هەر چەندێک پێویست بوو قسەمان لە ڕووداوەکە کرد. لی پرسیم ئەگەر پێداگیری بکەی لەسەر تەلاق چی دەکەن؟ وتم من باوەڕم وایە کە نابێت تەلاقی بدەین و پێداگیری بکەین، لەبەر ئەمە ئێمەیان لەدەست خستووە و هەرچیەک کە نەدەبوو ڕووبدات ڕوویدا، ئیدی بۆ ئێمە جیاوازی نییە. پرسیارم لە شاژنا فەریدا هاوسەری مەلیک فاروق کرد، دەیوت تەنیا لە کۆشکی ئابیدەینە و مەلیک لەگەڵ فەوزیەش لە کۆشکی ڕەقبەن. باسی بێهەستی ئەوانی دەکرد. وتم ئایا مەلیک فاروق منداڵەکانی دەبینێت؟ وتی نەخێر، تەنانەت چەند ڕۆژێک لەمەوبەر لە ساڵیادی لەدایکبوونی یەکێ لە کچەکەی من لێرە نەبوو. ئەو ڕۆژە مەلیک لە ڕەقبە لە میوانداریەکی فەوزیەدا لەگەڵ هەزاران ژندا بووە، واتە ئەو تەنها پیاو بوو و وێنەی گیراوە. باوەڕی وابوو کە سەرنجام محەممەد شا کچەکەی تەلاق دەدا. وردە وردە بابەتی تەلاق یەکلایی دەبێتەوە و تەنها دەربارەی مەرجەکانی تەلاق و ناوەڕۆکی ئەو ڕاگەیەندراوەی کە بڵاو دەکرێتەوە گفتوگۆ دەکرا. ئیدی دکتۆر غەنی بێپەروا گومانی خراپی لە وتەکانی ئەموو ئەوەوە دەدایە پاڵ فەوزیە. لە نێو ئەوانەشدا لە یاداشتەکانی ڕۆژی دەی فەروەردینی 1327 هەتاوی خۆی دادەنووسێ مەلیحا شەفیق خوشکی مێردە میسرەکەی ئەشرەف دەیوت ئیمامی لە تاران نزیکبوونەوەیکی تایبەتی لەگەڵ فەوزیەدا پەیدا کردووە و لەگەڵیدا دەچوو بۆ پیاسە و سەیران. لەلایەکی دیکەوە شاپور مەحموود ڕەزا دڵدۆڕاوی فەوزیە بوو. شاپور بەو ئیدەیەی کە هەیبوو چاودێری فەوزیەی دەکرد. ڕۆژێک بە ئۆتۆمبیل پێوشوێنی ئەو دوانە فەوزیە و ئیمامی گرتووە و هەردووکیانی لە سەیرانێکدا بینیوە. ئەو شەوە کە ڕۆژی دواتری دەڕۆیشت بۆ ئەمریکا بەنهێنی بە شای وتووە. شا پێشووتر شتانێکی دەزانی بەڵام گوێی پێ نەدەدا، باوەڕی نەدەکرد. فرون و فردۆس و ئەوانی دیبوونە هۆی دەرکردنی ئیمامی. لە کاتی سەفەری فەوزیەدا یەکلامان کردبوویەوە کە ئەگەر بێت ناگەڕێتەوە. لە یاداشتەکانی ڕۆژی 29 مەی 1948 زاینی بەرامبەر بە 8 خوردادی 1327 هەتاوی دەنووسێت کاتژمێر 11
ئەسەل بێک باڵوێزی میسر لە ئێران هات بۆ سەردانم، دەیوت 5 جار بە خزمەتم گەیشتوم، خاوەنشکۆ، میهرەبان و بەڕێز و دیموکراتە. لەبارەی تەلاقەوە شا فەرمویان بە بۆچوونی فڵانی: یەکەم، فەوزیە بنووسێ بۆ شا و هۆکارەکانی داواکردنی تەلاق بخاتە ڕوو. دووەم، دەرکردنی ڕاگەیەندراوێک کە تەلاقدانەکە بەهۆی چکارێکەوە بووە. سێم، پەیوەندی هەردوو لا لە سەرنجەکانی مەملەکەت تەنانەت هاوپەیمانانیش. چوارەم، وەرگرتنەوەی 2 پارچە خشلی یادگاری و چاوپۆشین لەوانی دیکە. تیان گەیاندین کە دەبێت تەواوی خشلەکان بدەن بە شاهیناز و تەنانەت قەرەبووی زیانەکانیش بکەنەوە. خزمێکی بێشەرەفتر و مادیتر لە بنەماڵەکانی سەڵتەنەتی ئێران بوونی نییە. باسێکی لە ئیمامی و کەینوبەینەکانی ئەو لەگەڵ ئەم کچە و راپۆرتی شاپور و خوڵام ڕەزا و دوورخستنەوەی ئەو کوڕا کرد. کوڕەکە لە تارانە و مافی سەفەرکردنی نییە. دکتۆر غەنی بۆ ئاخیر جار لە ڕۆژی 10 شەهریوەری 1327 هەتاویدا دیداری مەلیک فاروقی کرد، بە دوای ئەوەدا تەلاقی فەوزیە ڕێکخرا. لە 24 مهری 1327 هەتاویدا بە فەرمی تەلاقدرا. ڕۆژی 8 فەروەردینی 1328 هەتاوی، واتە 5 مانگونی و دواتر، لەگەڵ ئیسماعیل شیرین بەگی میسری هاوسەرگیری ئەنجامدا. دکتۆر غەنی لەبارەی ئیسماعیلیەوە دەنووسێ: ئەو 31 ساڵیە و دەرچووی زانکۆی کامبریجە. هۆکاری هاتوچۆی بۆ دەرباری ئەو بووە کە خوشکەکەی معشوقەی مەلیک فاروق بووە. دوای تێپەڕبوونی زیاتر لە 25 ساڵ لەم ڕووداوە، لە کاتێکدا کە محەممەد ڕەزا شا 2 جاری دیکە هاوسەرگیری کردووە، بووەتە خاوەنی 4 منداڵی دیکە. لە چاوپێکەوتنێکی لەگەڵ کارانجیای ڕۆژنامەنووسی هیندیدا دەڵێ کە فەوزیەی خۆشویستوە. ئەو کەسەی بۆتە هۆی جودابوونەوەیان مەلیک فاروقی برای بووە. ڕووداوی فەوزیە و هۆکاری ڕاستەقینەی تەلاقدانی ئەو لە پەردەیەکی نهێنیدا شاردراوەتەوە و هیچ یەک لەو کەسانە ئاگایان لە ڕاستی ئەم ڕووداوە نییە، ئامادەی ئاشکراکردنیشی نییە. محەممەد ڕەزا شا مرد. هەرگیز فەوزیە لەم بابەتەوە وشەیەکی نەوتووە. ڕوونکردنەوەکانی خەڵکانی دیکەش خستنە ڕووی تەواوی ڕاستیەکان نییە. لە خوێندنەوەکانی کە هەنوو یەکەم نامەی کە محەممەد شا بۆ مەلیک فاروق و هەروەها نووسینەکانی ژرار دوویلیە و فیردۆستیش کە پێشتر ئاماژەی بۆ کراوە، ئەوە هەڵ ئەهێنجرێ کە فەوزیە لە بەرامبەر شادا سارد و سڕ بووە و پێدەچێت لەگەڵ پیاوێک یان پیاوانێکی دیکەدا پەیوەندی هەبوو بێ. لەم کاتەدا ئەو خاڵە جێگەی پرسیارە کە بۆچی محەممەد شا پێداگیری کردووە کە ئەم ژنە سارد و سڕ و بێوەفایە لە داوای تەلاقدانی خۆی پەشیمان بکاتەوە و دووبارە بیگەڕێنێتەوە بۆ تاران. ئایا هەمان ئەو شێوەیە کە خودی فەوزیە چەندان جار وتبووی بەرنامەی ژەهر خواردنی ئەویان لە تاران کێشا بوو؟ کلیلی هەڵهێنانی ئەم مەتەڵەش تەنها لە دەستی یەک کەسدایە، ئەشرەف پەهلەوی، کە ئاگای لە زۆربەی ڕووداوەکانی پشپەردەی دەربار و دەرباریەکانە. فەوزیەش ئەوی بە پلاندانەر بۆ کوشتنی خۆی تاوانبار کردبوو. بیسەرانی عزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی 6ەم لە کتێبی دوایین شای ئێران. بۆ بەشی 7ەم دێنەوە خزمەتتان. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. بیسەرانی خۆشەویست، هاتینەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشی 7ەم بە ناوی ساڵانی قەیراناوی لە کتێبی دوایین شای ئێران لاپەڕە 171. پوختەیەک دەربارەی ئەم بەشە.
حەمەڕەزا شا زیاتر لە جاران دەکەوێتە ژێر کاریگەری ئەشرەفی خوشکەوە باندەی حکومەتی ئەشرەف بەسەر ئێرانەوە دەستپێکردنی ڕووداوەکانی نەوت نهێنی گەلێک لەبارەی یەکەمین هەوڵی کوشتنی حەمەڕەزا شا یەکەمین دەرئەنجامەکانی سەفەری شا بۆ ئەمریکا بە بۆچوونی ئەمریکەکان محەممەد شا بۆ وڵاتێکی ڕۆژهەڵاتی تەواو ڕۆژ ئاوایی بوو بەڵگەنامەی نوێ دەربارەی چۆنیەتی سەپاندنی ڕەزم ئارا بەسەر شادا ئینگلیزەکان محەممەد شا بە هۆکاری شکستی ڕەزم ئارا دەزانن نهێنیەکانی کوشتنی ڕەزم ئارا ڕۆتی ئەو ڕووداوانەی کە لە کۆتایەکانی ساڵی 1326 هەتاویدا لە ئێران ڕوویاندا تەنها بە دەنگی یەک نوێنەر واتە یەک پەرلەمانتار لە کۆی 107 پەرلەمانتار گۆڕانی بەسەردا هات دوای ڕووخانی حکومەتەکەی قەوام سەڵتەنە فاخر حیکمەت سەرۆکی ئەو کاتی ئەنجومەنی شورای نەتەوەیی پەرلەمان لەلایەن زۆرینەی پەرلەمانتارانەوە کاندید کرا بە وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران بەڵام ئەو بەردەوام سەرۆکایەتی پەرلەمانی نەگۆڕیەوە بە پۆستی چەند مانگەی سەرۆکوەزیران دوای ڕەتکردنەوەی سەردار فاخر حیکمەت دوو کەسی دیکە کاندید کران بە وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران کە بریتی بوون لە ئیبراهیم حەکیمی حەکیم المولک کە پێش حکومەتەکەی قەوام سەڵتەنە ئەو پۆستەی لە ئەستۆ بووە دکتۆر محەممەد مصدق السوڵتانە کە لە هەڵبژاردنەکانی خولی 15 پەرلەماندا سەرکەوتوو نەبوو سیر لەوەدا بوو کە زیاتر لایەنگرانی بوون بە سەرۆکوەزیرانی دکتۆر مصدق ئەندامانی پێشوەی حیزبی دیموکراتی قەوام سەڵتەنە بوون سەرنجامی دەنگەکان بریتی بوون لە 54 دەنگ بۆ حەکیمی و 53 دەنگیش بۆ مصدق و فەرمانی سەرۆکوەزیران بەناوی ئیبراهیم حەکیمیەوە دەرکرا ئەگەر لەم دەنگانەدا تەنها کەسێ لە باتی حەکیمی واتە 54 دەنگەکە دەنگی بۆ مصدق بدایە و 53کەی مصدقی بکردایە بە 54 دەنگ ئەوە دکتۆر مصدق لە ڕەوشێکی گونجاوتر و ئاشتیانەتردا دەبوو بە سەرۆکوەزیران نەک لە دوای ململانێ لەگەڵ حکومەتەکەی ڕەزم ئارا و کوشتنی ئەو لە سەروبەندی ململانەکانی نەوتدا هەنگاوی دەنا بۆ بەدەستهێنانی مافی گەلی ئێران لە کۆمپانیای نەوتدا نەک ئەوەی داوای خۆماڵیکردنی نەوتی ئێران بکات و ئەو هەموو زیانە بە دوای خۆیدا بهێنێ دکتۆر مصدق دوای ئەم شکستە کەوتە دژایەتیکردنی دەوڵەتی حەکیمی و ئەو دەوڵەتانەی دیکە کە شوێنی ئەویان دەگرتەوە لە ئەنجامی ئەم ململانیاندا هەروەکو بیندرا ڕۆژ بەڕۆژ زیاتر خۆی توندتر دەکردەوە دەوڵەتەکەی حەکیمی بەدەست لە پشدان و پشگیری محەممەد ڕەزا شا کەوتە دروستکردنی دۆسیەی گەلێک دژێ حکومەتەکەی قەوام سەڵتەنە شا کە ڕقی لە قەوام بوو دەیویست ئەو بە تۆمەتی ڕەشوە وەرگرتن و گەندەڵی دەستگیر بکە بەڵام پێش ئەوەی کە شا بتوانێت کارەکەی بگێنێتە ئەنجام قەوام ئێرانی بەجێهێش لەگەڵ هەبوونی ئەم سەرۆکەدا حەکیمی وەزیری داد لە مانگی فەروەردینی 1327 هەتاویدا راپۆرتێکی تێر و تەسەری لەبارەی گەندەڵیە داراییەکانی حکومەتەکەی قەوام سەڵتەنەوە پێشکەش بە پەرلەمان کرد کە زیاتر لەبارەی فرۆشتنی جەوازە دەوڵەتیەکانەوە بوو بە بازرگانەکان ئەم دۆسیەش لەگەڵ کۆتا هاتنی حکومەتەکەی حەکیمیدا پشتگوێخرا دوای ئەو لێپرسینەوەی کە لەلایەن پەرلەمانەوە لە حکومەتەکەی کرا حەکیمی لە 18 خوردادی 1327 هەتاویدا ئامادەی دانیشتنی پەرلەمان بوو دوای ئەوەی کە عەبدولحسەین هەژیری وەزیری ڕاوێژکار لە حکومەتەکەی حەکیمیدا راپۆرتێکی پێشکەش کردو داوای لە پەرلەمان کرد کە دووبارە متمانە بدەنەوە بە حکومەت بەڵام لەم نزیکەی 100 پەرلەمانتاری ئامادە تەنها 38 پەرلەمانتار دەنگیان دایەوە بە حکومەت دوای ڕاگەیاندنی ئەنجامەکەش حەکیمی بەبێ ئەوەی هیچ وتەیەک پێشکەش بکە دانیشتنەکەی بەجێهێشت و بە پیادەڕەوی ڕۆیشتەوە بۆ ماڵەوە محەممەد ڕەزا شا لە دوای حکومەتەکەی قەوام سەڵتەنەوە وردە پێگەی خۆی بەهێز دەکرد دوای لەمانی حکومەتەکەی حەکیمی سەردار فاخر حیکمەتی سەرۆک پەرلەمانی بانگێشتی کۆشکی سەڵتەنەت کرد و دانانی عەبدولحسەین هەژیری لە پۆستی سەرۆکوەزیراندا پێڕاگەیاند لە سەرەتای دەستپێکردنی دەسەڵاتی محەممەد ڕەزا شاوە ڕێوڕسمی دانانی سەرۆکوەزیران وابوو کە پەرلەمان دەنگی دەدا بە دانانی کەسێک بۆ سەرۆکوەزیر و پاشانی شا فەرمانی پۆستی سەرۆکوەزیرانی بۆ ئەو کەسە دەردەکرد کە پێشتر لە پەرلەمان دەنگی بۆ دراوە ئەمە یەکەم جار بوو کە شا پێش متمانە بەخشینی پەرلەمان بە سەرۆکوەزیرێکی نوێ بۆ چینی خۆی بۆ سەرۆک پەرلەمان ڕاگەیاندووە کە ئەمە بە خاڵێکی وەرچرخان لە سەڵتەنەتی محەممەد ڕەزا شادا دێتە هەژمار عەبدولحسەین هەژیر کە لەو کاتەدا تەمەنی 47 ساڵ بوو لەگەڵ ئەوەی پێشینەی وەزارەتداری هەبووە لە کابینەکانی سوهەیلی و قەوام سەڵتەنە و حەکیمیدا هەر بۆیە لایەنگری زۆرینەی لە پەرلەماندا نەبوو
بەڵام بەهۆی پشتگیریەکانی محەممەد ڕەزا شاوە کە پێشتر لە ڕێگەی فاخر حیکمەتی سەرۆک پەرلەمانەوە بە پەرلەمانتارانی ڕاگەیەندرا بوو کاریگەری خۆی هەبوو. هەژیری بە بەدەستهێنانی 66 دەنگ لە بەرامبەر ساعەتدا کە 43 دەنگی بەدەستهێنا بوو بووە سەرۆکوەزیران. سەرۆکوەزیران هەژیری کە دەوترێ بەهۆی دەسوەردانەکانی ئەشرەف پەهلەویەوە بووە تا سەرۆکوەزیر، لەگەڵ لێشاوێکی تۆمەتی مەزهەبیدا ڕوبەڕووی دەبوویەوە. دووچاری خۆپێشاندانێکی بێپێشینەی پیاوانی ئاینی و بازاڕیانە بوویەوە، بەڕابەرایەتی ئایەتوڵڵا کاشانی و نەواب سەفەوی ڕێبەری فیدائیانی ئیسلام. خۆپێشاندەران لە کاتێکدا کە قورئانیان بەدەستەوە گرتبوو لە مەیدانی بەهارستان کۆبوونەوە، بەڵام کاتێک هەندێک لەوانە کە ویستیان بچنە نێو حەوشەی پەرلەمانەوە کەوترا بەرگولەی پاسەوانانی پەرلەمان و بڵاویان پێکرا. هەژیریش بۆ لەباربردنی ئەو تۆمەتانەی کە لە ڕووی مەزهەبیەوە ڕوبەڕووی بوونەوە لە یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی دەوڵەتدا بڕیاری دەرکرد کە تیایدا ئامادەکردن و فرۆشتنی خواردنەوە کۆهولیەکان لە شارە مەزهەبیەکانی وەکو مەشهەد و قوم و ڕێی یاساخ کرد. بەڵام ئەم بڕیارەش پیاوانی ئاینی لە دژایەتیکردنی هەژیری پاشگەز نەکردەوە و ئەمەیان بە جۆرێک لە سیناریۆ و ساختەکاری بۆ ئارامکردنەوەی ئەوان دەزانی. بەر لە باسکردنی ڕووداوەکانی سەردەمی حکومەتەکەی هەژیری باس لە ڕووداوێک کە لەو ساڵانەدا ڕوویداوە لەبارەی ژیانی تایبەتی شاوە جێگای تێڕامانە بە پێویستی دەزانم باز بکرێت. دکتۆر مؤەدەب نەفیسی سەرپەرشتیاری شا لە کاتی خوێندنی ئەودا لە سویسرا و دوای گەڕانەوەی لە سویسراوە بۆ تاران و هەتا گەشتنی حەمەڕەزا بە سەڵتەنەتداری ئێران سەرۆکایەتی نووسینگەی ئەوی لە ئەستۆ بوو. دکتۆر نەفیسی لە نەخۆشخانە خەوێنرا بوو، بەردەوام داوای لە دەوروبەرەکەی دەکرد کە بیبن بۆ لای شازادەی جێنشینی وڵات. لەو کاتەدا چەندین ساڵ بەسەر سەڵتەنەتداریەکەی محەممەد ڕەزا شادا تێپەڕ بوو، بەڵام هێشتا دکتۆر نەفیسی شای بەنجێنشین ناو دەبرد و ئارەزووی دیتنی ئەوی دەکرد. ئەم بابەتەیان یەک دوو جار بە شا ڕاگەیاندبوو، بەڵام شا بەهۆی ئەو ڕقوکینەی کە لە دکتۆر نەفیسی هەیبوو لە داخی ئەو سەرگیری و بەرگیریەی کە لی دەکرد لە کاتی خوێندندا لە سویسرا هەر بۆیە ئامادە نەبوو ئەو ببینێت. تا ئەو کاتەی هەواڵیان پێدا کە دکتۆر مؤەدەب نەفیسی لە کۆتا ڕۆژەکانی ژیانی نزیک بۆتەوە و جگە لە بینینی شازادەی جێنشین هیچ ئارەزوویەکی دیکەی نییە. سەرنجام دایکی شا داوای لێکرد کە سەردانی نەفیسی بکە. ئەحمەد نەفیسی برازای دکتۆر نەفیسی کە ئامادەی ئەم دیدارە بووە دەڵێ کاتێ شا هاتە ژوورەوە دکتۆر نەفیسی مامم بێهۆش بوو، چەند ڕۆژێک دەبوو کە نەهاتبوویەوە هۆشخۆی. کاتێک شا هاتە ژوورەوە بە گوێیەکانیدا چرپاندم بێدار بەرەوە، شا هاتووە بۆ دیدنت. بەڵام مامم بێدار نەبوویەوە. دووبارە بە دەنگی بەرز وتیان شازادەی جێنشین هاتووە. مامم لە ناکاو چاوەکانی کردەوە و دەستی کرد بە قسەکردن و هەواڵپرسینی شا. چەند دەقیقەیەک دوای ئەوەی کە شا ڕۆیشت دووبارە بێهۆش کەوتەوە و ڕۆژی دواتر کۆچی دوایی کرد. لە سەردەمی حکومەتەکەی هەژیردا کە بە دەستپێکی دەورانی نوێی قەیراناوی لە سەڵتەنەتی شادا دێتە هەژمار، دەسەڵاتی ئەشرەف پەهلەوی لە دەربار و حکومەتدا گەیشتە لوتکە. شا تەنها کەوتبوو، جگە لە ئەشرەفی خوشکی هاودەمێکی دیکەی نەبوو. ئەشرەفیش بە پڕکردنەوەی لایەنی بواری جنسی و سێکسی براکەی وەک پێناساندنی کچانی شۆخ و شەنگ و هێنانیان بۆ دیداری براکەی بە تەواوەتی شای کۆنتڕۆڵ کردبوو. ژرار دوویلی نووسەری فەڕەنسی لەبارەی ئەم سەردەمی ژیانی شاوە کە لە سەرەتاکانی ساڵی 1947 زاینی کۆتایەکانی ساڵی 1325 هەتاویەوە دەست پێ دەکا، بابەتێکی تایبەتی نووسیوە بە ناوی ژیانی شیرین کە ئەمەش وەک ناوی فیلمێکی ئیتالیا کە پڕیەتی لە کاری سێکسی ئەو نووسەرە فەڕەنسیا بابەتێکی لە کویکی ئەمریکیەوە وەرگرتووە کە لە ژمارەی مانگی ژانیۆی 1947 زاینیدا بابەتێکی لەبارەی ئێران بڵاو کردوێتەوە و دەنووسێ ئیدی شا بە کچانی شۆخ و شەنگی تاران واز ناهێنێ، داواکارەکانی خۆی لە نێو کچانی ئەوروپا کە باڵابەرز و چاوڕوونن پەیگیر دەکا. ماوەیەکە کرێکارەکانی فڕۆکەخانەی تاران تووشی مەراق بوون لە داخی هاتنی ئەو گەشتیارە تەنهایانەی کە بە بەرپرسەکان بە ئۆتۆمبیلی شیکەوە پێشوازیان لێ دەکەن و بە خێرایی لە فڕۆکەخانە دەیان بەنە دەرەوە. گەشتیارە شۆخەکانی نێو ئەم ئۆتۆمبیلانەش دەبرێن بۆ ئەو ڤێلایانەی کە لە گەڕەکی شەمێران بۆیان ئامادەکرا بوو. تیایدا نیشتەجێ دەکران بۆ ئەوەی بەنۆبەت لە مەجلیسی کەیف و نۆشەکانی شاهانە بەشداریان پێ بکرێت.
لە ژراردوویلەی فەڕەنسی لە پێوشوێنگرتنی ئەم بابەتەدا ئاماژە بە کوشتنی محەممەد مەسعودی ڕۆژنامەنووسی دیاری ئێران کردووە کە بابەتگەلێکی لەسەر ئەشرەف و بنەماڵەی سەڵتەنەتی بڵاو کردبوویەوە و دەنووسێت لەگەڵ ئەوەی کە بکوژی ئەو ڕۆژنامەنووساوە تا محەممەد مەسعودی نەدۆزرایەوە بەڵام هەمووان ئەشرەف و دەرباریان تاوانبار دەکرد لەژێر نووسینی هەمان بابەتیشدا کە بە شێوەیەکی یەکلایکەرەوە نووسراوە کە محەممەد مەسعودی بە دەستوری خودی شا کوژراوە بەڵام دواتر دەرکەوت کە کۆمیتەی تیرۆری حیزبی توودا بۆ ناوزڕاندنی دەربار ئەم کارەی ئەنجام داوە هەرچۆنێک بێ لەو کاتەدا ئەشرەفی پەهلەوی دەسەڵاتێکی زۆری لە ناو حکومەتدا هەبووە بەڕادەیەک نەک تەنها بەشا بەڵکو دەوڵەتیشی لەبەردەستدا بوو ئەو گروپێکی لە خاوەن پۆستە ئیداری و سەربازیەکانی لە دەوری خۆی کۆ کردبوویەوە لە نێو ئەوانەدا دەتوانین ئاماژە بە هەندێکیان بکەین وەکو هەژیر کە تازا بوو بە سەرۆکوەزیران ڕەزم ئاراس سەرۆک لەشکر منوچەر ئیقبال و جەواد بوو شەهری کە ئەمانیش هەر بە پشگیری ئەشرەف پۆستی وەزارەتیان لە کابینەکەی هەژیردا هەبوو پەیوەندی ئەشرەف بە هەژیرەوە کە چاوێکی نابینا بوو زۆر سەرسوڕهێنەر بوو عشقی کاترینی مەلیکەی شەهوەترانی رووسیا بۆ سەردارە یەکچاوەکەی خۆی واتە پوت مەکینی وەبیر دەهێنایەوە هەرچەندە پێدەچێت پەیوەندیەکانی ئەشرەف و هەژیر زیاتر لە ڕووی سیاسیەوە بوو بێت و مەبەستی بەدەستهێنانی پۆست و دەسەڵات بوو بێ هەروەها پەیوەندی ئەشرەف و ڕەزم ئاراش هەر پەیوەندێکی سیاسی بووە لەلایەکی دیکەوە ڕەزم ئارا و هەژیر بە چاودێری یەکدی دێنە هەژمار محەممەد ڕەزا شا لە سەروبەندی حکومەتەکەی هەژیردا بە بانگێشتی فەرمی سەردانی ئینگلیستانی کرد بەڵام پێش دەستپێکردنی سەفەرەکەی ئەندامانی پەرلەمانی لە کۆشکی سەڵتەنەتیدا کۆ کردەوە و داوای لێکردن کە لە کاتی نەبوونی ئەودا پشتگیری دەوڵەت بکەن ئەم کاریشا لە پێشتردا نەبیندرا بوو ئەمەش بە دەستپێکی دەستوەردانی ڕاستەوخۆی شا بۆ نێوکارەکانی دەسەڵاتی یاسادانان دێتە هەژمار لەگەڵ ئەمەشدا هەندێک لە پەرلەمانتارەکانی ئەم فەرمانە شاهانەیان جێبەجێ نەدەکرد عەباس ئەسکەندەری پەرلەمانتار کە هێشتا وەفای بۆ قەوام سەڵتەنە هەبوو لە کاتی سەفەرەکەی شادا لێپرسینەوەی لە دەوڵەتەکەی هەژیری کردو بە نێوی خراپی ڕەوشی سیاسەتی نێوخۆی و دەرەوە هەژیری هێنایە نێو پەرلەمان بۆ لێپرسینەوە هەژیریش لە وەڵامی لێپرسینەوەکەی عەباس ئەسکەندەریدا وتارێکی دوور و درێژی پێشکەش کرد و بە دەنگی سەرجەم پەرلەمانتاران دووبارە متمانەی پێدرایەوە هەموو ڕزاشا لە سەفەرەکەی بەریتانیایدا ڕوبەڕووی پێشوازیەکی سارد و سڕ بوویەوە کە هیچ وەخت بە خەیاڵیدا نەدەهات بەڕادەیەک کە چاپکراوەکانی تارانیش ئاماژەیان بەو پێشوازیە ساردەی کە لە شا کرابوو کردووە و لە نێو لێپرسینەوەی دەوڵەتیشدا ئەم بابەتە سەری هەڵدا کە بۆچی شا بەبێ ئامادەکاری پێشوەخت ئەم سەفەری ئەنجام داوە ئایا ئەم سەفەرە چ دەستکەوتێکی بۆ ئێران تێدایە پێدەچێت لە ئەنجامی رازینەبوونی شا لەو پێشوازیە ساردەی لە لەندەن و بێ ئەنجامبوونی لە هەوڵەکانی بۆ خۆنزیکردنەوە لە ئینگلیزەکان بوو بێ کە لە کاتی گەڕانەوەی شادا دەوڵەتی هەژیری هەنگاوی نا بۆ جێبەجێکردنی بڕیاری پەسەندکراوی پەرلەمان سەبارەت بە ڕەتکردنەوەی پەیماننامەی نەوتی ئێران و سۆڤیەت و پاراستنی مافی ئێران لە کۆمپانیای نەوتدا لەگەڵ ئەوەشدا پەرلەمان پرۆژە یاسایەکی پەسەند کرد کە تێیدا چەندین مەرج و پێشنیازی هەبوو بۆ پێداچوونەوەی پەیماننامە نەوتیەکان بەڵام ململانەکانی ئەو لەگەڵ پەرلەماندا بوویە هۆی ڕێگری لە بەردەم ئەم بڕیارەدا و سەرنجام هەژیری دوای گەڵاو هەرایەکی زۆر لەگەڵ پەرلەماندا لە دانیشتنی فەرمی ڕۆژی 15 ئابانی 1327 هەتاوی پەرلەماندا لە ناو پەرلەمان دەست لە کارکێشانەوەی کابینەکەی پێشکەشی شاکرد دوای دەست لە کارکێشانەوەی هەژیری پەرلەمانتاران دەنگیان بۆ ساعددا و کردیان بە سەرۆکوەزیران ئەویش ڕۆژی 25 ئابان حکومەتی پێکهێنا هێشتا دەوڵەت شوێنی نەگرت بوو عەباس ئەسکەندەری پەرلەمانتاری جەنجاڵی خولی 15م لێپرسینەوەی لە دەوڵەت کرد و یەکێ لە بابەتەکانی دەربارەی کەمتەرخەمیەکانی دەوڵەت بوو لە پاراستنی مافی ئێران لە کۆمپانیای نەوتدا عەباسی ئەسکەندەری لە وتارەکەیدا واژووکردنی پەیماننامەی ساڵی 1933 زاینی بە خیانەت دانا و لەگەڵ هێرشکردنی ڕاستەوخۆ بۆ سەرواژووکەرانی ئەو پەیماننامەیە وەک سەید حەسەن تەقیزادە وەزیری دارایی ئەو کات و ئەندامی خولی 15 پەرلەمانیش داوای هەڵوەشاندنەوەی ئەو پەیماننامەیەی کرد تەقیزادەش لە دانیشتنی ڕۆژی 9 بەهمەنی 1327 هەتاویدا
بۆ وەڵامی ئەسکەندەری و بەرگریکردن لە خۆی وتارێکی گرنگی پێشکەش کرد کە نەک بەرگری لە پەیماننامەکەی 1933 زاینی نەکرد بەڵکو بەڕوونکردنەوەی ئەو ڕەوشەی کە بۆتە هۆی بەستنی ئەو پەیماننامەیە بنەڕەتی پەیماننامەکەی لەرزاند. تەقیزادە لە وتارەیدا کە خۆی لە خۆیدا بەڵگەنامەیەکی گرنگی مێژوویە وتی وەڵامی هێرشەکانی عەباسی ئەسکەندەری بۆ سەر من و بابەتی ئەندامەتی من و هەندێک لە برادرانی لەو لیژنەیەدان کە بە ئەفسانە و چیرۆکی جنۆکە و پەری دەزانێ وەڵامی نادەمەوە بەڵکو تەنها ئاماژە بۆ بابەتی پەیماننامەی نەوت کە بابەتێکی گرنگی نیشتیمانی و نەتەوەیە دەکەم. ئەو بەشەی وتارەکەی تەقیزادا کە پەیوەستە بە چۆریەتی هەڵوەشانەوەی پەیماننامەی دارسی و ڕووداوەکان و دانوستانەکانی نەوت و سەرنجام ئەو ڕەوشەی کە ڕەزاشای ناچار کرد ڕەزامەندی لەسەر ئەو پەیماننامەیە دەرببڕێت زۆر پێویست نییە. بەڵام بەشی کۆتایی وتارەکەی کە پێیوەستە بە ڕۆڵی خۆی لە واژووکردنی ئەو پەیماننامەیەدا بە گرنگی دەزانێت بیخەینە ڕوو. ئەم بەشە لە وتارەکەی تەقیزادا بە وەرگرتن لە گفتوگۆکانی پەرلەمانەوە دەینووسم. بەڵام بەشی بەندە لەم کارەدا دەبێت ئەو ڕابگەێنم کە بەندە لەم کارەدا هەرگیز و هەرگیز هیچ دەسوەردانێکم نەبووە جگەلەوەی کە واژووی من بەسەر ئەو وەرەقەیەوەیە پێکەنینی توندی پەرلەمانتارانە و ئەو واژوویەش چ من بم کردایە یا نەم کردایە و هی کەسێکی دیکە بوایە دەبوو دەست بەجێ کەسێک ئەوەی واژوو بکردایە هیچ جۆرە گۆڕانکاریەک لەو نووسراوەی کە هەبوو نەدەکرا و نەکردنی واژووی یەکێک کە ئەگەر هەر نەشی کردایە هیچ کاریگەریەکی لەسەر ئەسڵی بابەتەکە تەنانەت بەقەد مسقاڵێکیش نەدەکرد. محەممەد حەسەین قەشقائی لەم ڕواگەیەوە پەیماننامەیەکی یاسایی نییە. بەندە لەم بارەیەوە هیچ ڕوونکردنەوەیەکم نییە. کۆتاییەکەی ئەوەیە کە دەگونجێ خودی ئەم واژوەی کە سەپێنراوە خراپ یان بە تاوان بێتە هەژمار من هەرگیز بە درێژکردنەوەی ماوەی پەیماننامەکە ڕازی نەبووم و ئەوانی دیکەش بە هەمان شێوە. ئەگەر تاوانێک لەم کارەدا هەیە یان هەر هەڵەیەک کە بووە تاوانی ئێمە نییە بەڵکو ئەنجامدەری کارەکە ڕەزاشاد تاوانبارە کە بێچارە هەڵەیەکی کرد و نەیتوانی لی پاشگەز بێتەوە. مەبەستی تەقیزادا لە ئەنجامدەری کارەکە ڕەزاشا بوو. لە کۆتاییەکانی وتەکانیدا باسی ئەوەشی کرد کە ئەویش بە درێژکردنەوەی ئەو پەیماننامەیە ڕازی نەبووە بەڵکو لە ژێر فشار و لە ڕووی سەپاندنەوە ڕازی بە واژووکردنی ئەم پەیماننامەیە بووە. دوای کۆتایی هاتنی وتەکانی تەقیزادا ڕەحیمیانی ئەندام پەرلەمان نوێنەری قۆجان کە یەکێک بوو لە ڕخنەگرانی دەوڵەت و خوازیاری هەڵوەشانەوەی پەیماننامەکەی 1933 زاینی بووتی بە تێڕامان لە ڕوونکردنەوەکانی جەنابی ئاغای تەقیزادا کە ئێمە لەوە زیاترمان چاوەڕوان نەدەکرد ئەم پەیماننامەیە بەتاڵە هەر بەپێی ئەو ڕوونکردنەوانە ئەم پەیماننامەیە لە ڕووی گرنگیەوە ناتەواوە. زۆربەی پەرلەمانتارانی ناو پەرلەمان بە وتنەوەی دروشمی ڕاست دەکا پشگیری وتەکانی ئەویان کرد. وتارەکەی تەقیزادە لە راپۆرتە چاپکراوەکان و ڕۆژنامەنووسا بیانیەکانیش کرا بە سەردێر بە پێشەکیەک بۆ هەڵوەشانەوەی پەیماننامەی نەوت بڵاو کرایەوە. بەر لە دانیشتنی فەرمی دواتری پەرلەمان حسەین مەکی و چەند پەرلەمانتارێکی دیکە داوای دانیشتنێکی تایبەتی پەرلەمانیان کرد. لەو دانیشتنەدا حسەین مەکی نامەیەکی دکتۆر مستەدەقی خوێندەوە کە تیایدا وتەکانی تەقیزادەی بەڕازدانا بوو و داوای لە عەباسی ئەسکەندەری کرد لێپرسینەوەکەی خۆی وەربگرێتەوە و داوا لە دەوڵەت بکەن بەبێ بە هەدەردانی کات لەگەڵ ئینگلیزەکان بکەونە گفتوگەوە لەبارەی پاراستنی مافی ئێران لە کۆمپانیاکانی نەوت. ڕۆژی 14 بەهمەن دەوڵەت عەباسولقولی کلشائیانی وەزیری دارایی ڕاستپار کە گفتوگۆ لەگەڵ کۆمپانیای نەوتدا بکات و لە هەمان ڕۆژدا بۆ یەکەم جار لەلایەن خوێندکارانی زانکۆوە خۆپشاندانێک بۆ هەڵوەشاندنەوەی پەیماننامەی نەوت سازکرا. ڕووداوی هەوڵی کوشتنی شا لە ڕۆژی 15 بەهمەنی 1327 هەتاویدا کە بە خاڵێکی وەرچەرخان لە ژیانی شادا دێتە هەژمار هەفتەیەک دوای دەستپێگرتنی گفتوگۆکان بوو لەبارەی پرسی نەوت و گەرمەی هەڵوەشاندنەوەی پەیماننامەی 1933 زاینیدا. نووسەر لەو کەسانە نییە کە لە هەموو ڕووداوەکاندا باز لە دەستێکی بیانی دەکەن بەڵام خودی خۆی لە نووسین و چاوپێکەوتنەکانیدا بەڕاشکاوی ئاماژە بەدەستی بیانی دەکا لەو ڕووداوەدا. هەرچەندە حیزبی توودا لایەنێکی جێبەجێکاری ئەم پیلانە بوو بەڵام ئینگلیزەکان لە پشت سەریانەوە بوون. بەر لە باسکردنی ئەم ڕوودا و هۆکار و مەبەستەکانی لە زمانی خەڵکانی دیکەوە وا باشترە کە لە زمانی خودی شاوە ئەم ڕووداوە ببیستین. شا لە کتێبێکیدا بەناوی
مەئموریەت برای وەتەنم دەربارەی ئەم ڕووداوە بەم شێوەیە دەنووسێ. یەکێ لە ڕووداوە سەرسوڕهێنەر و تەڵخەکانی سەردەمی فەرمانڕەواییم لە مانگی بەهمەنی 1327 هەتاویدا ڕوویدا، لە کاتێکدا کە لە بۆنەی ساڵانەی زانکۆدا بەشداریم دەکرد لەو ڕۆژەدا پۆشاکی سەربازیم پۆشی بوو. لە کاتێکدا کە لە ئۆتۆمبیلەکە دابەزیم و خەریکی ڕۆیشتن بووم بۆ نێو کۆلێژی ماف و شوێنی گێڕانی بۆنەکە، لە ناکاو دەنگی گولە کەوتە بەرگوێم و چەند گولەیەک لێیدام. لەگەڵ ئەوەشدا زۆر سەرسوڕهێنەر بوو. 3 گولە دابووی لە کڵاوە سەربازیەکەم بەبێ ئەوەی هیچ زیانێک بەرسرم بکەوێ، بەڵام گولەی چوارەم لە لای ڕاستەوە بەرگۆنام کەوت و لە لێوی سەرەوە و ژێرلوتمەوە دەرچوو. ئەو کەسەی کە هەوڵی کوشتنمیدا بە نێوی وێنەگرەوە هاتبووە ئەو شوێنە و 2 مەتر زیاتر لە منەوە دوور نەبوو. لولەی دەمانچەکەی خۆی ڕوو کردبووە سەرسنگی من و ئەویش هەردووکمان ڕوبەڕووی یەکتر وەسا بووین و کەس لە نزیکمانەوە نەبوو کە لە نێوانماندا ڕێگر بێت. هەر بۆیە دەمزانی هیچ ڕێگرێک نییە بۆ ئەوەی کە گولەکانی ئەو دەمانچەیە کە دەیەوێ نەی پێکێ. ئەو پەرچەکردارەی کە لەو ساتەدا لە بیر نەکراوە ئەنجاممدا هێشتا بە جوانی لە بیرم ماوە. بیرم کردەوە کە خۆم بەرەو ڕووی بچم، بەڵام دەست بەجێ لەوە تێگەشتم کە ئەگەر بەرەو ڕووی ئەو هەنگاو هەڵگرم ئەوە نیشانەگیری ئەو ئاسانتر دەبێت و ئەگەریش هەڵبێم ئەوە لە پشتی سەرەوە بە باشی دەمپێکێ. ناچار بە خێرایی مارپێچ ئاسا دەستم کرد بە زنجیر و خۆلادان و خۆبادان بۆ ئەوەی بە تاکتیکێکی سەربازی سەر لە بەرامبەرەکەم بشێوێنم. ئەو دووبارە گولەیەکی دیکەی تەقان کە شانی بریندار کردم. کۆتا گولەشی لە دەمانچەکەیدا گیری کرد و نەتەقی. لەو کاتەدا لەوە تێگەیشتم کە ئیدی مەسترسی لەسەر من نەماوە و بە زیندوی دەمێنم. تەقەکەرەکە بە تووڕەیەکی توندەوە سیلاحەکەی دا بە زەویدا و ویستی هەڵبێ، بەڵام لەلایەن هاوڵ و پارێزەرەکانی منەوە گەمارۆدرا بەداخەوە کوژرا و هەڵسوڕێنەرا سەرەکیەکانی ئەو کارە ئاشکرا نەبوون. دواتر ئەوە زاندرا کە ئەو پەیوەندی لەگەڵ هەندێ لە دەمارگیرە ئاینیەکان هەبووە و لە هەمان کاتیشدا چەند زانیاریەک دەربارەی پەیوەندیەکانی ئەو لەگەڵ حیزبی توودەی هەڵوەشاوەدا دەستکەوت. ئەوەی شیای باسە ئەوەیە کە مەعشوقەی ئەو بکوژە کچی باخەوانێکە لە باڵوێزخانەی ئینگلیز لە تاران. خوێن لە برینەکانی من وەکو فوارە دەڕۆیشت، بەڵام لە یادمە کە لە هەمان کاتدا ئارەزووی ئەوەم دەکرد کە بەشداری بۆنەکەی ئەو ڕۆژە بکەم، بەڵام پارێزەرەکانم ڕێگەیان نەدا و منیان گەیاندە نەخۆشخانە و لەوێدا دەستیان بە تیمارکردنی برینەکانم کرد. ئەم ڕووداوە ئیمانی منی بە ڕێگای ڕاست و پارێزگاری ذاتی یەکتایی مەزن بەهێزتر کرد و پەیوەندی ئاگای منی بە خودای گەورەوە بەهێزتر کرد. ژرار دوویلەی نووسەری فەڕەنسی لەو ماوە زۆرەی نیشتەجێبووی تاران توێژینەوەیەکی وردی لەبارەی ڕووداوی هەوڵی کوشتنی شاو ئەنجامدەرانی بابەتگەلێک زیاتر لەوەی کە شا لە کتێبەکەی خۆیدا باسی دەکا لە زمانی خودی شاوە دەگێڕێتەوە. یەکێک لەوانەی کە شا ئاماژەی بۆ دەکات ئەوەیە کە دەڵێت کاتێ بکوژەکە گولەکەی بەرەو ڕووی من دەتەقان، سەرجەم پارێزەر و هەواڵ و دەورەبەرەکانم هەڵدەهاتن. تەنانەت کەوتە بەرچاوم کە یەکێک لەو ئەفسەرانەی کە لەگەڵ مندا بوو خۆی خزاندبووە ژێر ئۆتۆمبیلێکەوە، بەڵام کاتێ بکوژەکە سیلاحەکەی خۆی فڕێدا و مەترسی نەما، هەمووان هێرشیان کردە سەرسەری و گویان بە هاوارەکانی من نەدا کە دەمگوت ئەو مەکوژن، ئەو مەکوژن، ئەوم بە زیندوی دەوێت. لێرەدا دوویلیا ئەفسەرێکی هاوڕازی بە ناوی ڕەزم ئارا بە نێوی سەرهەنگ دەفتەری ناودەبا کە گولەکانی سیلاحەکەی لەسەری بکوژەکەدا کە نێوی ناسر فەخری ئارایی بوو و خاڵی دەکاتەوە. ئەمەش ئەوە دەردەخا کە ڕزم ئارای سەرۆک لەشکری ئەو کات لەم پلانەدا دەستی هەبوو و لەلایەن ئەوەوە سەرهەنگ دەفتەری ڕاست پێردراوە کە دوای کوشتنی شا ئەویش ناسر فەخری ئارایی بکوژێت بۆ ئەوەی ئەم پلانە لەلایەن هەمووان بە شاراوی بمێنێتەوە. هەروەها ئەو نووسەرا فەڕەنسیا معشوقەکەی ناسر فەخر بکوژ کە شا بە کچێکی باخەوانی باڵوێزخانەی ئینگلیز لە تاران باسی دەکا بە مەهین ئیسلامی ناوی دەهێنێت. سەرنجامیش ئاماژە بە خاڵێکی گرنگ دەکات و دەنووسێ لە کاتی ئەوەی کە چەندین وێنەگر لە کاتی ڕوودانی ئەو ڕووداوە لەو شوێنەدا بوونیان هەبوو، ڕوون نییە کە بۆچی تەنانەت یەک وێنەی ئەو ڕووداوە نەگیراوە و ئەگەر وێنەیەکیش گیردراوە ئەی بۆچی ڕێگری کراوە لە بڵاوکردنەوەی لە بڵاوکراوەکاندا.
ژرار دوویلەی نووسەری فەڕەنسی یەکەم کەسا کە لە دوای تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر پیلانی کوشتنی محەممەد شادا لە نێو زانکۆ ڕزم ئارا بۆ تۆمەتبار دەکا کە بەشداری ئەو پلانەی کردووە و بە بێگومانیش خودی شا و دەربارەکانیشی ئەم بۆ چوونەیان دەربارەی ڕزم ئارا هەبووە. 3 ساڵ دوای بڵاوبوونەوەی کتێبەکەی ژرار دوویلیان لە پاریس، دکتۆر فەرەیدونی کشاوەرز کە یەکێک بوو لە ڕێبەرانی پێشوەی حیزبی توودا لە چاوپێکەوتنێکیدا ڕۆڵی ڕزم ئارای لەم ڕووداوە و پەیوەندی بە حیزبی توودەوە ئاشکرا کرد. دکتۆر کشاوەری لەم چاوپێکەوتنەدا کە بە نێوی نیشانی من متهم مەکینم چاپ و بڵاو کرایەوە بانگەشەی ئەوەی دەکرد کە حیزبی توودا هیچ ئاگایەکی لەو ڕووداوە نەبووە. دکتۆر کیانووری کە پەیوەندیەکی نزیکی هەبووە لەگەڵ ڕزم ئارادا ئەم پیلانەیان داڕێژراوە. لەم ساڵانەی دواییدا یەکێکی دیکە لە ئەندام و کادیرانی حیزبی توودا بە نێوی دکتۆر ئەنەوەر خامەیی لە یادداشتەکانی خۆیدا دەربارەی ئەو سەردەمە نهێنیەکی دیکەی ئاشکرا کردووە و دەنووسێ. ئێستا دوای تێپەڕینی چەندین ساڵ و ئاشکرابوونی نهێنی گەلێک کە ئەوە دەردەخەن، ڕزم ئارا هەڵسوڕێنەری سەرەکی ئەم تیرۆرە بوو و ئینگلیزەکان بەدەستی ئەو ئەم پیلانەیان جێبەجێ کردووە بۆ ئەوەی دەسەڵات بدەنە دەست دیکتاتۆرێکی سەربازی و بزوتنەوەی دژایەتی داگیرکەر و تێکۆشان بۆ بەدەستهێنانی چیاوگی نەوتی باشوور هەر لە سەرەتاوە تەفروت و نابکات. گرنگترین بەڵگەیەک بۆ ئەوەی کە ڕزم ئارا لەم کاری تیرۆرکردنەدا دەستی هەبوو بێ ئەو سوودەیە کە دەستی دەکەوت. ئەگەر شا بکوژایە ئەگەرێکی بەهێز هەبوو کە دەسەڵاتی ڕەها دەکەوتە دەست ڕزم ئارا و هیچ دەسەڵاتێک نەیدەتوانی لە بەرامبەریدا بوەستێت. دەوڵەت و وەزارەتیش بەڕادەیەک بێتوانابوون تەنانەت بەر لە ڕووداوی هەوڵی کوشتنی شا لە دوای ئەو فەرمانیان لە ڕزم ئارا وەردەگرت. لە لەشکر و هێزە سەربازیەکانیشدا ئەگەر تەنها هێز نەبووایە ئەوە دەسەڵاتی شا زیاتر دەبوو. لە پەرلەمانیشدا زۆرینەی ئەندام پەرلەمانەکان وابەستەی ئینگلیزەکان بوو ئەوانەشی کە پەیوەندیان لەگەڵ ئینگلیزەکاندا نەبووایە ئەوە پشگیری شا یان ڕزم ئارایان دەکرد. وە ژمارەی ئەو پەرلەمانتارانەشی کە بەهۆی دەسەڵاتی ڕزم ئارا لە لەشکرەوە هەڵبژێردرابوون کەم نەبوو. لە ئەم ڕەوشەوە دەتوانرێ هەز بە بەهێزی دەسەڵاتی ڕزم ئارا بکرێت کە تەنانەت دوای شکستی پیلانی ناوبرا و تیرۆری شا و نەکوژرانی شا پەرلەمانتاران بەڕادەیەک دەترسان کە هەتا ماوەیەک ورتە لە هیچ کامیانەوە نەدەهات و ڕزم ئارا هەر کارێکی بویستایە ئەنجامیان دەدا. هەر بۆیە ئەگەر پیلانەکە سەرکەوتوو ببوایە و شا بکوژایە ئەوە جێگیرکردنی دیکتاتۆریەتی ڕزم ئارا بێگومان ڕووی دەدا. هەر بۆ ئەوەی کە بزانین دوای شکستی پیلانی تیرۆری شا دەسەڵاتی ڕزم ئارا تا چ ڕادەیەک بووە، لێرەدا ئاماژە بە بەشێ لە یادداشتەکانی ساعدی دەکەین کە دەنووسێ ڕۆژی 15 بەهمەن لە نێو زانکۆدا هەواڵی کوشتنی شادرا. من کە لەو کاتەدا سەرۆگۆزیران بووم بەهۆی نەخۆشیەوە لە ماڵ کەوتبووم. تەنانەت لە کاتی گەرما و گەرمی ڕووداوەکە منیان ئاگادار نەکردەوە و دوای چەند کاتژێرێک لەو ڕووداوە ئاگادار کرامەوە. هەمان شەو خوا لێ خۆش بوو ڕزم ئارا هات بۆ ماڵی من و وتی بکوژەکە لە پیاوەکانی ئایەتوڵڵا کاشانی بووە و یەکێک لە لایەنگرەکانی ئەو باجی هاتنە ژوورەوەی بە نێوی ڕۆژنامەنووسی وێنەگرەوە پێداوە و ئەو بکوژەش بە ناسنامەی پەیامنێری ڕۆژنامەی پرچمل ئیسلامەوە هاتوۆتە نێو زانکۆ و هەستاوە بەو کارە ناپاکە. سەرنجام کاشانی لای ئێمە جێگەی گومانە و ئەومان دەستگیر کردووە و دەمانەوێت دادگایی بکەین. من دادگاییکردنی کاشانیم بە باش نەزانی و وام بە باشتر زانی کە ئەو دوور بخەینەوە. دیسان ڕزم ئاراوتی من بە زۆر سەید زیا و قەوام سەڵتەنەم دەستگیر کردووە چونکە وا دەردەکەوێت کە ئەوانش لەم ڕووداوەدا دەستیان هەبوو بێ. من وا هەستم دەکرد ڕووداوەکە لە شوێنێکی دیکەوە بە ڕزم ئارام وت دەستگیرکردنی سەید زیا و قەوام لە بەرژەوەندی ئێمەدا نییە چونکە 30 ساڵ دەبوو کە من سەید زیا ئەم دەناسی، قەوامیش هەروەها. هەر بۆیە کاتێک ڕزم ئارا ڕۆیش تەلەفۆنم کرد بۆ خاوەنشکۆ و داوام لێ کرد کە سەید زیا و قەوام ئازاد بکەن. شاهەنشاش فەرمویان بە لێپرسراوی خۆتان ئەم کارە بکەن. دوای ئەوەی من ئەو کارم ئەنجامدا سەید زیا و قەوامم بە مەبەستی واژووکردن ناد بۆ دیوانی خاوەنشکۆ. لەوێدا سەید زیا گەشت بۆ خزمەتی خاوەنشکۆ و پێشوازی و دڵنەوایی کرابوو، بەڵام قەوام سەڵتەنات درێنگ گەشت بوو. لەگەڵ ئەوەشدا خاوەنشکۆ دڵنەوایی هەردووکیانی کردبوو.
ڕزم ئارا دەیویست لانی کەم ئەم ڕووداوە بەدەستی بیانیەکان ئەنجام درراوە بۆ سوودی خۆی بەکاری بهێنێ، بۆیە دەیویست بە دەستگیرکردن و زیندانکردنی کەسایەتیە خاوەن پێگەکان ڕێگەی بوون بە سەرۆگوەزیران بۆ خۆی بسازێنێ. لەم نووسینەی ساعەدیدا ئەوە ڕوون دەبێتەوە کە عەسری ڕۆژی 15 بەهمەن ڕزم ئارا دەسەڵاتداری ڕەها بووە، شارەوانی و سوپا و سەرجەم پۆستە سەربازیەکانی لە ژێردەسەڵاتدا بووە. وەزیرەکان گوێڕایاڵی ئەویان دەکرد و سەرۆگوەزیرانیش لە هەموو شتێک بێ ئاگا بوو. ڕزم ئارا هەر کەسێکی ویستوە دەستگیری کردووە، تەنانەت کەسانی وەکو کاشانی و سەید زیاد و قەوامیش. سەرۆگوەزیرانیش بۆ هەڵوەشانەوەی ئەم بڕیارە مۆڵەتی لە خودی شا وەرگرتووە، واتە ئەگەر شا بکوژایە هیچ کەس نەیدەتوانی ئەم بڕیارە هەڵوەشێنێتەوە. سەرسوڕهێنەرتر لە هەموو شتێک ئەوەیە کە ساعەت بە ئاشکرا ڕزم ئارا وەک پلان داڕێژەر و ئامادەکاری ئەو ڕووداوە دەناسێنێت و سەرباری ئەوەش شاهیدی دیکەش هەیە. یەکێک ئەوەیە کە بە پێچەوانەی ڕێڕسمی ساڵانی دیکەوە بە بیانووی هەبوونی حیزبی توودە لە ئیمامزادە عەبدوڵڵا میتینگدا ڕزم ئارا خۆی دزیوەتەوە و لە ئامادەبوونی لە نێو زانکۆ و لە بارەگای لەشکرەوە چاودێری ڕەوشەکەی کردووە. ئەگەر تێڕامانێکی وردمان هەبێت و پشت بەستوو بە وتەکانی دکتۆر کشاوەرز کە بەهۆی سەختگیری و پێشنیازی کیانورەوە دەستەی جێبەجێکارانی ڕازی دەبن لە جیاتی 14 بەهمەن ڕێوڕسمی یادکردنەوەی ئارانی دەخەنە 15 بەهمەنەوە. بە سەرنجدانیش بە پەیوەندیەکانی دکتۆر کیانوری و ڕزم ئارا چ لە ڕێگەی خەسرە و ڕووبەوە یان ڕاستەوخۆ ئەوە دەردەکەوێ کە ڕزم ئارا لە چاوەڕوانی هەواڵی کوشتنی شادا بووە بۆ ئەنجامدانی کودەتا. گەواهیەکی دیکەی ئەم ڕووداوە ئەوەیە کە لەو ڕۆژەدا بە فەرمانی ڕزم ئارا سەرجەم سەربازگەکانی پایتەختت دەستوری ئامادەباشی پێگەشت بوو، بەڕادەیەک کە سەرجەم هێزە سەربازیەکان بە تەواوی پێداویستیەکانیانەوە لە سەربازخانەکانیاندا ئامادەی کارکردن بوون. ژرار دووبیلەی نووسەری فەڕەنسیش کە یەکەم کەس بووە پەردەی لەسەر ڕۆڵی ڕزم ئارا لە هەوڵی کوشتنی شادا لاداوە، باوەڕی وایە کە ڕزم ئارا ئەو کارەی بە شێوەیەک ڕێخستە بوو کە بە ئاسانی بتوانێ ئەو هەوڵی کوشتنا بداتە پاڵ حیزبی توودە یان گروپە مەزهەبیەکان و دوای مەرگیشە ئەوانیش بسڕێتەوە. هەر لەبەر ئەوە لە بەرنامەیدا بۆ دامەزراندنی حکومەتێکی ڕەها لە ئێراندا هیچ دروستکاییەک بۆ مانەوەی گروپە سیاسی و مەزهەبیەکان بوونی نەبووە. یاداشتەکانی فیردۆستیش لەم بارەیەوە بەو هەموو ناڕوونیەی کە تێیدایەتی مایەی تێڕامانە. فیردۆست دەڵێ 15 بەهمەنی 1327 هەتاوی من و پرون لە کۆشکی محەممەد ڕەزا شا دانیشت بووین. لەو ڕۆژەدا ڕێوڕسمێک لە زانکۆ دەکرا کە محەممەد ڕەزا ئامادەی دەبوو. پاسەوانێکی زۆر کە پێک هاتەبوون لە گاردی هەمیشەیە و گاردی تایبەت و تەنانەت دژبانەکانیش لە دەوری محەممەد ڕەزا حاڵقەیان بەست بوو. لەو ڕۆژەدا سەر لەشکری دەفتەری هاوڕاز و نزیکترین کەسی ڕزم ئارا یاوەری محەممەد ڕەزا بوو کە لە تەنیشتی شۆفێرەکەەوە دانیشت بوو. دوای ئەوەی کەشا لە ئۆتۆمبیلەکەی دابەزی بیستی بچێتە ناو کۆلێژی مافەوە، کەسێک لەسەر لێواری چیمەنەکەیەوە 5 گولەی بەرەو ڕووی محەممەد ڕەزا شا تەقاند و گولەکانی تەواو بوو. محەممەد ڕەزا بە ئەنجامدانی جوڵەی جەستەیی هەوڵیدا بوو کە گولەکانی بەرنەکەوێ، بەڵام هەر 5 گولەکەی بەرکەوت بوو. تقاندنی 5 گولە لە دەوری 20 مەترەوە بە سیلاحی بەرپشتوێن واتە دەمانچە کە قەڕەوێڵ و وردوو تەواوی نییە بە شێوەیەک کە هەر 5 گولەکە بەسەر بەشی سەرەوەی جەستەی بکەوێ، ئەوە دەردەخا کە بکوژەکە تیر ئەندازێکی شازادە بووە. زۆربەی پاسەوانەکانی خۆیان لە پشتی درەختەکانەوە حەشاردا بوو چونکە لە سەرەتاوە بکوژەکە نەدەبیندرا. سەرلەشکری دەفتەریش خۆی لەژێر ئۆتۆمبیلەکەی حەشاردا بوو. کاتێک کە زانیان ئیدی بکوژەکە گولەی پێنەماوە، لە جیاتی دەستگیرکردنی سەرلەشکری دەفتەری فەرمانیدا کە بیکوژن. تەنانەت خۆشی هێرشی بۆ کرد و چەند گولەیەکی لێدا. پاسەوانەکانیش لە پشتی درەختەکانەوە دەرکەوتن بۆ خۆ دەرخستنیان، 1-2 گولەیان لێدا. بکوژەکە وەک بێژنگی لێهات. فەرماندەی گاردیش میهرەبان بوو کە ئەویش تەنها 1 گولەی لێدا بوو. من و پرون کە لە کۆشک بووین چاوەڕوانی گەڕانەوەی محەممەد شا بووین. لەو کاتەدا بە تەلەفۆن ئێمەیان لە ڕووداوەکە ئاگادار کردەوە. دەستبەجێ پرونم بر بە ئۆتۆمبیلەکەی خۆم بە خێرایی بۆ نەخۆشخانەی ژمارەیەکی لەشکر کە کەوتبوویە پێچی یوسف ئابادەوە ڕۆیشتین. محەممەد ڕەزایان لە ژوورێکی گەورەدا لەسەر مێزێک خەواندە بوو. هەر بەرپرسێک کە ئاگای لە ڕووداوەکە بوو
خۆی گەیاندبووە ئەوێ و دەوری مێزەکەیاندا بوو. دکتۆری ئێسک سەرتیب نەجەف ئابادی شوێنە برینەکانی تیمار دەکرد. من و پرونیش نزیکی مێزەکە بووینەوە و نیگەرانی خۆمان بۆ ڕاگەیاند. ئەویش وەڵامی ڕێزەکەی ئێمەیدایەوە. دکتۆر وتی پێویست بە نۆژداری ناکات چونکە ئێسکە سەرەکیەکانی ئازاریان بەرنەکەوتووە. محەممەد ڕەزا دوای تیماری سەرەتایی گەڕایەوە بۆ کۆشک. من و پرونیش بەهۆی ئازاری ئەوەوە چرکەیەک لێی دوور نەدەکەوتینەوە و شەوانەش لە تەنیشتی سیستەمەکەی ئەوە دەخەوتین. دکتۆرەکەش شەو و ڕۆژ دوو کاتژمێر جارێک دەهات و محەممەد ڕەزای دەبینی. هەوڵی کوشتنەکە درایە پاڵ ئایەتوڵڵا کاشانی و حیزبی توودا، بەڵام گومان و دوودڵیش لەبارەی ڕەزم ئاراشەوە هەبوو. محەممەد ڕەزا لە ڕەزم ئارای پرسی بۆشی تۆ لە ڕێو ڕزمەکەی زانکۆدا نەبوویت؟ ڕەزم ئارا لە وەڵام داوتی کاتێک کە تۆ دەردەچیت دەبێ من لە شوێنی کاری خۆم ئامادە بم و فەرمانی چاودێری و پارێزگاری بدەم. محەممەد ڕەزاوتی ئەم جارە فەرمانەکەی تۆیان جێبەجێ نەکرد. ورتەورتێک هەبوو دەربارەی پەیوەندی ڕەزم ئارا لەگەڵ هەندێک لە سەرانی حیزبی توودا لە ڕووداوی هەوڵی کوشتنی محەممەد ڕەزا شادا. ماوەیەک دواتر کە خودی ڕەزم ئارا تێرۆر کرا، موبسیری کە لەو کاتەدا سەرۆکی هەواڵگری و سیخوڕی بەشی دوی لەشکر بوو، لە کاتی پشکنینی ماڵەکەی ڕەزم ئارادا دەفتەری یاداشتەکانی ڕەزم ئارای دۆزیوەتەوە. پێیوتم کە لە دەفتەری یادەوەریەکانی ڕەزم ئارادا لەبارەی ڕووداوەکەی بەهمەنەوە شتانێکی سیر هەیە. هەرچیم کرد ئەو بەشەی پێ نەدام و وتی داومە بە شاو، ئەو پێی نەداومەتەوە، ئەگەر دەتەوێت بڕۆ لە خۆی وەربگرا. منیش داوام لێ نەکرد، بەڵام شا یەک دوو جار لای من ئەمەی دەوت. ئەم ڕەزم ئارایە عەجەب کەسێکی مەترسیدار بوو. ئەم ئاماژەیە بە سەرنجدان لە وتەکانی موبسیری کە ئەو کاتا سەرۆکی هەواڵگری و سیخوڕی بەشی دوی لەشکر بوو بۆ من بەس بوو کە دڵنیابم لەوەی بەڵگەیەک هەبووە بۆ نیشاندانی ڕۆڵی ڕەزم ئارا لە کوشتنی شادا. بێگومان ئەگەر هەوڵی کوشتنەکە سەرکەوتوو دەبوو، ئەوە ڕەزم ئارا بەوەی کە هێزەکەی سوپا و لەشکری لەبەردەستدا دەبوو دەبووە سەرۆکێکی ڕاهای بێڕکابەری ئێران. لەبەر ئەوە لەو کاتەدا محەممەد ڕەزا جێنشینی نەبووە. بەر لە نەتیجەگیری لەمبارەیەوە گواستنەوەی بەشێک لە یاداشتەکانی کیانووری کە یەکێکە لە ڕێبەرە پێشینەکانی حیزبی توودە و کۆتا ڕێبەری ئەو حیزبەشە کە خۆشی یەکێکە لە تۆمەتبارەکانی بەشدار لە پیلانی کوشتنی شادا بە پێویست دەزاندرێت. کیانووری لە وەڵامی پرسیارێکدا دەربارەی ڕۆڵی ئەو لە ڕووداوی 15 بەهمەنی هەتاوی 1327 دا دەڵێ دەربارەی من بە تەواوەتی بەم شێوەیە. یەکێک لە ئەندامانی حیزب بە ناوی عەبدوڵڵا ئەرکانی کە لاوێکی زۆر باش و خوێندکارێکی زانکۆ بوو منیشی دەناسی. چەند مانگێک پێش 15 بەهمەن هات بۆ لای من کە لەو کاتەدا بەرپرسی ڕێخستنەکانی حیزب بووم. ئەو خوێندکارە وتی یەکێک لە هاوڕێکانی من کە ناوی ناسر فەخر ئارائیە و لە ژیان بێزار بووە بڕیاری داوە کە شاد تیرۆر بکە. ڕای تۆ چییە؟ دەست بەجێ منیش کەوتمە هەواڵپرسینی دکتۆر ڕادمنیشی بەرپرسی یەکەمی کۆمیتەی ناوەندی. دواتر زانیم کە ئەو لە ئیدارەی ڕۆژنامەی مەردم بینایەکی هاوسەی بیناکەی حیزب بوو. ڕۆیشتم بۆ ئەوێ. دکتۆر ڕادمنش، دکتۆر کشاوەرز، ئێحسان تەبەری لە باڵکۆنی قاتی دووەمی بیناکەدا سەرقاڵی گفتوگۆ بوون. من بابەتەکەم پێیان ڕاگەیان. دکتۆر ڕادمنش وتی بە شێوەیەکی بنەڕەتی حیزبەکەی ئێمە دژی تیرۆرکردنا. ئێمە تیرۆر بە هۆکاری بەرەو پێشبردنی شۆڕش نازانین، بەڵام ئەگەر کەسێک دەیەوێت شا بکوژێ خۆ ئێمە ناتوانین بڕۆین و زانیاری بە شا بدەین. ئەمە دەقی وتەکەی ئەوە. دوای ئەوە منیش ڕێگریم لە ئەرکان کرد کە پەیوەندی بە ئێمەوان نییە. جارجارانێک ئەرکانی دەهاتە لای من و هەواڵی ڕەوشی ناسر فەخری ئارائی پێدەدام کە بەهۆی هۆکاری جۆرا و جۆرەوە نەیتوانیوە سەرکەوتوو بێ لە هەوڵی پەیداکردنی چەکدایە. دانەیەکی پەیدا کردووە، بەڵام بە کەڵک نایە. منیش بە سادەی ڕەوشەکەم دەگوزەراند، ئەوەندەی کە لە یادم مابێ جارێکیان پێم وت واز لەم کەسە بێنە، بە بڕوای من ئەو کەسێکی ئاسایی نییە. بەڵام لە ڕواڵەت داوا دەردەکەوێت کە ناسر لەگەڵ کەسانێکی دیکەدا پەیوەندی هەبوو بێ، وەک فەقهی شیرازی، زاوای ئایەتوڵڵا کاشانی. کیانووری جەخت لەسەر نەبوونی پەیوەندی خۆی لەگەڵ ڕەزم ئارا دەکاتەوە و لە کۆتایی گفتوگۆکەیدا دەربارەی 15 بەهمەن دەڵێ بەو بۆچوونەش کە ئەگەر تیرۆرکردنەکەی شا سەرکەوتوو ببوایە
ئەوە ڕزم ئاراد دەبووە دیکتاتۆر. بە بۆچوونی من هیچ ڕاز نییە، هەرگیز داگیرکەر ڕازی نەدەبوو دەست لە ڕژێمی پاشایەتی بەربدا. لە کاتی کوشتنی شادا عەلی ڕەزا بە پێچەوانەی محەممەد ڕەزای برایەوە کەسێکی زۆر بەهێز و بە ئیرادە دەبووە شاو، داگیرکەرانیش پشگیریان دەکرد. دەرەنجامەکانی نووسەر لە وەرگرتنی ئەم وتانەوە ئەو نووسین و سەرچاوانەی دیکەی کە لەو بارەیەوە خوێندومەتەوە بە کورتی لێرەدا دەیان خەمەڕوو. یەکەم، ڕزم ئارا ڕاستەوخۆ جێبەجێکاری ئەم پیلانە نەبووە، پێدەچێ خودی ناسر فەخری بکوژی شایشی نەناسی بێ، بەڵام لە ڕێگای کیانوریەوە لەم پلانە ئاگادار دەکرێت. نەک هەڕێگری لەو کارە ناکە، بەڵکو ئاسانکاریش بۆ چوونە ناوەی بکوژەکە دەکات بۆ نێو زانکۆ، وە پێدەچێ سەرلەشکری دەفتەری یاوەری شایش کە لەگەڵ شادا دەچێ بۆ زانکۆ ئاگاداری ئەم پیلانە بوو بێ. هەر لەبەر ئەوەش بووە کە لە کاتی سەرنەکەوتنی هەوڵی کوشتنی شادا ئامادەسازی بۆ کوشتنی ناسر فەخری کردووە. هەڵبەتە کیانوری پەیوەندی خۆی لەگەڵ ڕزم ئارا ڕەت دەکاتەوە، بەڵام چەندین گەواهی و نزیک بوونەوە هەیە کە ئەو بانگەشەیە هەڵدەوەشێنێتەوە. دووەم، ئەوەی کە کیانوری و کەسانی دیکە وتویانە کە ئەگەر ڕزم ئارا یان دەستی دەرەکی داڕێژەری ئەم پیلانە بوونایە، ئەوە چەکێکی باشتریان دەدا بە ناسر فەخری، یان تفەنگچیەکی لێهاتووتریان بۆ ئەو کارە دیاری دەکرد. ڕۆڵی ڕزم ئارا لەم کارەدا ڕەت ناکاتەوە، هەروەکو پێشتر ئاماژەمان بۆ کرد کە ڕزم ئارا نەیدەویست بە جێبەجێکار و هەڵسوڕێنەری ئەم پیلانە بناسرێ، و لە کاتی سەرنەکەوتنی چالاکیەکەدا وەک چۆن سەرکەوتوش نەبوو گرفتار ببێت. سەرباری ئەوەش ئەگەر ڕازی ببێ بە بانگەشەی فیردۆس، ئەوان ناسر فەخری کەسێکی لێهاتوو بووە، و ئەگەر یەک لە گولەکانیشی بەر شوێنێکی هەستیاری وەکو مێشکی یان دڵی بکەوتایە، ئەوە کاری شایش سازی دەکرد، چونکە ناسر سەری شای کردبووە ئامانج. ئەگەریش هیچ کام لەو 5 گولەیە بەرسەری نەکەوت، بەڕاستی موعجیزە ئاسا بووە. سێەم، ڕزم ئارا ئامادەکاریەکانی بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵاتی دوای کوشتنی شا فراهەم هێنابوو. ئەو بانگەشەی کە کیانوریش کە هەرگیز داگیرکەر ڕازی نەدەبوو دەست لە ڕژێمی پاشایەتی بەربدا، ئەوە لە شێوەی بیر و بۆچوونە کۆنەکانە کە پێچەوانەی ناڕاست سەلمێنراوە. لە ئێراندا داگیرکەر هیچ جۆرە دڵبەستەگیەکی بە سیستەمی ڕژێمەوە نەبووە، بەڵکو پێشوازی لە هەر کەسێ دەکرد کە زیاتر بتوانێت بەرژەوەندیەکانی بۆ دەستەبەر بکە. لەبارەی عەلی ڕەزاشەوە کە ئەو بەڵگە نامەنهێنیانەی بەم دواییە بڵاوکرانەوە، لەوانەشە وەک راپۆرتەکانی سڕی درپولاردی باڵوێزی پێشووی ئینگلیز لە ئێران ئەوە ڕوون دەکاتەوە کە لە نێو براکانی شادا عەلی ڕەزا لە هەمویان زیاتر شانسی جێنشینی شای هەبووە، بەڵام لای ئەوان کەمتر لە هەمویان مای گرنگی پێدان بووە. چوارەم، ڕۆڵی ئینگلیزەکان لەم ڕووداوانەدا کە شاو ساعەت بە ڕاشکاوانە ئاماژەی بۆ دەکەن، ڕوون نییە و نووسەر ناتوانێت ئەم بابەتە پشڕاست یان ڕەت بکاتەوە. بەڵام بۆچوونی دیار ئەوەیە کە ئینگلیزەکان لە سەروبەندی سەڵتەنەتداری حەمەڕەزا شادا بۆچوونی باشیان لەبارەی ئەوەوان نەبووە و ئەویان بە کەسێکی بێتوانا و ئارزومەند بە پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان نەدەزانی. بە پێچەوانەی ڕزم ئاراوە کە بەپێی ئەو بەڵگەنامانەی دواتر ئاماژەیان بۆ دەکرێت جێگای ڕەزامەندی و گرنگی پێدانی ئینگلیزەکان بووە. سەرنجامیش شا ناچار بە دەرکردنی فەرمانی سەرۆکوەزیرانی ڕزم ئارا کراوە. محەممەد شا هەوڵی سەرنەکەوتی تیرۆرکردنی خۆی کردا دەستپێک و بیانویەک بۆ هەڵوەشانەوەی حیزبی توودە و دەستگیرکردن و دادگاییکردن و نەیارکردنی پتەوکردنی پێکەوەی دەسەڵاتی خۆی، و بە دامەزراندنی ئەنجومەنی موئەسسەسیانیش لە مانگی ئۆردی بەهەشتی 1328 هەتاویدا بە ئارەزووی خۆی تەواوی پێگەی خۆی بەهێز کرد. لە گرنگترین گۆڕانکاریەکانیش لە دەستوری وڵاتدا بەخشینی مافی هەڵوەشانەوەی پەرلەمان و دەرکردنی پەرلەمانتارەکان بوو بە خودی محەممەد شا کە بە تەواوەتی دەسەڵاتی یاسادانانی لە بەرامبەر ئەودا لاواز دەکرد. هەروەها شا بە دامەزراندنی ئەنجومەنی سەنا کە نیوەی ئەندامەکانی لەلایەن خودی شاوە دامەزران بە شێوەیەکی کردداری دەسەڵاتی یاسادانانی لەژێر ڕکێفی خۆیدا کۆت و بەند کرد. لەبەر ئەوە کە بڕیارە گرنگەکانی بە دەنگی زۆرینەی هەردوو ئەنجومەنەکە دەبوو، هەمیشە شا دەنگی زۆرینەی ئەنجومەنی سەنای لەژێر دەستدا بووە.
محەممەد شا لە بەرامبەر سیاسەتە توندەکانی نێوخۆیدا لە دەرەوە سیاسەتێکی نەرمی لە ڕادەبەدەری پیادە دەکرد، بە تایبەتی لەبارەی چارەسەرکردنی پرسینەوت لەگەڵ بەریتانیەکاندا زۆر لێبوردە بوو. سەرنجام ئینگلیزەکان ڕازی بوون کە چیاوگێکی کەم بدەن بە ئێران و مافی لە پەیمانی ساڵی 1933 زاینیدا زیاد بکەن. نوێنەرێکی کۆمپانیای نەوت بە نێوی کس کە گەیشتا چاران دوای گفتوگۆی لەگەڵ گلشائیانی وەزیری دارایی حکومەتەکەی ساعددا پەیمان نامەیەکی واژوو کرد کە بە پەیمان نامەی ئیلحاقی نەوت یان گس و گلشائیان ناسراوە. ئەم پەیمان نامەیە لە کۆتاییەکانی خولی 15دا پێشکەشی پەرلەمان کرا، بەڵام نوێنەر واتە پەرلەمانتارە کەمینەکانی وەکو حسەین مەکی، دکتۆر مزەفەری باقی، حائیرانی زادا دەنگی دژایەتیکردنی ئەو پەیمان نامەیەیان بەرز کردەوە. پەیمان نامەکە بۆ ماوەیەک لە نێو لیژنەکانی پەرلەماندا مایەوە. پاش خستنە ڕووی لە دانیشتنی ئاسایی پەرلەماندا، حسەین مەکی لە چەندین دانیشتندا دژایەتی خۆی دەربڕی و لەو بارەیەوە قسانی دەکرد. ئەمە مایەوە تا تەمەنی خولی 15 پەرلەمان کۆتایی هات. بڕیاری کۆتایی دانرا بۆ خولی داهاتووی پەرلەمان. ڕەوتی هەڵبژاردنی خولی 16 پەرلەمان کە پڕا لە شلۆقی و ناڕوونی بوو، دکتۆر مصدق بە سەرۆکایەتی دەستەیەک لە پەرلەمانتارانی خولی پێشوو کەمینەکانی خولی 15م بەرپرسە حکومیەکان و ڕۆژنامەنووسان کە دواتر جەبهی میلیان دروست کرد بۆ ناڕەزایی دەربڕین لەبارەی دەسوەردان لە هەڵبژاردنەکان چوونە کۆشکی دەربارەوە. گردبوونەوەی دکتۆر مصدق و هاوڕێکانی بەبێ ئەنجام دوای چەند ڕۆژێک کۆتایی هات. ئەوەش دەوترا کە لە هەڵبژاردننی هەژیر وەزیری دەربار و دکتۆر ئیقبال وەزیری ناوخۆ کە هەردووکیان وابەستەی ئەشرەف پەهلەوی بوون، دەسەڵاتیان دەبێت بە هەمان شێوەی پێشوو بەردەوام دەبن. هەژیری وەزیری دەربار لە 13 ئابانی 1328 هەتاویدا لە نێو مەجلیسی شیوەنی دەرباردا بە بۆنەی یادی عاشورای حسەینیەوە لە مزگەوتی سپاه سالار ئەنجامدرا بوو، کرایە نیشانەی گولە و کوژرا. بکوژەکەش ناوی حسەینی ئیمامی بوو کە یەکێک بوو لە ئەندامانی فیدائیانی ئیسلام. دەستبەجێ دوای دەستگیرکردنی دانی بە کوشتنەکەدا ناو ڕایگەیاند کە هەژیری بە ناپاک زانیوە و خودویستیانە بڕیاری کوشتنی ئەوی داوە. لەبەر ئەوە دکتۆر مصدق و ژمارەیەک لەوانەی کە لەگەڵیدا بەشداری گرتبوونەوەکەی بەردەم دەرباریان کردبوو، چەند کەسێکیان لە ڕۆژنامەنووسان و ئەندامانی کۆمەڵەی فیدائیانی ئیسلام و تەنانەت سەید مستەفا کاشانی کوڕی ئایەتوڵڵا کاشانی دەستگیر کران. دکتۆر مصدق دوورخرایەوە بۆ ئەحمەد ئاوا، بەڵام ئەوانی دیکە زیاتر لە مانگێک لە زینداندا مانەوە. دوای 24 ئابانی 1328 هەتاوی بە دەعوەتی فەرمی ترومنی سەرۆکی ئەمریکا، محەممەد شا سەردانی ئەمریکای کرد. ئەم سەفەرەی شا بۆ ئەمریکا خاڵێکی وەرچەرخانە لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێراندا کە وردەوردا بوویە هۆی دەستوەردانی زیاتری ئەمریکا لە کاروباری ئێراندا و زاتێکی بە شا بەخشی کە پاڵپشت بە پشگیریەکانی ئەمریکا لە بەرامبەر بەریتانیا ڕاوەستێت. لەبارەی ڕووداوەکانی ئەم سەفەرە و پێشهات و دەستکەوتەکانی توێژەر و نووسەری ناوداری ئەمریکی پرۆفیسۆر باری ڕوبین کە چەندین کتێبی جیاوازی لەبارەی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نووسیوە، لە کتێبێکیدا بەناوی سنگ فرش شدە بە حەسەن نەیت بەم جۆرە دەنووسێت. یەکەم سەفەری شای ئێران بۆ ئەمریکا لە ساڵی 1949 زاینی سەرکەوتنی ڕاگەیاندنی گەورە بوو. شا لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان وتارێکی پێشکەش کرد. ناوەندی توێژینەوەی ئێرانی لە زانکۆی کۆلۆمبیا کرایەوە و سەردانی بۆ کۆلێژی بەناوبانگی وێست پۆینتی ئەمریکا ئەنجامدا. وەرچاپەمەنیەکانی ئەمریکا لە هەمووان زیاتر پێشوازیان لەو کرد، چەند وتاریان لەبارەی سەفەری ئەم پادشا ڕۆژهەڵاتیە بۆ ئەمریکا نووسی. ڕۆژنامەی نیویۆرک تایمز زیاتر لە هەمووان بە شایدا هەڵدەدا و ڕێزی لێدەگر. لەسەر وتارێکی ڕۆژی 7 نۆڤەمبەری 1949 زاینیدا سەرباری باسکردنی گرنگی پێگەی جوگرافیای ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێدا هەڵدانی خودی شا ئامۆژگاری ئەمریکای دەکرد لەبارەی زیاتر هاوکاریکردنی ئێران. تەنانەت دوای گەڕانەوەی شا لە ئەمریکا شۆ بۆ ئێران، ڕۆژنامەی نیویۆرک تایمز بەردەوام بوو لە پشتیوانیەکانی خۆی بۆ شای ئێران.
لە وتارێکی ڕۆژی 11 فێبریوەری 1950 زاینی خۆیدا دەنووسێ شا بە بیری پێشکەوتووی گەشەکردوانەی خۆیەوە دەیەوێت چاکسازی و ریفۆرمی بنەڕەتی لە وڵاتی ئێراندا بکە، بەڵام دەستەیەکی پارێزگار و دواکەوتوو کە بە 1000 فامیلی ناسراون و پەرلەمان و فەرمانگا فەرمانڕەواکانی ئێرانیان خستۆتە ژێردەستی خۆیانەوە، بوونەتە بربەستی ڕێگەی پێشکەوتن و گەشەسەندنی ئەو وڵاتە. تایمرز لەوەش زیاتر پێی ڕاکێشاو نووسیوێتی شا ڕوخساری گەشەسەندن و چاکسازی کۆمەڵایەتی پەرلەمانیش لانکەی دواکەوتنی ئێرانە. هەڵبەتە سەرۆک ترومن و ئەچسنی وەزیری دەرەوە و ژەنڕاڵ و پلەدارەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەو شێوەیە هێڵێکی دیار و ڕوونیان لە نێو گروپە پێشکەوت و خواز و دواکەوتەکانی ئێران نەکێشا بوو، لە پەیوەندیشیان لەگەڵ شادا پارێزگار بوون. خەرجی بەرنامەی نوێی ئابووری ئێران 650 ملیۆن دۆلاری پێویست بوو، بەڵام ئامادەکردنی بودجەی ئەو بەرنامەیە لە کاتێکدا کە بەشێکی زۆری بودجەی ئێران بۆ کاروباری سەربازی خەرج دەکرا زۆر دژوار بوو. بەشا وترا کە تۆ ناتوانی ئەمریکا بێسنوور نییە و کۆنگرێسی ئەمریکا هەرگیز بە بڕیارێکی زۆری هاوکاری ئابووری بۆ ئێران ڕەزامەندی دەرنابڕێ. ئێران دەبێ بەدەست هاتە نەوتیەکانی خۆی بزاسێت و کورت هێنانەکانی لە ڕێگەی قەرزی بانکیەوە دابین بکە، هاوکاریە هونەریەکان لە ڕێگەی بەرنامەی بەندی چوارەوە بۆ ئێران پێشبینی کراو بوو، بەڵام جێبەجێکردنی بەرنامە مۆدێرنیزەکانی ئێران بەو خێراییەی کەشا دەیویست نەدەکرا. دواتر ئەچسۆنی وەزیری دەرەوەی ئەمریکا وتی کەشا پیاوێکی واقعبین نییە و بیر لە توانای کردداری خۆی ناکاتەوە، ئەو بیر و خەیاڵاتی زۆری لەسەردایە و خۆی بە سەردارێکی گەورەی سەربازی دەزانێ، بەڵام بڕوابەنی ئەو بەوەی کە ڕۆژێک سوپاکەی دەتوانێ بەرامبەر سوپای ڕووس بۆسێ هیچ نییە جگا لە خەو و خەیاڵ. تەنانەت ئەچسۆن بەرنامە ئابووریەکەی ساڵی 1949 بۆ 1950 زاینی ئێرانی بەبەدەر لە ڕادەی توانای ئەو وڵاتە دەزانی. دەگونجێ دیداری شا و ئەچسۆن لە 18 نۆڤەمبەری 1949 زاینیدا بە یەکێک لە سەرنجڕاکێشترین دیدارە سیاسیەکانی نێوان شا و ئەچسۆن بێت. لەم دیدارەدا ئەچسۆنی وەزیری دەرەوەی ئەمریکا بابەتێکی لەگەڵ شادا باس کرد کە ڕاستی و دروستی ئەو 25 ساڵەی دواتر دەردەکەوێ. لەم گفتوگۆیەدا کە دەقەکەی لە بەرگی شەشەمی کتێبی ڕەوابط خارجی ئەمریکا دەرساڵ 1949 تۆمار کراوە. ئەچسۆن بە شا دەڵێت هەوڵەکانی ئێوە بۆ دروستکردنی لەشکرێک کە لە توانایدا هەبێ بەرامبەر هەڕەشات سەربازیەکانی سۆڤێت ڕاوەستێ سەرباری ئەوەی کە بێ ئەنجامە بەڕادەیەکیش ئێران لاواز دەکا کە زەمینەی ڕووخانی وڵاتەکەتان بەبێ هێرشی سەربازی سۆڤێتیش دەسازێنیت. دواتر ئەچسۆن وتی باشترین ڕێگای پێشگرتن لە شەڕ کە ئەنجامدانی ڕاستەقینەی ئێمەیە هەبوونی سوپایەکی بەهێز نییە، بەڵکو دروستکردنی ژێرخانێکی تەندروست و بەهێزی ئابووری و کۆمەڵایەتی باشتر دەتوانێت بیری ڕووسەکان لە هێرشکردن و دەسوەردان و تێکدەری ڕابگیرێت. دیداری شا و ئەچسۆن هاوکات بوو لەگەڵ ڕووخانی حکومەتی چیان کای شایی لە چین بەدەستی کۆمۆنیستەکان. هەر بۆیە ئەچسۆن وڵاتی چینی بە نمونە هێنایە وتی چیان کایشان لە جیاتی چاکسازیکردن لە بواری ئابووری و کۆمەڵایەتی دەستی دایە دروستکردنی سوپایەکی بەهێز و گەورە، بەڵام نەبوونی هاوسەنگی ئابووری و ئەو گەندەڵیەی کە گۆمەڵگای یەخسیر کردبوو گورسی لەو سوپا بەهێزەشدا و لە دەروونەوە هەڵی وەشاندەوە. بەڵام شاوتی ڕەوشی ئێران لەگەڵ چیندا شیاوی بەراوردکردن نییە و درێژەی پێدا، گەندەڵی چیای کای شای لە بن دەرهێنا، بەڵام لە ئێراندا وەها گەندەڵیەک بوونی نییە. شا دیسانەوە وتی کە دەیەوێت چاکسازی کۆمەڵایەتیش بکە، بەڵام ناتوانێ گوێ لە دروستکردنی سوپایەکی بەهێزیش بخەوێنێت، لەبەر ئەوە ئیدی ئامادەی خۆگرتن و شکستی سەربازی نییە. ئەچسۆنیش پێداگری لەسەر بیرڕاکانی خۆی کرد، ئەم دیدارەش تا ڕادەیەک بەبێ هیچ ئەنجامێک کۆتایی هات. شا لە کۆتایی سەردانەکەیدا بۆ ئەمریکا بەو ئەنجامە گەیشت کە نابێ بۆ جێبەجێکردنی بەرنامەکەی خۆی پشت بە ئەمریکا ببەستێ، و لەوە تێگەیشت کە تەنها ڕێگا بۆ دابینکردنی خەرجیا پێویستیەکانی خۆی زیادکردنی بەرهەمی نەوتە. لەبەر ئەمە چەند هەنگاوێکی بۆ چاوخشاندنەوە بە پەیماننامە نەوتیەکانی نێوان ئێران و کۆمپانیا نەوتیەکانی
ئێران ئینگلیز هەڵگرت. بەڵام ئینگلیزەکان لەگەڵ ئەو هەموو قازانجەی کە لە چالاکیان نەوتیەکانی خۆیان دەیان کرد لەگەڵ ئێراندا توندیەکی زۆریان دەنوان لە بەرامبەر پێدانی چیاوگی زیاتر بە دەوڵەتی ئێران. پرسی ناکۆکیەکانی ئێران و کۆمپانیای نەوت و بیانووی ئینگلیزەکان لە پێدانی ماف و داواکاریە ڕەواکانی ئێران زەمینەی بۆ قەیرانێکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و بەریتانیا لە ئێراندا ڕەخساند. ئینگلیزەکان لەو باوەڕەدا بوون کە ئەمریکا هاوکاریەکانی خۆی بۆ ئێران وابەستە بکە بە نیشاندانی ڕەزامەندی ئێران بە پێشنیازەکانی کۆمپانیای نەوتی ئێران ئینگلیز. بەڵام ئەمریکا ئامادە نەبوو وەها کارێک بکە، هەرچەندە بەو شێوەیە کە ئاماژەی بۆ کرا لەو کاتەدا لێکتێنەگەیشتنێکی باش لە نێوان دەوڵەتی ئێران و شاو ئەمریکادا بوونی نەبووە. هەروەها داوای هاوکاری چەک و سەربازی دەکرد و ئەمریکاش لە بارودۆخی حکومەت و ڕەوش و بواری سیاسی و کۆمەڵایەتی ئێران ڕازی نەبوو. هەندێک لە کارەکانی شا وەک دابشکردنی زەوی سەڵتەنەتی لە نێوان جووتیاراندا بووبوویە مایەی سەرنج و تێڕامان و پێشوازی ئەمریکەکان. بەڵام دیپلۆماتکارە ئەمریکیەکان گومانیان لە توانای شا هەبوو بۆ ئەنجامدانی چاکسازی ڕیشەی و بنەڕەتی. بە بۆچوونی ئەو ئەمریکیانە کە لەو کاتانەدا پەیوەندیان لەگەڵ شادا هەبوو ئەو پێکهاتەیەکی نامۆی لە لاوازی و غیرەت و سەرسەختی و گونجاوی بوو. ویلی باڵێزی ئەمریکا لەو کاتەدا لە راپۆرتێکیدا بۆ ئەچسۆن دەنووسێت ئەو بۆ وڵاتێکی ڕۆژهەڵاتی زۆر ڕۆژ ئاواییە. تەنانەت خودی ئەچسۆنیش لە هەمووان زیاتر ڕەشبینتر و لە بەرامبەر ئەنجامدانی ئەو بەرنامەی شا کە لە وڵاتێکدا هێشتا بە کۆمەڵەیەکی فیۆداڵی دێتە هەژمار. دوای ئەو گفتوگۆیانەی لەگەڵ شادا لە میانەی گەشتەکەیدا بۆ ئەمریکا ئەنجامیدا، ئەچسۆن گەشتبووە ئەو باوەڕەی کە لەو کاتەدا هەر پارەیەک لە ئێران خرج بکرێ ئەوە وەک وڵاتی چین بەبادا دەچێت. لە ماوەی سەردانەکەی شا بۆ ئەمریکا بابەتگەلێکیش دەربارەی خۆشگوزەرانیەکانی ئەو لە بڵاوکراوەکانی ئەمریکا بڵاو کرایەوە کە ڕێگری کرا لە بڵاوکراوەکانی ئێران بڵاو بکرێنەوە. لە کتێبێکی پڕفرۆشیشدا بەنێوی واشنگتن مەحرەمانە کە لە ساڵی 1951 زاینی لە ئەمریکا بڵاو کراوەتەوە دەربارەی ئەو خۆشگوزەرانیانە و ئەوەشی کە خودی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هۆکاری ڕابواردن و خۆشگوزەرانیەکانی شای ئامادە دەکرد بابەتێک بڵاو کراوەتەوە لەو کتێبەدا کە جۆرێک لە ئاشکراکردنی چالاکیەکانی وەزارەتی ئەمریکا بوو هاتبوو. 2 ساڵ پێشتر کاتێک شای ئێران هات بۆ ئەمریکا، وەزارەتی دەرەوە بۆ ئامادەکردنی کچانێکی پەسەندیدەی شا لە هۆلیوود و شیکاگۆ کێشەی نەبوو. بەڵام لە نیویۆرک کاتێک کە شا داوای لە میواندارەکەی کرد کە کچێکی ڕەشیق و جوانی بۆ پەیدا بکە، فەرمانبەری وەزارەتی دەرەوە ناچار بوو کچێکی لە مۆدێلەکانی ڕێکخراوی پاورز هەڵبژێرێت بۆ تێپەڕاندنی تەنها شەوێ لەگەڵ خاوەن شکۆدا. شا بەڕادەیەک خۆشی لەو کچە هاتبوو کە بەیانی ڕۆژی دواتر موسیلەیەکی زمرودی سەوزی بە دیاری بەخشیە ئەو کچە کە نرخەکەی $20,000 بوو. ئەو فەرمانبەرەی وەزارەتی دەرەوە کاتێک کە ئەم دانوستانەی بۆ ئێمە نووسەری کتێب دەگێڕایەوە، لە کاتێکدا کە ئاخی هەڵدەکێشا دەیوت ئەو کچە لەگەڵ وەرگرتنی ئەو دیاریە گرانبەهایە وازی لەو $200 نەهێنا کە ئێمە بۆ کڕی تێپەڕاندنی شەوێک لەگەڵ شادا بۆ ئەومان دیاری کردبوو. ڕەوشیشا لە کاتی گەڕانەوەی لە سەفەرەکەی ئەمریکای بە شێوەیەکی هەستپێکرا و گۆڕانی بەسەردا هاتبوو. ماوەیەک دوای گەڕانەوەی بڕیاری دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە تاراندا دەرچوو و بە ئازادکردنی چالاکیەکانی دکتۆر مصدق و هاوبیرانی ئەو کە تازە لە زیندان هاتبوونە دەرەوە، سەرکەوتنیان لە هەڵبژاردنەکانی پایتەختدا شتێکی بڕوا بوو. خولی 16 پەرلەمان مەجلیسی شازادە و یەکەمین خولی سەنا بەر لە ئاشکراکردنی ئەنجامەکانی تاران کرایەوە. بەڵام دەوڵەت خۆی بوارد لە دواخستنی پاشکۆی پەیماننامەی نەوت لە پەرلەماندا هەتا ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی تاران. لە ماوەیەدا ساعەت دەستی لە پۆستی سەرۆگوەزیران کێشایەوە و عەلی مەنسوور لەلایەن شاوە ڕاست پێردرا بۆ پێکێنانی کابینەی نوێی دەوڵەت. ئەنجامی هەڵبژاردنەکانی تاران لە مانگی فەروەردینی 1329 هەتاویدا ڕاگەیەندرا. هەر بەو شێوەیەش کە چاوەڕوان دەکرا دکتۆر مصدق و هاوڕێ و هاوبیرانی ئەو لە نێو هەڵبژاردنەکاندا بوون. هەڵبژێردراوەکان بەپێی زۆری دەنگەکان بریتی بوون لە دکتۆر مصدق، دکتۆر مزەفەری بەقائی، حسەین مەکی،
حائری زادە، سەید ئەبولقاسمی کاشانی، عەبدولقەدیر ئازاد، جەمال ئیمامی، سەید عەلی شەیگان، مەحموود نەریمان، سەید محەممەد سادق تەباتەبائی، جەواد مەسعودی، میرسەید عەلی بەهبەهانی کە 8 کەس لەوانە لە دامەزرێنەرانی جەبهەی میلی یان لایەنگری بوون. سەید ئەبولقاسمی کاشانی کە دوای ڕووداوی هەوڵی کوشتنی شا دوور خراببوویەوە بۆ وڵاتی لوبنان لە مانگی خوردادی 1329 هەتاوی لە پێشوازیەکی بەشکۆدا گەڕایەوە بۆ شاری تاران، بەڵام ئامادەی پەرلەمان نەبوو. پەیامی ئەو لە دانیشتنی ڕۆژی 28 خوردادی پەرلەماندا لەلایەن دکتۆر مصەدەقەوە خوێندرایەوە. ئایەتوڵڵا کاشانی لەم پەیامەدا پیلانی هەوڵی کوشتنی شای لە 15 بەهمەنی 1327 هەتاویدا بە پلانێکی خۆیانی ناوبردو جەختی لەوە کردەوە کە کوشتنی بکوژەکەی شایش بۆ ڕێگرتن بووە لە ئاشکرابوونی ڕیشەکانی ئەم پیلانە. بەشێک لە پەیامەکەی ئایەتوڵڵا کاشانی تایبەت بووە بە بواری نەبوت کە جەختی لەوە دەکردەوە کە نەوتی ئێران تایبەتە باگەلی ئێرانەوە و پەیماننامەی نایاسایی کە بە زۆر و ناچارکردن بسەپێندرێ هیچ بەهایەکی نییە. ڕۆژی یەکەمی مانگی تیری 1329 هەتاوی پەرلەمان کۆمیسیۆنێکی تایبەتی بۆ لێکۆڵینەوە لە پەیماننامەی پاشکۆینەوت دیاری کرد. دکتۆر مصەدەق و ژمارەیەک لە هاوبیرەکانی وەک حسەین مەکی، ئەلهەیار ساڵح، حائری زادە، دکتۆر شایگان وەک ئەندامی ئەو کۆمیسیۆنە هەڵبژێردران. کۆمیسیۆنی نەوت لە یەکەم دانیشتنی خۆیدا دکتۆر مصەدەقی وەک سەرۆک دیاری کرد. ئەمەش زەنگێکی مەترسیدار بوو بەگوێی ئینگلیزەکاندا، هەر بۆیە بە خێرایی هەڵوێست و پەرچەکرداری خۆیان لە بەرامبەر ئەم کارە نوێی پەرلەماندا نیشاندا. ڕۆژی 5 مانگی تیری عەلی مەنسووری سەرۆکوەزیران بەبێ هیچ پێشەکیەک دەستی لە کار کێشایەوە. هەمان ڕۆژ سپاه بەرد ڕەزم ئارای سەرۆک لەشکر بۆ پۆستی سەرۆکوەزیران دیاری کرا. بێگومان هەڵبژاردنی ڕەزم ئارا بە سەرۆکوەزیران بەبێ ئارەزوومەندی دەرونی شا ئەنجامدرا بوو. لەبەر ئەوە شا سەرباری ئەو بەدگومانیەی کە لە ڕووداوی هەوڵی کوشتنەکەدا لە 15 بەهمەنی 1327 هەتاوی بەرامبەر بە ڕەزم ئارا هەیبوو، هەمیشە خۆی دەبوارد لە دانانی کەسایەتێکی بەهێز لەو پۆستەدا. جا چ جای ئەوەی کە کەسێکی سەربازیش بێ سەرەتا ئاماژە بۆ ئەو بۆچوونە جیاوازانەی کە لە سەرچاوەبیانیەکانەوە لەبارەی ئەم بڕیارەی شاوە بڵاو کراونەتەوە دەکەین و دواتر دەرئەنجامێکی لێباز دەکەین. یەکەمین ڕاوات دەربارەی هەڵبژاردنی ڕەزم ئارا بۆ پۆستی سەرۆکوەزیران لە کتێبی ڕیچارد کاتمی نووسەر و توێژەری ئەمریکی بەناوی ناسیۆنالیزم در ئێران دەخەینە ڕوو. گرنگی ئەم نووسینەی کاتم لەوەدایە کە خودی نووسەر لەو کاتەدا وەک دیبلۆماتکار لە باڵوێزخانەی ئەمریکا لە ئێران کاری بۆ دەستگای هەواڵگری ئەمریکی CIA دەکرد و ئاگای لە تەواوی ڕووداوەکانی پشتی پەردە بووە. کاتم هەڵبژاردنی ڕەزم ئارا بۆ پۆستی سەرۆکوەزیرانی ئێران دەبەستێتەوە بە سەردانا فەرمیەکەی شا لە ساڵی 1949 زاینی بۆ وڵاتی ئێران و دەنووسێت 6 مانگ دوای ئەم سەفەرە ڕەزم ئارا بوو بە سەرۆکوەزیران. لەو کاتەدا باوەڕی گشتی وابوو کە ڕەزم ئارا هەڵبژێردراوی هاوبەشی ئەمریکا و ئینگلیز بووە بۆ سەرۆکایەتی حکومەتی ئێران. ئەم باوەڕەش زیاتر سەرچاوەی لە چالاکیەکانی یەکێک لە ئەندامانی باڵوێزخانەی ئەمریکاوە گرتبوو کە بە ڕاشکاوی پارێزگاری لە ڕەزم ئارا دەکرد. سەرباری ئەمە چاپەمەنیەکانی ئەمریکاش لەو کاتەدا زۆر بە گەرم و گوڕیەوە بە ڕەزم ئارایاندا هەڵدەدات وەک پێشەوایەکی بەهێز و چاکەخواز ناویان دەبن. لە نێو ئەوانشدا دەتوانین ئاماژە بە وتارەکانی ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە دەورانی سەرۆکوەزیرانی ڕەزم ئارادا بکەین. لەو کاتەدا چاپەمەنیەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوایش زۆر بە ڕشکاوانە ئەو بۆچوونەیان بڵاو دەکردەوە کە ڕەزم ئارا پاڵێوراوی ئەمریکا بووە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی ئێران. لە نووسینەکانیشدا ئەوەیان وەک پێشەوایەکی بەهێز و لایەنگری ڕۆژئاوا و خۆڕاگر و پێداگر بۆ ئەنجامدانی چاکسازی دەناساند. باری ڕوبین یەکێکی دیکەیە لە نووسەر و توێژێرەکانی ئەمریکا لەم بارەوە بۆچوونێکی جیاوازی هێو دەنووسێ. کاتێشە لە ژوئینی 1950 زاینی فەرمانی بوون بە سەرۆکوەزیری ڕەزم ئارای دەرکرد دەنگۆیەک هەبوو کە ڕەزم ئارا بە پشتیوانی ئەمریکا بۆتە سەرۆکوەزیران. لەوانەیە خودی ڕەزم ئارا و
دەوروبەرەکەشی بۆ بەهێزکردنی پێگەی خۆیان ئەم بۆچوونەیان بڵاو کردبێتەوە. بەڵام بەڵگەنامەکانی بەردەست دەربارەی مێژووی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا وەها بابەتێکی تێدا نییە، هەرچەندە ئەمریکەکان پێشوازیان لەبوون بە سەرۆکوەزیرانی ئەو کردو لە سەرەتادا گەشتبین بوون بە تواناییەکانی ئەو بۆ ئەنجامدانی چاکسازی و چارەسەرکردنی کێشەکانی ئێران، بەڵام ئەم گەشتبینیە زۆری نەخایاند لەبەر ئەوەی ڕزم ئارا ئەوەی نیشاندا کە نە سیاسەتمەدارێکی گونجاوە و نەدەشتوانێ متمانە و پشتیوانی بیری زۆری خەڵک بەلای خۆیدا ڕابکێشێ. سەرباری لاوازی خودی ڕزم ئارا بارودۆخی ئەمریکا و ئینگلیستانیش هاوکاری پێشکەوتنی کارەکەی ئەویان نەدەکرد. لەسەر و هەمووشیانەوە دژایەتی دەرونی شار لە بەرامبەر ئەودا ڕێگر بوو لە بەردەم سەرکەوتنەکانی ڕزم ئارادا. شا هەموو سەرۆکوەزیرە بەهێز و خاوەن کەسایەتیەکانی بە مەترسی دادەنا بۆ سەر پێگەی سیاسی خۆی و تەنانەت بە هەڕەشەشی دەزانین بۆ سەر تەخت و تاجەکەی. بەڵام تازەترین سەرچاوە لەو بارەیەوە کە پێدەچێ بڕوا پێکراوترینیان بێ کتێبێکە لە ساڵی 1984 زاینی لە لەندەن چاپ کراوە، ناوی ئیمپراتۆری بەریتانیا در خاورمیانەیە، لە بەشێکیدا بە نێونیشانی بحران نەفت در ئێران قەیرانی نەوت لە ئێران باس لەوە دەکا کە چۆن لەو کاتەدا ئینگلیزەکان فشاریان خستبووە سەر شا بۆ دانانی سەرۆکوەزیرانێکی بەهێز. فشاری ئینگلیزەکان بۆ دانانی سەرۆکوەزیرانێکی بەهێز لە ئێراندا دەست بەجێ دوای گەڕانەوەی شا لە سەفەری ئەمریکا دەست پێ دەکا. ئەویش ئەو کاتانەیە کە ساعەت دوای سەرنەکەوتنی لە تێپەڕاندنی پرۆژە یاسای تایبەت بە پاشکۆینەوەت لە خولی 15 پەرلەماندا سەرگەرمی کارەکانی هەڵبژاردنی خولی 16 پەرلەمانە. چالاکی دکتۆر مصەدەق و هاوڕێکانیشی دوای پوچەڵکردنەوەی دەورەی یەکەمی هەڵبژاردنەکانی تاران ئازاد کراون. ئینگلیزەکانیش نیگەرانن لە نیەتی شاو ئازادکردنی چالاکیەکانی دکتۆر مصەدەق و هاوڕێکانی. ئەم راپۆرتەی سرجان لورژ و تلی باڵوێزی ئینگلیز لە تاران کە لە 1328 هەتاویدا بۆ وەزارەتی دەرەوەی وڵاتەکەی ناردووە شیاوی خوێندنەوەیە. من هەموو هەوڵێکی خۆممدا بۆ ئەوەی ئەو واتە شاب خەماژێر فشارەوە و پێم ڕاگەیاند کە بەهێزی پێگەی دەوڵەتێکی ڕاستەقینە بەندە بەبوونی سەرۆکێکی بەهێز و خاوەن کەسایەتی. ئەو هێشتا پێچەوانەی ئەم بۆچوونە هەنگاو هەڵدەگرێ، بەڵام بە ئاماژەدان بەو لافاوەی کە هەستاوە پێم ڕاگەیاند کە مەترسی دانانی سەرۆکوەزیرێکی بەهێز بۆ سەر ئەو بە پێوانە بەو مەترسیانەی کە دەوڵەتە لاوازەکان بۆ پێگەی ئەو دروستیان کردووە هیچ نییە. شا بەڕواڵەت گرنگی بە ئامۆژگاریەکانی شیفا بەخشی باڵوێزی بەریتانیا نادا. سرجان لۆرژتل دەگەڕێتەوە بۆ لەندەن و باڵوێزێکی نوێ بە پەیامێکی بوینی وەزیری دەرەوەی بەریتانیاوە دەگاتە تاران. باڵوێزە نوێەکان ناوی سر فرانسیس شفردا. پەیامەکەی وەزیری دەرەوە دیسانەوە پێداگری لەسەر هەڵبژاردنی سەرۆکوەزیرێکی دیکە دەکەنەوە بۆ کۆتایی هێنانی کارەکانی نەوت. لە پەیامە نووسراوەکەدا ناوی ڕزم ئارا نەهاتووە، بەڵام ئەو کەسەی جێگای متمانەی بەریتانیەکانە بۆ تێپەڕاندنی پەیماننامەی پاشکۆیی تایبەت بە نەوت و سەرکوتکردنی نەیارەکانی جگە لە ڕزم ئارا هیچ کەسێکی دیکە نییە. دەتوانین لەوەی پێشوەوە سەرچاوەکانی دیکە وەکو بەڵگەنامە نهێنیەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە لێرەدا توانای نووسینی هەمویان نییە ئەوە هەڵهێنجرێ کە شا دوای گەڕانەوەی لە ئەمریکا بە گومانی ئەوەی کە ئەمریکەکان پشگیری لە هەنگاوەکانی ئەو بۆ بەدەستهێنانی چیاوگی زیاتری نەوت لە بەریتانیا دەکەن، زەمینەی بۆ هەڵبژاردنی دکتۆر مصەدەق و هاوڕێ و هاوبیرانی ئەو سازاند تا ببنە ئەندامی خولی 16 پەرلەمان بۆ ئەوەی سوود لە کەمینەیەکی پڕهات و هاوار وەربگیرێ تا ئینگلیزەکان ڕازی ببن بە پێدانی مافێکی نوێ بە وڵاتی ئێران. ئینگلیزەکانیش لەبارەی ڕووداوەکانی ئێرانەوە نیگەران و دەکەونا فشار خستنە سەر شا بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای پەیماننامەی نەوت. شا عەلی مەنسوور کە ناسراوە بەلایەنگری بەریتانیەکان دەکاتە سەرۆکوەزیران و عەلی مەنسووریش لە پەرلەماندا داوای پێداچوونەوە و پەسەندکردنی پەیماننامەی پاشکۆی نەوت دەکا. پەرلەمان بە پێشنیاری دکتۆر مصەدەق کۆمیسیۆنێکی تایبەتی بۆ لێکۆڵینەوە لە پەیماننامەی پاشکۆی نەوت دیاری دەکات و هەڵبژاردنی دکتۆر مصەدەق
هەموو گومانەکان دەڕەوێنێتەوە کە پەیماننامەی نەوت بە ئاسانی لە پەرلەماندا تێناپەڕێندرێت و پەسەند ناکرێ. ئەوەی شیاوی باسە ئەوەیە کە تەنها فشاری بەریتانیا بۆ دانانی ڕزم ئارا لە پۆستی سەرۆکوەزیرانی ئێراندا کاری خۆی نەکرد. شا تا ئەو کاتەی ئومێدی بە پشتیوانی ئەمریکەکان هەبوو خۆی لە بەرامبەر فشاری ئینگلیزەکاندا ڕاگرت. بەڵام لەم ماوەیەدا ئەمریکەکانیش لەژێر کاریگەری بەریتانیەکاندا بوون. نیگەران بوون لە باری ڕەوتی ڕووداوەکانی ئێران و بەهات و هاواری بەریتانیەکان ئەمریکەکانیش پەیوەست بوون بە داواکردنی پێکهێنانی دەوڵەتێکی بەهێز لە ئێراندا. شایش لە ژێر فشارێکی زۆردا ڕەزامەندی دەربڕی بە دانانی ڕزم ئارا وەک سەرۆکوەزیرانی نوێی ئێران. هەڵبەتە بە هەمان شێوەی کە باری ڕووبیرنی توێژەری ئەمریکی ئاماژەی بۆ راپۆرتان هێنیەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەکا، ئەمریکەکان هەر لە مانگی یەکەمەوە لە دەوڵەتەکەی ڕزم ئارا بێهیوا دەبن. هەنری گریدی باڵوێزی نوێی ئەمریکاش لە ئێران کە بۆچوونێکی سازی لەبارەی ئینگلیزەکانەوە نیە ڕۆڵێکی گرنگی گێڕا لە گۆڕینی سیاسەتی ئەمریکەکان لە ئێراندا. دەوڵەتەکەی ڕزم ئارا لە پەرلەماندا ڕوبەڕووی ناڕزایەکی تند بوویەوە، بەڵام ڕزم ئارا بۆ یەکەم جار بە پۆشاکی مەدەنیەوە لە پەرلەمان ئامادە بوو. هیچ گوێی بە هاوار و ناڕزایەکانی دکتۆر مصەدەق و مەکی و بەقائی و ئەوانی دیکەش ئەندامانی کابینەی خۆی بە پەرلەمان ناساند و ئەندامانی پەرلەمانیش بە تەواوەتی ترسا بوون. چەند ڕۆژێک دواتر بە زۆرینەی دەنگەکان 93 دەنگی ڕازی و 14 دەنگی ناڕازی متمانەی پەرلەمانی وەرگرت. ڕزم ئارا لە ئەنجومەنی سەنادا ڕوبەڕووی ناڕزایی زیاتر بوویەوە و سێیەکی دەنگەکانی لە دژی ئەو بوون. ڕزم ئارا لەوەها ڕەوشێکدا بەهێزەوە کاری خۆی دەست پێ کرد. لە دووەمین مانگی حکومەتەکەیدا بە بڵاوکردنەوەی لیستێکی ڕیزبەندی بە نێوی فەرمانبەرە ناباشەکان یان بێدەسەڵاتەکان جەنجاڵێکی گەورەی دروست کرد. لەم لیستەدا فەرمانبەرە پلەدارەکانی دەوڵەت کە نێوی هەندێک لە پەرلەمانتاران و سیناتۆرەکانیش کە پێشینەی کاری دەوڵەتیان هەبوو تێیدا بووە. ناوەکان دابەش بوون بۆ 3 دەستە: دەستەی ئەلف، دەستەی با، دەستەی جیم. دەستەی ئەلف بریتی بوون لە کارمەندە باشەکان، دەستەی با کارمەندە ناوەندەکان، دەستەی جیم کارمەندە گەندەڵ و خراپەکانی لەخۆ دەگرت کە پێدەچوو لە بێژنگ بدرێن و لە کارەکانیان دوور بخرێنەوە. لەم دەستەیەدا کە بە گروپی جیمیەکان ناسراو بوون، ژمارەیەکی دیاری پەرلەمانتار و سیناتۆر و وەزیرەکانی پێشووی تێدا دەبیندرا کە سەردار فاخیر حیکمەتی سەرۆک پەرلەمانیش لە نێو ئەواندا بوو. ئامانجی ڕزم ئارا لە بڵاوکردنەوەی ئەو لیستە فەرمانبەرە گەندەڵانە و هەنگاونان بۆ لە بێژنگدانیان ڕاکێشانی سۆزی گشتی بۆ لای خۆی و بەهێزکردنی پێگەی خۆی بوو بۆ ئەنجامدانی کارەکانی دواتری. بەڵام ئەم کارەی کاریگەریەکی وەهای نەبوو بۆ ڕاکێشانی سۆزی گشتی بەلای خۆیدا. بە پێچەوانەشەوە کەسانێک کە پێشتر بۆچوونی خراپیان لەبارەی ئەوەوە نەبوو، بۆچوونیان بەرەو دژەوە بوونەوە و دوژمن بوون دەچوو. دەستەیەک لە پەرلەمانتاران بە پێشکەشکردنی پرۆژە یاسایەک بە پەرلەمان داوای هەڵوەشاندنەوەی بڕیاری لە بێژنگدانی کارمەندانی دەوڵەتیان کرد. ئەم پرۆژە یاسایەش لە پەرلەماندا بە زۆرینەی دەنگ پەسەند کرا. پەیوەندی ڕزم ئارا لەگەڵ ئەمریکەکان لە مانگەکانی سەرەتای حکومەتەکەیدا ڕووی لە ساردی کرد. باری ڕووبین توێژەری ئەمریکیش هۆکاری ئەم گۆڕانکاریە بەم شێوەیە باز دەکا. لە سەرەتای حکومەتەکەی ڕزم ئارادا ئەمریکەکان بە سەرنجدان بەو لێهاتوویەی کە لە بواری سەربازیدا پیشانیدا ئومێدەوار بوون بە گۆڕانکاری ڕیشەیی و بەرەو پێشبردننی ئێران. بەڵام ئەم ئومێدەواریە بە شێوەیەکی خێرا گۆڕا بۆ ڕەشبینی. ڕزم ئارا بە پێچەوانەی ئەو بۆچوونانەی کە پێشتر لەبارەیەوە هەبوو، دوای گەیشتن بە پۆستی سەرۆکوەزیری کەوتە بیری خۆنزیکردنەوە لە سۆڤێت. بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی ئەوان لەوانەشە ئینگلیزەکانیش سنووری بۆ سەفەری دیپلۆماتکار و فەرمان بەرە ئەمریکەکان لە ئێراندا دانابێت. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی سادی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا لەو کاتانەدا خۆدزینەوەی ئەمریکا بوو لە پێدانی ئەو قەرز و هاوکاریەی کە ئێران داوای کردبوو. ئێران داوای قەرزێکی 250 ملیۆن دۆلاری لە ئەمریکا دەکرد
کە لەو ڕۆژانەدا بڕێکی ئێجگار زۆر بووە. ئەمریکەکان ڕەزامەندیان تەنها لەسەر قەرزێکی 25 ملیۆن دۆلاری دەربڕی و ئێرانیش بە تووڕەییەوە خۆیان دەبوارد لە درێژەدان بە گفتوگۆکان. پێگە و ئابڕووی ئەمریکەکان لە ئێراندا دابەزی و لە گفتوگۆی ئاهەنگەکانی ئێراندا کاتێک دەیانویست ئاماژە بە بەڵێنی درۆ بکەن، زاراوەی بەڵێنی ئەمریکیان لە جێگای ئەودا بەکاردەهێنا. ڕەزم ئارا لە دەستپێکی کارەکەیدا پلانی زۆری لەسەردا بوو، یان هیچ نەبێ وتاری گوندانەی دەدا. ئەو جارێکیان بە دیبلۆماتکارە ئەمریکەکانی وتبوو کە تەنها ڕێگا بۆ ئەنجامدانی چاکسازی کۆمەڵایەتی و جێبەجێکردنی بەرنامەی پێشکەوت و خوازی لە ئێراندا بەستنی دەرگای پەرلەمان و زیندانیکردنی پەرلەمانتاران و بەڕێوەبردنی کاروباری وڵاتە بە شێوەیەکی دیکتاتۆری. هەڵبەتە ئەم گوتنانە بۆ ئەمریکەکان دڵخۆشکەرانە نەبووە و ڕنگدانەوەی ئەوەی لە واشنگتۆن زیاتر بووە هۆی بەدگومانی ئەمریکەکان دەربارەی بیر و ئامانجی ڕاستەقینەی ئەو. بە پشتگیری نەکردن و نەپاراستنی ئەمریکا و شا ڕەزم ئارا چانسی زۆری بۆ سەرکەوتن نەبوو، بەڵام گورزی کۆتایی کە لە حکومەتەکەی درا پرسی نەوت و سەرنەکەوتنی ڕەزم ئارا بوو لە چارەسەرکردنی ئەم پرسەدا. لە مانگی مهری 1329 هەتاویدا دکتۆر مصدق و هاوبیرانی بە هۆکاری کەم تەرخەمی لە دابینکردنی مافی گەلی ئێران لە پرسینەوتدا لێپرسینەوەیان لەگەڵ دەوڵەتی ڕەزم ئارادا کرد. لە سەرەتای مانگی ئازاردا کۆمسیۆنی تایبەتی نەوت پەیماننامەی پاشکۆی نەوت ناسراو بە پەیماننامەی گلشائیانیان بە دابینکەری پێویستی مافی گەلی ئێران یان کۆمپانیای نەوت نەدەزانی. راپۆرتی کۆمسیۆنی نەوت ڕۆژی 26 ئازەری 1329 هەتاوی پێشکەشی پەرلەمان کرا. لە هەمان دانیشتندا پرۆژە یاسایەک بەواژووی دکتۆر مصدق و دە پەرلەمانتاری دیکە لەبارەی خۆماڵیکردنی نەوتی ئێرانەوە پێشکەش بە پەرلەمان کرا. ئینگلیزەکان شایان بە هۆکاری سەرەکی شکستی ڕەزم ئارا دەزانی. راپۆرتەکانی سر فرانسیس شفردی باڵوێزی ئەو کاتەی ئینگلیز لە ئێران ئەم بەدگومانیەی بەباشی تێدا ڕەنگ دەداتەوە. راپۆرتی نهێنی حەڤەی دیسەمبەری 1950 زاینی بەرامبەر بە 27 ئازەری 1329 هەتاوی باڵوێزی بەریتانیا کە بۆ بیونی وەزیری دەرەوەی ئەو وڵاتە نێدراوە ڕەخنەگەلێک لە خودی شای تێدایە کە لەم راپۆرتەدا هاتووە. شا کەسێکی لاوازە و بەگشتی دەکەوێتە ژێر کاریگەری ئاخرین کەس کە دیداری لەگەڵ دەکات. ئەگەر خاوەن شکۆ لە ڕادەی خۆی زیاتر دەستی وەرنەدایەتە کاروباری دەوڵەت و لە باتی چارەسەری کێشەکانی خۆی بە سەرۆکوەزیران ڕەزم ئارا بە شێوەیەکی جودا و تایبەتی پەیوەندی لەگەڵ وەزیرەکانی تردا نەکردبا، لەوە دەچوو ئەم لاوازیە شاهانەیە دەرنەکەوتبایە. ئەندامانی بنەماڵەی سەڵتەنەتی بە شێوەیەکی نایاسایی و زۆر بێکەڵکانە و هەر لە خۆیانەوە دەست وەردەدەنە کارەکانەوە. خاڵێکی گرنگی دیکە ناڕەزایی پیاوانی ئاینیە کە سەرجەم ئەندامان و زنجیرەی بنەماڵەی پەهلەوی دەگرێتەوە و بنەماڵەی سەڵتەنەتیش هیچ هەوڵێک بۆ ئارامکردنەوەی ئەوانە نادەن. ڕەوشی ژیانی ئەندامانی بنەماڵەی سەڵتەنەتی کە هاوشێوەی شێوەی ژیانی ڕۆژ ئاوایە بە شێوەیەکی سروشتی مایەی خۆشحاڵی توێژی پیاوانی ئاینی نییە. باڵوێزی بەریتانیا لە راپۆرتەکانی دواتریشی داوا دەردەکەوێ کە دژایەتیەکانی ڕەزم ئارا لە پەرلەماندا لەلایەن دەربارە هاوکاری کرا و جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە دکتۆر مصدق و دەستە بچووکەکەی بە تەنها نەیانتوانی وەها ڕەوشێکی دشکارانە لە پەرلەماندا دروست بکەن. لەلایەکی دیکەوە ڕەزم ئارا بە شێوەیەکی نهێنی لەگەڵ بەریتانیەکاندا لە گفتوگۆی بەردەوامدایە و ڕازیان دەکات کە بۆ ڕێگرتن لە خۆماڵیکردنی نەوت دەبێ ڕەزامەندی دەرببڕن لەسەر بنەمای ڕاستەقینەی دابەشکردنی داهات کە ناسراوە بە 50-50 و ئەمەش بنەمای کۆتایی پەیماننامەی نەوتیە لە نێوان ئەمریکا و عەرەبستانی سعودیادا. دەربارەی ڕەزامەندی کۆمپانیای نەوت بە یەکسانی دابەشکردنی داهات واتە 50-50 کە لەو کاتەدا بە سەرکەوتنێکی گەورە هەژمار دەکرا، بەڵگەی باوەڕپێکراو لە بەردەستدایە. لێرەشدا ئاماژە بە هەندێک لایەنی دەکەین.
فوئاد ڕۆحانی کە لەو کاتانەدا لە ئەندامی پلەدارەکانی کۆمپانیای نەوتی ئێران ئینگلیز بووە بە وردی ئاگای لەسەر جەم گفتوگۆکان بووە لەبارەی پرسینەوتەوە و دەنووسێت. لە 21 بەهمن سپەهبەرد ڕەزم ئارا بە نوێنەری کۆمپانیای لە تاران ڕاگەیاند لەبەر ئەوەی کە خەیاڵی خۆماڵیکردنی نەوت بە خێرایی بەرپەرش دەدرێتەوە، هەر بۆیە پێویستە دەوڵەت هەنگاوی خێرا هەڵبگیرێت و کارێکی دیکە بکە. تەنها ڕێگای گەیشتن بەم ئامانجا پێشنیارکردنی پەیماننامەی نوێیە لەسەر بنەمای 50/50. نوێنەری کۆمپانیاش لە وەڵام داوتی کۆمپانیا ئامادەیە ڕەزامەندی دەرببڕێ بە شێوەیەک لەسەر بنەمای پەیماننامە نوێیەکەی عەرەبستانی سعودی بەمەرجی ئەوەی کە چالاکیەکانی کۆمپانیا لە ئێران لە چالاکیەکانی لە وڵاتانی دیکە جودا بکرێتەوە. دوای ئەم گفتوگۆیە کۆمپانیا چەند جارێک بەزارەکی داوایان لە ڕەزم ئارا کرد کە ئامادەی گفتوگۆکردن بێ لەسەر بنەمای دابشکردنی یەکسانی 50/50. بەڵام بە هۆکارگەلێک کە ڕوون نییە ڕەزم ئارا هەنگاوی بۆ دەستپێکردنی گفتوگۆ لەسەر ئەو بنەمایە هەڵ نەگرتووە. تەنانەت ئامادەبوونی کۆمپانیایشی بۆ وەها دانوستانێک ئاشکرانە دەکرد. بەڵگەنامەیەکی دیکە کە ئامادەبوونی بەریتانیەکان بۆ واژووکردنی پەیماننامەیەکی نوێ لەسەر بنەمای دابشکردنی یەکسانی لەگەڵ دەوڵەتی ڕەزم ئارادا دەسەلمێنێ، نامەیەکی نهێنی سر فرانسیس شفردی باڵوێزی ئەو کاتەی بەریتانیایە لە ئێران کە بۆ ڕەزم ئارای ناردووە لە ڕۆژی 23 فەروەردینی 1953 زاینی واتە 4 ئەسفەندی 1329 هەتاوی، واتە 12 ڕۆژ بەر لە تێرۆرکردنی ڕەزم ئارا بۆی نووسراوە. لەو نامەیەدا دوای ئاماژەدان بەو کێشانەی کە هاتنە بەردەم پەسەندکردنی پەیماننامەی پاشکۆینەوت و بیرهێنانەوەی پێشنیازی قەرزدانی دەوڵەتی بەریتانیا بۆ چارەسەرکردنی ئەم کێشەدارایانەی وڵاتی ئێران دەنووسێت. سەرباری ئەوەی کە کۆمپانیای نەوت ئامادەی خۆی بۆ بەستنی پەیماننامەیەک لەسەر بنەمای دابشکردنی یەکسانی داهات، واتە 50/50 هاوشێوەی ئەو پەیماننامەیەی کە لەم دوایانەدا لەگەڵ عەرەبستانی سعودیا بەستومانە نیشانتان نەداوە. خەڵکی بەگشتی لە هیچ یەکێک لە هەنگاوەکان چ پەیوەست بە نەوت و چ پەیوەست بە پێدانی قەرز ئاگادار نەکراونەتەوە. ڕێگە بەوە دراوە کە ڕەوشێکی دوژمنکارانە لە شەقامی ئێراندا بەرامبەر بە کۆمپانیاکان دروست ببێ. سەرنجام دەوڵەتی بەریتانیاش هەستی پێدەکات. من بە هەستکردن بەوەی کە ڕەوشەکە قەیراناویە بە نووسینی ئەم نامەیە دەست پێشخەری دەکەم بۆ ئەوەی بیرت بێنمەوە کە تەنها هەنگاوی کاریگەر و بەهێز لەلایەن حکومەتەوە ڕایگشتی لەم ڕەوشە قەیراناویە وریا و ئاگادار بکەنەوە و کۆتایی ڕێگا چارەکە ئەمەیە. مستەفا فاتیحیش ئەندامی پلەداری کۆمپانیا کە لەو کاتەدا جێگای باوەڕی تەواوی ئینگلیزەکان بوو سەرباری ئاماژەدان بە نامەکەی سەرەوە و بیرهێنانەوەی ئامادەی کۆمپانیای نەوت بە یەکسانی دابشکردنی داهات بە وتەی نور تراکفتی نوێنەری کۆمپانیایی لە ئێراندا جەخت لەسەر ئەوە دەکاتەوە و دەنووسێ. نور تراگفت دوای گەڕانەوەی لە لەندەن وتی کۆمپانیا ئامادەی خۆی بۆ پەسەندکردنی یەکسانی دابشکردنی داهاتی نەوت 50/50 دەربڕیوە. بەڵام ڕەزم ئارا پێداگری لەوە دەکا کە ئەم بابەتە ئاشکرانە بێ. دواتر فاتحی دەنووسێ ئاگاداری و تێگەشتنی من ئەوەیە کە ڕەزم ئارا خەیاڵی وابوو لە کاتێکدا کە بۆ چوونی خۆی ڕەوشی سیاسی لەبارە ئەمجا پێشنیارە نوێەکەی کۆمپانیای نەوت بباتە پەرلەمانەوە. ئەمەش بەدەستکەوتێک و سەرکەوتنێک بۆ دەوڵەتەکەی خۆی دابنێ. بەڵام ئاماژەکان هەڵە دەکەن دەست و تەمەن کۆتایی هاتووە. حەمە ڕەزاشا ئاگای لە پێشنیازی ئینگلیزەکان هەبوو بۆ بەستنی پەیمانێکی نوێ لەسەر بنەمای 50/50. لەم بارەیەشەوە بەنهێنی ڕاوێژی لەگەڵ گلبنگیای سەرمایەداری نەوتدا کردبوو. کارێکی سروشتیە کەشا بەدگومان بێ لەوەی کە ڕەزم ئارا بابەتی پێشنیاری کۆمپانیای نەوتی بەنهێنی هێشت بوویەوە و ئاشکراکردنی بەستۆتەوە بە کاتێکی گونجاوەوە. پیاوانی شایش لە دەوڵەت و لەشکریشدا هۆشداریان پێدابوو لەبارەی گومانی بزوتنەوەیەکی سەربازی لەلایەن خودی ڕەزم ئاراوە. نووسەر دەرەنجامی توێژینەوەکەی خۆی دەربارەی ئەم ڕووداوە و نهێنیەکانی کوشتنی ڕەزم ئارا لە کتێبەکەیدا بە ناونیشانی
بازی قودرەت بڵاو کردوتەوە. هێنانی چەندێڕێک بۆ کۆتایی هێنان بە ئەم بابەتە بە پێویست دەزاندرێت. ئەو بزوتنەوەی کە بۆ خۆماڵیکردنی نەوتی ئێران دەستی بەکارکرد بوو، پیلانەکانی ڕزم ئارای بۆ گەیشتن بە دەسەڵاتی ڕەها کرددا بڵقی سەر ئاو. تەنها چانسێک کە بۆی مابوویەوە ئەنجامدانی کودەتا و چارەسەرکردنی کێشەی نەوت بوو. بە دڵی خۆی دوای ئەوەی کە دەستی بە دەسەڵات دەگا، ڕزم ئارا دەیویست ڕەزامەندی کۆمپانیای نەوت بە دابەشکردنی یەکسانی داهاتی نەوتی ئێران کە بە بەراورد بە پەیماننامەی ساڵی 1933 زاینی نزیکەی 3 ئەوەندە زیادی کردبوو. دوای ئەنجامدانی کودەتاکەی ئاشکرای بکە. لەوانەشە بە هیوا بوو بێ بەدەستهێنانی ڕەزامەندی بەریتانیا پەیماننامەیەکی نوێ بە پێدانی گرنتی پاراستنی بەرژەوەندیەکانی بەریتانیا لە چوارچێوەی خۆماڵیکردنی نەوتی ئێراندا پیادە بکات. چۆنیەتی ئامادەبوونی ڕەزم ئارا لە پرسەی ئایەتوڵڵا فەیزدا لە 16 ئەسفەندی 1329 هەتاوی و کوشتنی بەدەستی خەلیل تەحماسبی ئەندامی گروپی فیدائیانی ئیسلام یەکێکە لە مەتەڵۆکەکانی مێژوو کە مەگەر تەنها بە سەرنجدان لە چۆنیەتی ئەنجامدانی کارەکە بۆ چوون و گومان دەرببڕدرێت. ئەوەی ئاشکرایە ئەوەیە کە لەو ڕۆژەدا ڕەزم ئارا بە نیازی ڕۆیشتن بۆ ئەو پرسەیان نەبووە. شا ئەمیر ئەسەدوڵڵای عەلەمی سەرۆکوەزیر و وەزیری دەرەوەی ئایندەی نارد بۆ لای سەرۆکوەزیران و ڕایسپارد کە بە نوێنەرایەتی شا بەشداری لە پرسەکەدا بکە. ئەوەی کە شا بەشداری کردووە لە کوشتنی ڕەزم ئارادا بەدەستی یەکێک لە ئەندامانی گروپی فیدائیانی ئیسلام مایەی پەسەندکردن نییە، بەڵام دەتواندرێ ئەوە بگوترێ کە سەرچاوە هەواڵگریەکانی شا ئەویان لەو پیلانە ئاگادار کردوتەوە. لە هەندێک سەرچاوەشدا وەک خاتراتی سیاسی سەرهەنگ مەنسوور ڕەحمانی هاتووە کە خودی شا سەردەستەیەکی لەشکری ڕاستپاردەبوو بۆ کوشتنی ڕەزم ئارا. ئەو گولەیەشی کە ڕەزم ئارا لە قاچی دەریهێنا لە چەکەکەی ئەوەوە تەقێنرا بوو. ئەگین بە پشبەستوو بە نووسەری کتێبی ناوبراو گولەکەی خەلیل تەحماسبی برینێکی سەختی لە جەستەی ڕەزم ئارادا دروست نەکردبوو. شا وا گومانی دەبر کە بە کوشتنی ڕەزم ئارا چارەسەرکردنی کێشەی نەوت و زیادبوونی داهاتی ئێران لەسەر بنەمای دابشکردنی یەکسانی داهات دەبێت بە دەستکەوتێکی گرنگ بۆ خۆی. بەڵام ڕەوتی ڕووداوەکان زۆر لەوە خێراترە کە ئەو چاوەڕی دەکرد و دەچوویە پێشەوە. ڕۆژی 7 ئەسفەند واتە ڕۆژێک دوای کوشتنی ڕەزم ئارا و پێش ئەوەی کە سەرۆکوەزیری نوێ هەڵبژێردرێ، لیژنەی نەوتی پەرلەمان بە کۆی دەنگ بڕیاری لەسەر خۆماڵیکردنی نەوتدا لە سەرانسەری وڵاتدا بۆ ئامادەکردنی پرۆژەیاسایەکی تایبەت بە جێبەجێکردنی ئەم بڕیارەش دوای 2 مانگ مۆڵەت بۆ ئامادەکردنی پرۆژەیاسایەکی تایبەت بە جێبەجێکردنی ئەم بڕیارەش داوای 2 مانگ مۆڵەت لە پەرلەمان کرا. پەرلەمان لە 24 ئەسفەند و ئەنجومەنی سەناش لە 29 ئەسفەندی 1329 هەتاویدا دەنگیان بە خۆماڵیکردنی نەوتی ئێراندا. حکومەتی نوێش کە بە سەرۆکایەتی حسەین عەللاپێک هاتبوو هیچ بوارێکی بۆ دانوستان لەگەڵ ئینگلیزەکان لەبارەی نەوتەوە لەبەردەستدا نەبوو. لە ساڵی پڕقەیرانی 1329 هەتاویدا ڕووداوێکی گرنگی دیکە لە ژیانی تایبەتی شادا ڕوویدا. ئەویش ئەنجامدانی دووەمین هاوسەرگیری ئەو بوو لەگەڵ کچێکی خێڵی بەختیاریدا بە ناوی سورەیە. ڕاوەی ئەم عەشقبازی و هاوسەرگیریە و ئەنجامات تاڵەکەی بۆ خۆی بەشێکی جیاوازە کە دوای باسکردنی ڕووداوەکانی پەیوەست بە حکومەتەکەی دکتۆر مصەدەق و خۆماڵیکردنی نەوتی ئێرانەوە دێت. گوێگرانی عەزیز و خۆشەویست، هاتینە کۆتایی بەشی 7 لە خوێندنەوەی کتێبی دوایین شای ئێران بۆ بەشی 8 دێنەوە خزمەتان. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.